سڵاوتان لێبێ هاوڕێیان کاتتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین هاتینەوە خزمەتتان بۆ بابەتی ئەم شەو تەواو جیاوازە بابەتی ئەم شەو دیبەیتە ئەم دیبەیتە لەگەڵ بەڕێز کاک ماکوان کەریمە بە چاوەڕێی تەلەفۆنی ئەوم چون کەوتی من پەیوەندی بە تۆ واکەم کاتەکەی لەوانەیە ئەوە بێت وتم ئاساییە تۆ تەلەفۆن بکەی یا من تەلەفۆن بکەم وا چاوەڕێن ئەگەر ئەو تەلەفۆنی نەکرد من تەلەفۆنی بۆەکەم ئاها دەنگت بەرز کەرەوە سەوتم باش نییە؟ خۆی جا خۆی دەمم هەر بەرزە بۆیە تۆزێ دەمەکەم دوو وەستانەوە لەبەرەوەی دەمم زۆر بەرز نەبێ سەر چاوە مولایەکتان بەخێر بێن سڵاو و ڕێز و خۆشەویستیم قبولکەن لە هەر جێگایەکن لەو سەرزەمینە بە کاتی ئێستا ئەم کاتە هەنێ برادر وتیان خۆوینکە و نازانم هەنێ برادریان و بە قاتەوە وەرە و هەنێ برادریان و بەجلی کوردیەوە وەرە و هەر زۆر ئاسایی هەر بەجلی نووسنەوە مهمەوەیە ئێمە مەسەلەیەوە بێن ئەوە ناکەن کەوا بخۆ نازانم مەزاننیاننا مەسەلەیەکمان هەبووی وت ئەیگو کەوا بخۆ کابرایەکی فەقیرە هێت بۆ شاییەک کەس مەرحەبای ناکا کەس پارویە نانی نایەتێ و ئەچێتەوە بۆ ماڵە و کەوایە قەرزەکە کەوایەکی تازە و بانگەکەن فەرمو وەرە ژوورەوە فەرمووی بەنەزەری زەرەوە و کاکە خواردنی ئەنواع وەشکاڵ شتی شازی بۆ دانێن و کابراش ئەڵێ بەڵێ کەواکەی ئەڵێ کەوا بخۆ ئەڵێ خۆ قەدری من نییە ڕۆڵە قەدری کەواکەیە چاودا ماچەکەم چاوەڕێی کاک ماکوانین هەتا ئێستا پەیوەندی نییە چکە ئەویش لە ئیشە بەڕاستی ئەویش لە ئیشە نازانم کەی هاتووەتەوە تەنانەت تاگیشم کردووە لەسەر لایڤەکە بە هیوام کە پەیوەندیمان پێوە بکە چاوەڕێی پەیوەندی کاک ماکوانم بە گوێرە گۆرانیەک بگرینە دەمەتەقەیە بکەین تا کاک ماکوان ئامادە بێ چاو ماچەکەم باش بوو با هەر لێرەوە ئەم پێشنیارە پێشکەشکرد داوام لە برادەران ئەوەیە برادەران مەبەستمە و برادەرانەیە کە بێدینن بە هیچ شێوەیەک بێڕێزی با کاک ماکوان مەکەن چونکە ئار بێڕێزیەک بکەی بە و دڵنیا بە بێڕێزی بە منەکەی و ئەو کەسانەش کە جنێو بە منەیەن داوەتان لێەکەم کەس وەڵامیان نەیاتەوە کەس وەڵامی جنێوی مسلمانان نەیاتەوە ئێمە لێرەنین بۆ شەڕە جنێو ئێمە لێرەین بۆ تەرەحکردنی بابەت بۆ باسکردنی بابەتەکان ئیتر نە من لێرەم تکایە ئەوە برادرێک گەڵێ کارەبان نییە بەداخەوە ئەڵێ کارامان نییە بۆمان تەجیلکە ئەمێنێ بابەتەکە مێنێ زۆر دڵنیابە بابەتەکە لێرەیە و هەر کاتێک بتەوێ ئەتوانی سەیری بکەیت ناتکایە کاکە کۆمارگیان چاو ماچەکەم وەڵامی جنێوی یەک کەس مێرەوە زۆر دڵنیام جنێوێکی زۆرم بۆیەت زۆر دڵنیام من جنێو نایم تەنانەت هەوڵەیەم لەم بابەتەیە وشەی زبریش بەکار نێنم بە هیچ شێوەیەک تکایە ئێمە لێرەین وەکو پێم وتن ئێمە لێرەین بۆ گۆڕینەوەی بیر و ڕا نا من لێرەم کاک ماکوان بێدین کەم نە کاک ماکوان لێرەیە من کا بە مسلمان قسەکردنی ئێمە بۆ ئێوەیە ڕوونکردنەوەی ئێمە بۆ ئێوەیە جا ئەو کاتە ئێوە بڕیارەدەن لەسەر ئەوەی کە ئایا ئێمە چی نەتیجەیەکمان خسۆدە بەردەستی ئێوە چاوتان ماچەکەم چاوی هەموو لایەکتان ماچەکەم و چاوەڕێی پەیوەندی کاک ماکوانم
چونکە ئەمڕۆ قسەمان کرد بەیەکەوە وتی من پەیوەندی بە تۆوەکەم وتم زۆر ئاساییە مشکیلەمان نابێ. سەر چاو هەموو لایەکتان بەخێر بێن، چاوی هەموو لایەکتان ماچەکەم، ڕێز و خۆشەویستیم قبولکەن لە هەر جێگایەکن لەو دنیاە. بە کاتی ئێستا ئەم کاتتان باش، ئێدە نازانم کاتەکە لە لای تۆ سەعات چەنە، لای من وە ئەوە سەعات 9 دقەیە، واتە سەعات 10 دقەی ئەوروپایە، 11 دقەی کوردستانە. ئەرێ کەسێک کاکماکوان ئاگادار کاتەوە بڵێ کاکە چاوەڕێتین. سەعادەکەی من دەدەقە لە پێشە ئەکرێوەها بێت، ئەکرێوەها بێت. نا ئەمڕۆ قسەمان کرد بەیەکەوە، ئەمڕۆ قسەمان کرد بەیەکەوە زۆر ئامادەیی هەبوو و زۆر بەڕاستی زۆر بە ئەدەبەوە زۆر بە ئەوەوە قسەی کرد کە ئەو بەڵێ ئامادەیە و هیچ کێشەیەکمان نییە و منیش زۆر بە خۆشحاڵیەوە وەرم گرت. بابەتەکەمان لەسەر موعجیزەیە، لەسەر موعجیزەکانی محەممەدە. چاوتان ماچەکەم. ئێستا من ئەوم تا کردووە ئەگەر ئەو من قبولکە یەکسەر هەردووکمانە چینە سەر یەک ڤیدیۆ، بەڵام کاکماکوان شتێکی بە من وت لەوە ناچێت ئەوەی بەدڵ بێ. دەی کاکە شاران بڵێ فاتێ چاوەڕێتە تەلەفۆنی بۆ پەیوەندی پێوە بکەیت، چونکە ئەو بە منی وتی پەیوەندی و پێوەکەم. ئاوەها سڵاو لە کاکە ماکوان. چ زۆر بە باشی. زۆر باشە. یەک دقە لەمە کەزانم ئەو بەڕێزانی جوان لە دەنگی جەنابتە بەڕێزان گوێتان لە دەنگی کاک تۆزە قسەیان بۆ بکە سڵاوەکەی چی ئەڵی بێڵە بازار. سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو لایەک بە هیوام دەنگ و ڕەنگمان باش بێ، بە هیوام دەنگمان بەباشی بگاتە لاتان. جا برادرانی ئێمەش بە هیوام ئەگەر ئەوانیش هەر کێشەیەکی دەنگیان هەیە ئاگادارم بکەنەوە، چونکە ئەوە هەردووکیانم خستە تەنیشتی یەکەوە. زۆر باشە. بەڕێزان هیچ کێشەیەکتان نەبوو؟ بابزانم کەس هیچ شتێکی نەویستیوە بە مەزبوطی ئەڕوات و ئیشەکەمان زۆر باشە و زۆر مەزبوطە و تۆش ئەنتەرنێت و کۆمپیوتەر و هەموو شتێکت مەزبوط کە بۆی تووشی هیچ کێشەیەکی فەنی نەبیتەوە. لە لای منەوە هەموو شتێک مەزبوطە، پێم وانییە هیچ کێشەیەکمان هەبێ. ئەوە برادران لە لای منەوە ئەڵێن دەنگ باشە، پێم وانییە هیچ کێشەیەک هەبێت. قوربانگیان فەرموو دەست پێ بکە. زۆر تۆ دەست پێکەی چکت نازانم. بەڵێ بەڵێ. سڵاو و ڕێز و خۆشەویستیم قبولکەن لە هەر جێگایەکن لەو دنیاە بە کاتی ئێستا ئەم کاتتان باش. بەبێ جیاوازی سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ بێدین و دیندار و لەو بینەیە و ئەوانە هەمووی بەبێ جیاوازی هەمومان مرۆڤین، هەمومان خۆشەویستی یەکترین، هەمومان لێرەین بۆ ئەوەی ژیانی مرۆڤایەتی خۆشکەین، ناک بۆ ئەوەی یەکتری تێک بین. بەڵێ ئێمە پێشتر لەگەڵ کاکماکوانە ورتەورتێکمان هەبوو، ئەو پۆستێکی لەسەر من کرده بوو، منیش وەڵامی پۆستەکەی مایەوە. وەلحاصڵ من بێڕێزیم کرد، ئەو بێڕێزی کرد. من ئێستا لێرەوە نەک جارێ 1000 جار نەک 100 جار 1000 جار داوای لێبوردن لە دایکێکم
لە خوشکێکم لە خێزانێکم چونکە ئەو ئافرەتانە من بە خوشک و دایکی خۆمێزانم و زۆر داوای لێبوردن لەو وشاناکەم کە بەرامبەری بەکارمێنا هەرچەنە من لە ڤیددیۆکەشە هەر سەعاتێ دوای ئەوە پەشیمان بووم لەوەی کە ئەو ڤیددیۆیم کرد کوژانمەوە و بە نووسینیش داوای لێبوردنم لێ کرد جا ئەوە ئێسش کاک ماکوان لەگەڵتانە بۆ ئەو پۆستەی کە لەسەر منی کردبوو ئەوی ڕوونکردنەوەیە لەسەر ئەو پۆستە و نەک جارێ 100 جار من داوای لێبوردنم هەیە لەو خوشکە بەڕێزانە لەو دایکە بەڕێزانەی کە من قسەم پێوتن دایکی کاک ماکوان خوشکی کاک ماکوان خێزانی کاک ماکوان چاوتا ماچەکەم هیوادارم لێبوردنەکەم لێ قبولکەن چونکە ئێمە هەمومان مرۆڤین هەمومان ساحەبی هەڵەین هەر مرۆڤێکیش هەڵە نەکات کەواتە مرۆڤ نییە زۆرجا برادران ئەڵێن بۆ نمونە ئەڵێن جنێ و هی مرۆڤ نییە بەڵام هەتای سێمە گوێمان لێ نەبوو جۆرەکەیەک جنێو بە گوێمان لێ نەبوو مشکێک جنێو بە کەواتە جنێو هی مرۆڤە و شتێکی ئاسایی شەکاتێ مرۆڤ کە هەڵەچێت ئەوەکە بەڵام گرنگەوەیە کە داوای لێبوردن بکە فەرموو کاک ماکوان تۆش باش کاک فاتێکیان من سپاس دەکەم و داوای لێبوردنەکەتم قبول کردووە باشە بەڵام جناب دەزانی من بێڕێزیم بە کەسوکاری تۆ نەکردووە و کچی تۆ کچە خوشکە زای منە و من خۆش دەزانی کە ڕوونکردنەوە ماوە هیچ شتێکی غەڵەتم بەرامبەر بە کەسوکاری تۆ نەکردو هیچ شتێکم نییە ئەو کەسوکارەکەی تۆش بەڕێزن دەیمرو نەک قسە بە کەسوکاری تۆ ناڵم قسە بە هیچ کەسێک ناڵم من و نایشبینن و بەڵگەیەک وەتی کۆمنتێکی لەسەر من نادۆزنەوە کە من قسە بە هیچ کەسێک بە هیوام هەر کەسێک ئەو پۆستەی لە لابێ ببوورە ئەم ئینە لێ بڕم بە هیوام ئەو پۆستە ئەگەر لە لای خۆتان مابوو ئەگەر لە لای برادران مابوو داینێن بۆ ئەوەی کە بزانن زۆر دڵنیابە لە لام نەماوە و لە لاشم نەبووە من ئەو پۆستەم بڵاو نەکردبووە من تەنها کۆمنتەکانی تۆم بڵاو کردبووەوە ئەو پۆستەم بڵاو کردەوە کە مەلافاتە شارستانی لەسەری کردبووم و ئەو پۆستەی تۆ دڵنیام لە لای تۆ ماوە بەڵام ئێمە خۆ دەزانی بەش بە حاڵی خۆم جناب دەزانی من زۆر پۆست دەکەم 1000 پۆست بە هەردوو پیجەکە هەیە ئەگەر لە لای هەر برادێکی خۆت ما بێ داوای لێ بکە بۆماندان خۆت بە منی شد و وتی گوایە خەڵکی تر بۆی ناردن وتم بڕۆ بە نامەکانە بگەڕێرەوە ئەگەر خەڵک بۆی ناردبێتی لە ناو نامەکان تایە ئاخر من فەیسبووکەکەم سووتا من هیچ فەیسبوک تا ئێستا فەیسبووکم سووتاوە ئەو برادرانی کە بۆیان ناردی حتما لایەن ماوە ئێمەش لە پیجەکەمانە ماوە هەر کەسێک ئێرە ئێمە شت ناسڕین لێرەوە داوە لە هەرچی برادەر هەیە ئەیکەم ئەوەی ئەو پۆستەی لەلایە ئەو پۆستەمان بۆ دانێ بۆ ئەوەی بزان کە من بە هەڵا تێنەگەیشتووم بۆ ئەوەی کە بزانم پۆستەکە چۆنی بووە مفتوحە لە ئێستەوە تا قیامەت بۆ تۆ ئەگەر غەڵەتێکتان لە من بینی من داوای لێبوردنەکەم وەنە جورەتم هەیە دڵنیا زۆر باشە ئێمە قسە نەک بە کچی تۆ بە کچی هیچ کەسێک ناڵێن قسە بە دایکی هیچ کەسێک ناڵێن چونکە خۆمان ژنێو بە دایک خوشکمان دراوە ئەزانین جنێودان بە خوشک و دایکی خەڵک چۆنە خراپە ئەلموهیم من داوای لێبوردنەکەتم قبول کرد و خۆشحاڵ بووم ئەوە لە نەجابەت و پیاوەتی خۆتەوە بوو فەرمووی ئێستا بەچێنە ناو بابەتەکەەوە من گوێبیستی جەنابتم بەڵام کاک فاتیح یەک شت بزانە من بۆ خۆم پیاوێکی عەجوولم مەرج نییە کە ئاوا دانیشتم 2 سەعات لێرە هەڵەسم ئەڕۆم بەڵام دەنگم ماوە تێ گوێم لە دەنگی جەناب تۆیە ئەچم ئاوێگە خۆم و یا شتێکێنم طبیعی وەری بگیرەگە چاوانە زۆر ئاساییە منیش لەوانەیە هەمان شت بکەم چونکە ئێمە دانیشین 2 سەعات دڵنیا بە پێویستمان بە ئاو خواردنەوەیە من جگەرەشە کێشم بابەتانەوانە تەنها مەسەلەکە هیلاکیە و ئەو خواردنەوەیەکە چونە تەوالێتێکە شتێکە لەو بابەتانە بەڵام ئەلموهیم من گوێم لە جەنابتەوە زۆر باشە هیوادارم کاتێکە قساکەم پێم نەبڕیت بەڵام عەرزم کردی وتم من قسەی جەنابت نابڕم بە هیچ شێوەیەک مەگەر خاڵێک گرنگ بێ ئەدۆستێنم لەسەری شەریعەتێکی بێت ئینا من نادۆستێنم زۆر باشە جەنابیشت بۆ تێ ئەوە لەگەڵ منا بکەیت و جەنابیشت بۆی بزانی تەوەریەک تا تەواو نەکەی ناچنە سەر تەوەریکی زۆر باشە منیش بەڕاستی ئەمەم پێ خۆشە ئەمە خۆی لە ڕاستیاتی بێتیشە بێ ئەبێ بەو شێوەیە بێ زۆر باشە من و تۆش مناڵنین هەردووکمان تەمەنێکی گەورەمانەیە من وا بووم بە 41 ساڵ جەنابیشت حتما هەر تەمەنێکی گەورەت هەیە من 50 ساڵم بە ئوسلوبێ قسە بکەین کە بتوانیت خەڵکی تێبگاتێت من ناوەتۆکەم تۆ ژیان تا ناتوانانی من بکەی بە منحیت لەبەرەوە ئێمە قسە بۆ خەڵکەکەین جوانە زۆر تەواوە زۆر ڕاستە زۆر باشە فەرموو دەست پێ بکەم من لە خزمەتتان و گوێبیست زۆر باشە خۆتان ئەزان کۆمەڵی مۆجیزەی زۆر لەسەر محەممەد دروست کراوە بۆ نمونە من ناچمە ناو زۆر لە مۆجیزەکانی محەممەدەوە ئێمە 2 مۆجیزەمان هەیە لە قورئانە هاتووە ئەوەکانی کە هەمووی حەدیثە بۆ نمونە
ئەڵێن کاتێ محەممەد لە دایکە بێ نورێک لەگەڵ محەممەدایەتە دەرەوە تاقی کیسرا تەقێ ئاگری مەجووسە کوژێتەوە علەساز محەممەد دەستی کردبێ بە خورمایە بوو بێ بە خەرمان 3000 کەس خواردبێتی 3000 کەس تێری لێ خواردبێ بەردێکی گەورەکەوت بێتە ناو خەندەقێکەوە بە لێ یابێ بەردەکەی تەقان بێ ئەمانە زۆری بەڕاستی حەدیسن من زۆر ناچمە ناو ئەمانەوە تا ئەو کاتەی کە تۆچیتە ناویەوە کە چوویتە ناوێ و کاتە منیش تەبعاً پرسیارمە بێ هەر ئێستاوە من لێ ناویم چکەوەی کە تۆ باسی کرد قەنەعەتم بە هەمووی هەیە من زۆر ئاها زۆر باشە من ئەچمە سەر یەکەم گەورەترین معجزەی محەممەد سەرەتای با ئێمە بزانین معجزە بۆ چییە معجزە کێیکە معجزە چییە ئەمە ڕوونکردنەوەی لەسەر ئەمە بم معجزە ئەبێ شتێک بێت کە لە قودرەتی مرۆڤی ئاساییان نەبێت معجزە ئەبێ بۆ کەسانێک بکرێ کە باوەڕیان بەو پێغەمەراتیە و کەسە نەبێت بۆ ئەوەی باوەڕی پێبێنن معجزە ئەبێ کات و شوێنی دیاری کراوی هەبێ یعنی بۆی دیاری بکرێ ئەوسا بکرێ بەڵێ ئێمە لێرەوە ئەچینە ناو معجزەی لەتکردنی مانگەوە دوولەتکردنی مانگەوە واقتربت الساعة وانشق القمر واتە ڕۆژی کۆتایی نزیک ئەبێتەوە و مانگ ئەبێ بەدوو کاتەوە باشە سەیریکە ئاخر من خۆ من ئاەتەکە جا یەک شتیش ئەزانین چی کۆمەڵێ هینم چی پێڵێن کۆمەڵێ سەرچاوم نووسی بوو کاک ماکوان یەک دەقە کۆمەڵێ سەرچاوم نووسی بوو بەڕاستی وەرەقەکانم لە هین لەبیر چووە یەک دەقە بامچمە سەر ئاەتەکە نەک هەر بەو شێوەیە با گیانەکە باشە ئاەتەکان بۆ ڕاستکەمەوە یا وازت لێ بێنم هیداقەم نەبێ بەسەر نانە وازم لێ بێنە ئاەتەکان زانین چی ئاەتەکان بەلای منەوە زۆر ئاسانە اقتربت الساعة وانشق القمر باشە کەواتە گوێ بگرە ئێمە کێشەمە ئێمە لێرە باسی تەجوید ناکەین سەریکە کاک ماکوان تکایە کاک فاتح یەک دقیقە ئیجازە ببرە من وات پێ ئەڵێم لەبەر ئەوە پێت ئەڵێم بەس بۆ ئەوەی وات دوای نەڵێ ماکوان سیسیری ئەفکارم تێگەیاوی نەکات ئێستا بۆت ڕاستکەمەوە یا هەر ئاوا دەوێ شەرم کۆرم ناپارێزم پێ بڕۆی لێی گەڕێ باشە کاکە سوورەتی قەمەر ئاەتی یەک باشە من ئاوا بۆ باسەکەم باشە لە سوورەتی قەمەر ئاەتی یەکەوە هەتا ئاەتی 6 ئەگەر داینێن ئەوە لێرە بۆمان ڕوونە بێت و ئێمە باسی چیەکەن ئەڵێ ڕۆژی قیامەت نزیک بووەتەوە مانگ سەقەتی القەمەرمان بۆ دابێن ئەوە ڕاستەکەین ئاها لە ئاەتی یەکەوە سوورەتی قەمەر لە ئاەتی یەکەوە تا ئاەتی 6 دانێن چونکە ئاەتی 6 تەواو ئەوەمانەیاتێ بۆیە پێم وتی تکاو لێ یەکەم مەم بڕە باشە باشە زۆر سپاس ئەم ئاەتە جارێ باسی ڕۆژی قیامەتەکە ئەمە لە تەنانەت ئەگەر لە سیرەی محەممەدا تەماشایکەی ئەم ئاەتە باسی ئەوەکە کە لە کۆتایی دنیاە کاتێ هەموو دنیا شەقە بێت هەموو دنیا تێکەشکێت مانگیش لە ناویە لەگەڵ ئاسمانەکانە ئەمیش ئەشکێت بەڵێ ئەها چاو لێ ئاخر دەوتم پێم مەبڕە چۆن نەزانم سەیریکە اقتربت الساعة یعنی چی کاتێکە قیامەت نزیکە بێتەوە بالضبط وانشق القمر مانگ شەقی تێبێ باشە ئێستا جارێ ئەزانین چی کاتێکە پێدە بڕێنیتە تۆ نازانی لەکێ بۆیە پێم وتی تکاو لێ یەکەم باشە لە سەرەتاوە پێم وتم من کە قسەکەت پێ ئەبڕم پێت نابڕم بەس تەنها داوای ڕوونکردنەوە دێکەم جەنابەت ئەفەرمووی کە گوایە واقتربت الساعة وانشقت القمر بەمعنای ئەوەیە کە لە قیامەت دێت نزیک ئەبێتەوە ئەم مانگە شەقی تێبێت قسەکەی جەنابەت ئەوەیە کە هێشتا ئەمە ڕووی نەیەوە
بەس داوای سەرچاوت لێ یەکەم زۆر باش تۆ لەو حاڵەتە بۆی یەکسەر بۆ بچیتۆ سەر باسەکە ئەڵەی پەلەم لێ مەکە ئەدەمێ ئیتر من تەواو ئەوەستم یعنی چاوەڕێیەکەم هەر ئەمەیە ئەها زۆر باشە ئەمە سەریکە ئەگەر تەماشای سیرەی نەبەوی و کردبێ ئیبن هیشام زۆر بەڕوونی باسی ئەمەی کردووە زۆر بەڕوونی ئەمانەی هەمووی بۆ خستوینەتە ڕوو هەرچەنە من سەرچاوەکانم هەمووی بەڕاستی هەمووی لە 6 وەرەقەیان نووسی بوو هەمووی تۆزە پێشەوە چوم لە ناو گیرفانەکەم دەری بێم سێرەکەم لە دوکان لە بیرم چووە سەرچاوەکان هەمووی لەبیر چووە لە دوکان سێری منەکەی بێ زەحمەت ئێستا کاک فاتح گیانەکەم سێری من بکە سێری لایفەکەی من بکە سێری ڤیدۆکەی من بکە ئاخر من خۆ هەر یەکینم لەلایە لە چۆوە سێری تۆ بکەم ئەو خەڵکە شایدن کە من سیرەی نەبەوی ئیبن هیشامم لایە لە جەڵدی یەکەوە تا جەڵدی چوار ئێستا ئەیخەمە سەری و جەنابەت قسەکە بۆی بکەی من گوتم بێخەم بە من لامە بەڵگەنامەکە و تا بەردەستمان زۆر باشە بەس تەنها پێم مەبڕە تکاو لێ یەکەم پێم مەبڕە باشە باش برا من قسەی خۆت یعنی بەس بۆی بزە تۆڵی من لەوێ لەبیرم چۆڵم من لامە خەمت نەبێ یعنی پشتیکەی زۆر باش زۆر باشە زۆر باشە وەکو وتمان معجزە ئەبێ بۆ خەڵکی بکرێ معجزە ئەبێ شایەتێ هەبێ معجزە ئەبێ ئەسەری هەبێت یعنی خەڵکانێکی پێ ئەوە بوو بێت ئێمە چینە ناو ئەم تەفاسیلانە هەموویەوە ئەڵێ مانگ دووکەرتە بێت ڕۆژی قیامەت نزیکە بێتەوە و مانگ دووکەرتە بێت باشە زۆر باشە لێرە ڕۆژی قیامەت نزیک نەبووەتەوە هەتا مانگ کرابێ بە دووکەرتەوە مانگ ئەبێ بە دووکەرتەوە بۆ چێ کراوە بە دووکەرتەوە و چەند کەسی پێ موسڵمان بووە یەک کەس نییە کە بەم معجزەیە موسڵمان بوو بێت شایەتمان چێ هەیە 5 شایەتمان هەیە 5 شایەتمان هەیە بۆ ئەم معجزەیە ئەم معجزەیە لە مەکە کراوە ئەم معجزەیە حەسەب ئیسلام خۆی 5 ساڵ پێش هجرەتی محەممەد کراوە ئەم معجزەیە پێشتر ئەم ئاەتە کە هەیە ئەم ئاەتە شعری ئەمر و قەیسە دەنەت ساعە زۆر بە دڵنیاییەوە بۆ ئامادەکەم و بۆشتە نێرم ئێسەوە برادێک ئەوەی خەڵکمان لەگەڵایە زەحمەت نەبێ کەسێک شعرەکەی ئەمر و قەیسی بۆ دانێت دەنەت الساعە وانشق القمر باشە بە دڵنیاییەوە خەڵک دانێت چونکە خەڵکانێکمان لەگەڵایە بەڕاستی زیرەکن لەو بابەتانەیە ئەزانن باسی چیەکەم و ئەزانن چی دانێن وەکو وتمان 5 شایەتمان هەیە ئەم شایەتانە بابزانین شایەتەکانیش کێن لەسەر ئەم معجزە گەورەیە بەلەم لێمە کە با ناوەکانیانم لێرە نووسیوە ئەوە ئەم ئێوارەیە ناوەکانیانم نووسی باشە یەکێک لەم شایەتانە عەبدوڵڵا بن عومەرە عەبدوڵڵا بن عومەر ئەڵێ نەیتوانی بەشداری شەڕی بەدر بکات عەبدوڵڵا بن عومەر لە شەڕی ئوحودا تەمەنی 14 ساڵ بوو شەڕی ئوحود واتە لەوێ 3 ساڵ لێرەش 5 8 ساڵ لە 14 تقریبا نزیکەی 6 بۆ 7 ساڵ بووە ئەمە یەکێک لە شایەتەکانە عەبدوڵڵا بن عومەر شایەتی دووەممان عەبدوڵڵا بن عەباسە عەبدوڵڵا بن عەباس لە ساڵی 3 پێش هیجری پێش کۆچی لەدایک بووە ساڵی 3 پێش کۆچی لەدایک بووە معجیزەکە لە ساڵی 5 پێش کۆچی معجزەکە بووە کەواتە لەو کاتەیە عەبدوڵڵا بن عەباس هەر لەدایک نەبووە ئەمە سەریکە ئەمە عەبدوڵڵا بن عومەر بوو سەریکە ئەمەیان عەبدوڵڵا بن عومەر بوو کە تەمەنی 7 ساڵ تێنەپەڕیوە لە کاتی معجزەکەیە عەبدوڵڵا بن عەباس عەبدوڵڵا بن عومەر
ئەوە یەکەمیانە عەبدوڵڵا بن عەباس ئەسڵەن هەر لەدایک نەبووە لە کاتی موعجیزەکەیە. سێیەم ئەنەس بن مالکمان هەیە. ئەنەس بن مالک خەڵکی مەدینەیە، کاتێک محەممەد هیجرەتەکە بۆ مەدینە دایکی ئەبێ بە خادەمی محەممەد، لەو کاتەیە ئەنەس تەمەنی تەنها 10 ساڵ بووە. واتە تەمەنی ئەنەسیش بۆ کاتی موعجیزەکە ئەکاتە 5 ساڵ. جا لە هەمووی خۆشتر ئەنەس ئەڵێ دوو جار ئەم موعجیزەیە بووە، جارێکیان لە مەکە، جارێکیشیان لە ناوکەشی نووسی لە تقریبا حو کیلۆمەترێکیان بینە. شایەتی چوارەممان جوبەیر بن مطعمە. بەڵێ جوبەیر بن مطعم. ئەم پیاوە لە باوکیەوە گوێی لێ بووە، خۆی نا، لە باوکیەوە ئەم شتەی بیستووە. باوکیشی لە ساڵی 2 کۆچی بە کافری مرد. خۆیشی لە فەتحی مەکەیە باوەڕی بە ئیسلام هێنا. واتە لەو فەتحی مەکە لە ساڵی چەند ساڵ دوای ئەوەی کە هەمومان نەزانین کە فەتحی مەکە لە چی ساڵێکا کرا. و ئەم پیاوە جوبەیر بن مطعم لە فەتحی مەکەیە مسلمان بوو. فەتحی مەکە لە ساڵی 8 کۆچیە کرا. ئەم مطعمی کوڕی جوبەیرە لە باوکیەوە بیستویەتی. باوکی ساڵی 2 کۆچی بە کافری ئەمرێ، خۆیشی لە فەتحی مەکەیە بێ بە مسلمان. شایەتی پێنجەممان تەنها شایەتە کە بتوانی باوەڕی پێ بکرێ، ئەویش عەبدوڵڵا ئیبن مەسعودە. واتە بۆ موعجیزەیەکی وەها گەورە ئایا کەسێک شایەتی ئەم موعجیزە گەورەیە بێ؟ با بڵێن ئەم موعجیزەیە کرا، خۆ تەنها ئەم مانگە لە مەکە و مەدینە نەبوو، ئەم مانگە لە هەموو دنیاە یەک مانگمان هەیە. ئایا لە هەموو مێژووی مرۆڤایەتیە کەسێک بینی مانگ دوولەت بوو بێت؟ جا ئەنەس بن مالک کە وتمان تەمەنی 5 ساڵە بە 2 جاری بە 2 شێوەشەی جێڕێتەوە، ئەڵێ 2 جاریش کراوە، ئەڵێ 2 جاریش ئەم موعجیزەیە کراوە. تەنانەت لە کاتی جێرانەوەشە ئەڵێ لەتێکی لەم دیوی شاخەوە بووە، لەتێکی لەو دیوی شاخەوە بووە، یا لەتێکی لەسەر عەبدوڵڵا بن مەسعود ئەڵێ لەت ئێمە تەنها لەتێکیمان بینی، ئێمە کێن نازانم. یعنی لەم موعجیزەیە کرابوو. بۆ نمونە عومەری کوڕی خەتاب لەکوێ بوو، عەلی بن ئەبی تاڵب لەکوێ بوو، عوسمان لەکوێ بوو، ئەم هەموو سەحابە گەورەی محەممەد لەکوێ بوون لە کاتێکە کە محەممەد ئەم موعجیزەیە کرد. لە کاتێکا کە جارێ لە قورئانە ئەزانین لە چەند جێگا هاتووە کە محەممەد موعجیزەی نییە، لە چەند جێگا هاتووە کە محەممەد داوای موعجیزەی لێکراوە. لە سوورەتی ئەسرای 59 سوورەتی ئەسرا ئاەتی 59 ئەڵێت، ئەگەر ئاەتەکەم دانابێ ئێستا ئاەتەکەی بۆ دانێن ئەو بەڕێزانە لای ئێمە ئاەتەکەی بۆ دانێن، ئەو ئاەتەیە کە باسی وەکە کە خۆی گەورە داوای لێکە کە لە ئاسمانەوە هەر ئەی خوێنمەوە، خۆم ئەی خوێنمەوە. وما منعنا أن نرسل بآيات إلا أن كذب بها الأولون وآتينا الثمود ناقة مبصرة فظلموا بها وما نرسل بآيات إلا تخويفا. ئەڵێ هیچ شتێک نەبووە بەهۆی ئەوەی کە ئێمە موعجیزە بەرپا بکەین و نیشانی بین لەوەی کە ئەوان داوایان کردووە، تەنها ئەوە نەبێت کە جۆرەها موعجیزەمان نیشانی پێشینە داوە، بەڵام ئەوان هەر باوەڕیان پێ نەکرد، ئێمەش لە ناومان بردن. ئەڵێ حشترە تایبەتەکەشمان بە ئاشکرا و ڕوون بە قەومی سمود بەخشی کەچی ستەمیان لێکرد و سەریان بڕی. بەڕاستی ئێمە تەنها بۆ ترس و داچەڵەکاندن نەبێت هیچ موعجیزەیەک نانێرین. و هەروەها لە سوورەتی ڕەعد ئاەتی 7 بە هەمان شێوە ويقول الذين كفروا لولا
أنزل عليه آية من ربه إنما أنت منذر ولكل قوم هاد لێرەش ئەڵێ ئەوە بۆ بەڵگە و نیشانەیەک لەلایەن پەروەردگاریەوە نەبەزرێنایە سەری بێگومان محەممەد تۆ تەنها ترسێنەر و بێدارکەرەوەی ئەو خەڵکەی بۆ هەر میلەتێک پێغەمبەرێک و چاوساغ و پێشنیارێکمان پیشاندەرێکەیە واتە بۆ هەر قەومێک پێغەمبەرێکی ناردووە تەنانەت هەر لە سوورەتی ڕەعد ئاەتی 27 ئەڵێ ويقول الذين كفروا لولا أنزل عليه آية من ربه قل إن الله يضل من يشاء ويهدي إليه من أناب واتا خوانا ناسان دلين أو بوشي معجزة بو محمد للاين پروردگاري ودانا بزيد توش بيان بلي براسي خوا هر کسيك بيويد گمراوسا لشواويكات لهمان كاتش دا هدايت يداد ئەمەش لێرەش بە تەواوی ڕوونە کە داوایان لە محەممەد کردووە محەممەد معجزەیان بۆ بکە و هەروەها لە سوورەتی ئەسرای ئاەتی 90 پێم وایە ئەگەر یەک سانیەم بیتێ هیچ مشکلم نییە چونکە من تاکو ئەوە تقریبا شارێکێک لایەوە ئەمێتان نیو دەونی و قسەکەی بووی منیش نیو سعاتی خۆم قسە بکەم پێش داقەکەمتر یانی زۆر باشە زۆر باشە ئەڵێ لە سوورەتی ئەسرای ئاەتی 90 چونکە داوە لە محەممەد کراوە داوای کۆمەڵێ شتیان لێ کردووە بۆ نمونە محەممەد یەک شتی پێ نەکراوە یەک معجزەی پێ نەکراوە ئەڵێ وقالوا لن نؤمن لك حتى تفجر لنا من أرض ينبوعا باشا وتيان هرگیز ئێمە باوەڕ بە تۆ ناکەین تاکانی و سەرچاوەیەکمان لە زەویەوە بۆ هەڵ نەقوڵێنی ئەڵێ ئەگەر ئەمە ناتوانی سەیریکە ئەڵێ ئەگەر ئەمەیان ناتوانی أو تكون لك جنة من نخيل وعنب تفجر أنهار خلالها تفجيرا یاخود دەبێت خاوەنی باخێک بیت کە پڕ بێت لە دارخورما و ڕەز و چەندەها ڕووبار لە ناویدا هەڵبقڵێت و بەخۆر بەژێر باخەکەیا بڕوات ئەڵێ ئەگەر ئەمەش ناتوانی سەیریکە لێرە بە محەممەد ئەڵێ ئەگەر ئەمەش ناتوانی ئەو تسقط السماء كما زعمت علينا كسفا أو تأتي بالله وملائكته قبيلة ياخد سەریکە زانچی ئەگەر ئەوەش ناتوانی ئاسمان پارچە پارچە بکە بەسەرمانە هەر وەکو خۆت یعنی داوایان لێ کردووە تەنانەت چونکە پێشتر محەممەد و توێتی ئاسمان هەلا بێ بەسەرتانە نازانم ئاسمانی بە چی زانیوە ئاسمانی بە مادە زانیوە ئاسمانی بە چی زانیوە ئەڵێ ئاسمان پارچەکرێ بەسەرتە پارچە بێ بەسەرتانە فەرموو بۆ ئەوەی ڕاستی قسەکەی خۆ و کە تۆ پێغەمەری فەرموو ئاسمان پارچەکە بەسەرمانە و بیڕوخێنە بەسەرمانە باشە بەڵێ لەگەڵ تاماوە یا ئەگەر ئەوەش ناتوانی فریشتەکانی بێنە بەراو ڕوومان کەرەوە یعنی فریشتەمان بۆ بێنە بەرەو ڕوومان کەرەوە ئەڵێ ئەگەر ئەمانەش ناتوانی ئەو یەکونە لەکە بەیتون من زەخرەفی أو ترقى في سماء ولن نؤمن لرقيك حتى تنزل علينا كتابا نقرأ قل سبحان ربي هل كنت إلا بشرا رسولا یان کۆشک و تەلارێک ماڵێک چۆن ڕازاوە بێ خانوویەکی ڕازاوە بریق و باقی پێوە بێت یان خانوویەکی ئەوەمان پیشان بە کە نەخشێن ڕابێت زەخرەفە کرابێت زەخرەفە ینی ڕازێنراوە بێت یان بەرەو ئاسمان بڵند بە بەرز بەرەوە ئەڵێ هەر جا لێرە ئەمە دیارەکە ئەڵێ چیاڵێ ئێمە هەرگیز بەوەش باوەڕ ناکەین هەتا کتێبێک دانەبەزێنیت یعنی کە چوویتە سەرەوە کتێبێکشمان لەگەڵا بۆ بێنەرە خوارەوە بۆ ئەڵێ جا
لێرە نووسەری قورئان وەڵامیاتەوە ئەڵێ تۆش پێیان بڵێ پاکی و بێگەردی بۆ پەروەردگارم باشە من تەنها پێغەمەرێکم لە گورۆی ئادەمیزاد و هیچی تر نیم واتە داوای موعجیزەم لێ مەکەن باش کاتم چەند ماوە بە هیوادارم کاتی تۆ نەخۆم بەس ئێستا ئەم هەموو قسەیت کردم پەیامەکەت بگەێنە بۆی تێبگەێنێ ناڵم کاتی من بخۆی چەنە کات خواردەوە لێ خۆم خەمە نەبێت زۆر باشە نا من دڵم باشە ئەم ڕۆژ نازانم ئەم ڕۆژ هەر لە دوای تۆ تەلەفۆن باوەڕێ بێ لەوانەیە 3 مانگیش بێ بەقەدەر ئەمڕۆ من قەرە باڵق نەبوو بێتن هەر خەریب سەرم لێ بەرەکەتی منە ئەگەر وا بووت کەواتە ڕۆژانە پەیوەندی بە یەکەوەکەین تۆ بەس پێم بڵێ ئەم هەموو قسەی کە کردی پەیامەکەت چی بوو بێزن بۆی لە پەیامەکەت تێبگەین جا پەیامەکەی من ئەوەیە مانگ ئەگەر کرابوو بە دوو کەرتەوە وەکو پێم وتی شایەتەکان ئەو شایەتانە بوو کە باسم کرد تەنها یەکیان لەدایک نەبووە یەک دوانێکیان تەمەنیان 5-6 ساڵە یەکێکیان لە فەتحی مەکەیان موسڵمانە بێ کە باوکیش لە باوکیەوە گێڕاوێتەوە باوکیشی بە کافری مرد لە ڕووی شایەتەکانمان باوەڕ پێکراو نین و ئەم معجیزەیە تاریخیان بە هیچ شێوەیەک لە تاریخە نەهاتووە کە مانگ کرابێ بە دوو کەرتەوە بۆ نمونە مانگ هەر یەک مانگە لە کۆی هەموو دنیاە کەواتە نەک لە مەکە ئەبوایە بۆ نمونە لە گرۆی دنیا ئەم مانگە ببینرایە وەکو چۆن کە ئەمڕۆ بۆ نموناڵێن مانگی گیرێ خەڵک لە هەموو جێگایەکەوە سێریەکە ئەمێت لێت دووبارە بکەمەوە یەکێکمان فەرمووت عەبدوڵای کوڕی عەباس دووەمیان وت عەبدوڵای کوڕی ببوورە عەبدوڵای کوڕی عەباس عەبدوڵای کوڕی عومەر ئەمانەی هینەکان گێڕاوە ئەمە شایەتەکانن هەردوو چاوەکەم سێریکە وا شایەتەکان یەکەمیان عەبدوڵای کوڕی عومەرە دووەمیان عەبدوڵای کوڕی عەباسە سێهەمیان ئەنەس بن مالکە ئەنەسی کوڕی مالکە چوارەمیان جوبەیری کوڕی مطعەمە پێنجەمیان عەبدوڵای کوڕی مەسعودە هەرم پێنج هاتوون لە ڕووی زانستیشەوە سەریکە ئێستا بۆ نمونە زۆر جار موسڵمانان وێنەیەکی مانگە هێنن خەتێکی زیگزاکی تایە نازانم شمشێرەکەی کە لێ یاوەیە بەهر شێوەیەک ئیشارەتی پەنجە بووە شمشێر بووە تۆ کامیانە پێ بەدڵە پێ باشە ئەویان وەرگرە سەریکە ئەگەر مانگ دوولەت ببوایە لە ڕووی زانستیشەڵێ هەرگیز مانگ نەبووە بە دوولەتەوە و بە هەمان شێوە هەنە لە مفەسیرەکانی خۆشتان ئەڵێن مانگ هەرگیز نەبووە بە دوولەتەوە بەڵکو چاوەڕوانین مانگ ببێ بە دوو کەرتەوە و لە ڕووی علمیشەوە ئەو خەتەی کە ئەیبینی لە سادووی قورتوبی بۆ نمونە قورتوبی ئەڵێ ئێمە ئینتیزارەکەین کە ئەوە ببێ نەبووە تەنانەت ئیبن کەسیری شەیڵێت پێم وتی سەرچاوەکانم لە این کردووە سەرچاوەکانم لە دوکان بەڕاستی جێهێشتووە بەڵام دوایش ئەگەرن بێ هەر بۆ دانێمەوە تفسير قرطبي بيك دقيق نظمه انشقاق القمر انشقاق القمر باشا ئەڵێ لە ئینتیزاران ئەم شتە ڕووی نەیاوە بەڵکو ئەم شتە لە داهاتووە بێ لە داهاتووە بێ تەنانەت ئیبن کەسیریش بە هەمان شێوە ئەڵێ لە داهاتووە بێ و ئەو وێنەیەش کە پیشانە درێ مانگ ئەها خەتێکی پێوەیە ئەوە لە سادووە لە سادووی دایر چۆن ئەڵێ تۆپێک ئێمە تۆپێکمان پێیە ئەم تۆپە خڕە یعنی ئەم ئیشارەتە لە سادووی کۆی ڕاوەندی ئەم تۆپەیە ئەگەر بۆ نمونە ئەم شەقە وەکو بەڵگە بێ بۆ ئەوەی مان کرابێ بە دووکەرتەوە ئەبوایە دایر مادایر بواە هەرچەند خەتەکە زیگزاکە هێشتا ئەو شتە هەر نەبووە وەکو پێم وتی لە زانستیشا شتێکی وەها نییە کە ڕۆژێ لە ڕۆژان مانگ کرابێ بە دووکەرتەوە ئەڵێ ئەگەر مانگ بکرایە بە دووکەرتەوە ئەوە ئەمڕۆ ئێمە من و تۆ و هیچ کەسێک لەسەر زەویە ژیانمان نابێتە سەر
تۆش بفەرموو ئەوە من نازانم نیو ساعتەکەی خۆم تەواو کرد بەڵە تەواو کرد بەچی ئایشە باشە زۆر باشە دەی تۆش بفەرموو من لە خزمەتتا چاوەڕوانی یەک دقە باوەی ئیبن کەسیریش بدۆزمەوە بۆ دێنج قاقڵ کۆمەرکاڵی ئەویش هەروای بتووە بۆی ئەویش خەمە بەردەستی بەڕێست و بەڕێزانی تریش زۆر باش منیش بدڵنیا بە منیش بۆتە نێرم من نامێ من چووکەی سەی خەمە ناوی کە لە دوای قسەکان کردم بەس تۆ ڕازی بووی لە من قسەم پێ نەبڕی یعنی مەزبوط بووی هیچ کێشەیەکت نەبوو نا باش بوو هەرچەند تۆزێک ئەوەتە کردم بەڵام قەی ناکە لەوەشا لێ خۆشە بوو چیم کردووە ئەگەر ئەزانی کاتم خواردی فەرمو قسەی تر نا کاتم فەرموو ئێستا تۆ ئەو بەڵگانەمان بۆ بسەلمێنە کە بەڵێ مانگ محەممەد کردوێتی بە دوو کەرتەوە من بۆم ڕوون کردیتەوە 4 شایەت هەیە 5 شایەت هەیە 5 شایەتەکان هیچیان جێگەی باوەڕ نین و لە ڕووی زانستیەوە شتیوەها نەبووە و لە ڕووی تەنانەت باوەڕ پێکردنیشەوە چونکە ئەمە بۆ خەڵکێکە وایە بۆ خەڵکێک بکرایە کە باوەڕی پێ بکەن ئەوە تا کۆمەڵایەتم بۆ خوێندیتەوە کە داوای بەڵگە لە محەممەد کراوە محەممەد بە هیچ شێوەیەک نەیتوانیوە داوای معجزەی لێ کراوە محەممەد نەیتوانیوە معجزەیە بکە کۆمەڵی ئاەتی تەنانەت لە سوورەتی بەقەرە ئاەتی 118 و 190 هەمان شت ئەڵێتەوە کە نەخێر تۆ تەنها بێدارکەر و ترسێنەری هیچی کەنی تۆ لێرە نیت بۆ ئەوەی معجزە پیشانی خەڵکی بێ ئەوەی کە خوا بیەوێ ئەیکات و باشە باشە زۆر سپاس باشا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين أشكر يعني برزي من صلاة عليكم بصلاة الإسلام السلام عليكم ورحمة الله وبركاته سنتاك فاتح نشي فكر بمعجزة معجزة كان بنامشاني إشباقي قمر بيش مشتك في من لوكو كان فاتح شون بتصوراتي خوي براسوي على براسوي على شيء كردوا بۆمونە معجیزە واتە خەڵکێکی بێ لە بەردەستیا دەستەوسان بێ و عاجز وفعلا ڕاستە ئەم قسەیە معجیزە بە معنای ئەوەیە کە ئینسانێک لە بەردەستیا دەستەوسان معجیزە واتە دەستەوسانی عکسەکەی واتە قودرەت بخۆی متعالیش کەون خۆی دروستی کردووە ئێمە وەکو مسلمان قەناعەتمان وایە کە خوایەک هەیە ئەم کەونەی دروست کردووە و ئەم مرۆڤانی دروست کردووە و خالقی منیش و کەونیش و ذەراتێکی بچووکەوە هەتاکو کلۆرۆفیلێکی گەڵا کە بچووکترین خانەی و بچووکترین بەشە لەسەر زەویە تاکو زەڕەیەک و لە زەڕێک بچووکتر وردی کەیتەوە بۆ ئەلیکترۆن نیوترۆن تاکەوە چێتە مەجەڕەیەک و ثقبێکی گەورە ئێمە قەناعەتمان وایە خوای گەورە دروستی کردووە ئەم خوایش قەناعەتمان وایە پێغەمبەرێکی ناردووەتە سەر زەوی بۆ وشارکردنەوەی خەڵکەکان من کاک فاتح بانگەیات ئەکرێت کاتەکەم لێ هینتەیرا قسە بکەم لە کاتی بانگەکەم بە ئارەزوی خۆت يعني كاتكم بو حسابك تو بوصل لبربانك بە ئاساییە کاتێمێ كات ميديا بەڵێ بري بانك من برفرمتي بانك اوصل زۆر باشە روي ساحتكم توزيع هم باو بانيش بعد باش داولي زۆر باشە میشەچم پەرداخەوەیانم
ئەو دەرفەتی کە پێدام لە بەربڵانەکە من سپاس دەکەم چونکە هەر بۆیە بوەستان مایە ئاساییە بە قوربان وزان هیوادارم لەگەڵ مابی بەنسبەتی ئەو بەڕێزانە تکایە نامە ڕابگرن بێ زەحمەت ئەو بەڕێزانە چونکە من جوابی نەسەیری نامەی کەسەکەم نەسەیری هیچ کەسەکەم داوای لێبوردنەکەم پێویستە ئاگامان لە خۆمان بێ ڕسمی ئاگام لە تەرکیزم تێک نەچێت کەمی کەس نایە بەنسبەتی کاکفاتێکی بەڕێزەوە کاڵێ من لە ئیبن هیشامە سەیری کردووە کە گوایە لەناو سیرەی ئیبن هیشامە تایەتی کە مانگ شەق نابێت بەڵکو لە قیامەتا شەق بێت ئەمە ڕاست نەبوو کاکفاتێک ئەمە سیرەی نەبەوی لە باسی ئینشقاقی قەمەڕ لێرە باسی کردووە کە حەدیسەکە ڕوویاوە لە شاری مەکەیە من نازانم ئەمە چۆن وتت ئەمە سەرچاوەکەی لای من ئەم قسەیە ڕاست نەبوو نازانم هێناوکە ئەو بەس بۆی ڕاستەکەمەوە و من لەلامە هەیە و جنابیش دەتوانی بەڕێفیقەکانێ بڵێ و ئێمە ژەوڕ بەڕێزانە لەوێ هەیە هەر بنووسە لە گوگل سیرەت النەبەویە لإبن هیشام 4 مجەڵەدە بە شەکەی دیارە ئەداتێک کە ئینشقاقی قەمەڕ ئەو باسی کردووە کە ڕوویاوە نەگەشتا ڕوویناوە ئەمە سەرەتای باسەکە و کە ئەمەیان ڕاست نییە ئەو سەرچاوی کە باس کرد هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە بەنسبەتی ئەوەیشەوە کە فەرموود معجیزە عەرزم کردی قسەکەت ڕاست بوو کە معجیزە واتە خەڵکێک لە بەردەستی ئەوەستێت وعكسكيشي واتا قدرت وأخوي متعال كأفرمي واقتربت الساعة وانشقت القمر اقتراب الساعة لسدمي بيغنبري نازداروه چونك إما بيمان وايه كما دم بيغنبري خو عليه الصلاة والسلام خاتم الأنبياء واتا نشانكاني قيامت لسدمي بيغنبري خو ودس بيغا چونك بيغنبري خو نشانيه كنشانكاني قيامت كبيغنبري آخر زمانه وإيمج نازاني نزيبونه ويا آخر زمان كيا أو نازانين كفاهم بيغنبري نازدار خواليا وبإيمن الروشي كي جمعة بيانية جمعة كيترا هش قاعدة كتبقولا جمعة كيترا يا هر جمعة كيترا منازل إيمن الجمعة شاوركين كقيامت بيت أم نشاناني كروياوا زورنا نشانة كان روياناوا وكو أجركي بصرا كروياوا وكو أو اقتربت الساعة وانشقت القمر كروياوا بارحال إسايا مسألة إثبات كردني أو باسا أنجا لوشي كفرمي شوار كس یەکێک لە ئەدمینەکان لەگەڵ مابێت بۆەوەی ئەمەشی هەر بۆ ڕاست بکەینەوە بۆ پیاوە بەڕێزە کە قسەکەی هیچ ئەسڵ و ئەساسێکی نەبوو ئەم منی خەمە ئێرە و تکا ئەەکەم لەو بەڕێزانە دوای ئەوە ئەمە بەڵگەکەیە کە من خستمە ناوی وارەیەکەنەوە بێزەکمە بۆی هەموو خەڵک ببینەوەی سەرشاخیەکەم یەکەم بەنسبەتی فەرمودەکەی ئینشقاقی قەمەڕەوە پێ چەند شتێک فەرمودەکانی ئینشقاقی قەمەڕ ئەڵی کەسێک باسی نەکردووە ئێمە پێش هەموو شتێکە بێەوە بزانین ئێمە سێ جۆر موعجیزەمان هەیە کاکفاتح گوێ بگرە ئەمە ئیشی ئێمە جەنابی لەسەردان زۆر بەباشی گوێم لێتە یەکەمیان موعجیزەیەک کە پێغەمبەری خوا بۆی هاتووە بۆ ثبوت و ئیسباتە لەسەر ئەوەی کە مسلمانان و ئیمانداران دڵیان لەسەری دابمەست جۆرێکی تر لە موعجیزە بۆ ئەوەیە کە کافرەکان بڕوات بێنن و پێش بزانن کە ئەمە محەممەدە لە لای خواوە هاتووە کە ئیسباتی وجودی خۆی بکاتە پێغەمبەرە چونکە تۆ کاتێک بڵێن بۆ نمونە تۆ چی بۆ لای کەسێک ئەوەی خۆتی پێ بناسێنی بۆ خۆی بزانێ لای ئەو کەسەوە هاتووە بڵێن بۆ نمونە یەی بۆ لای من ڕۆژێ لەگەڵ ڕەفیقێکی ترما لەندن ئەڵێ ماخۆن لە لای عوسمان هاتوو بۆ لای بۆ ناونیشانەی کە دوێنێ دانیشتبوون بە یەکەوە باشە بۆی زیاتر خۆتت پێ بناسێنی بۆی کە لە لای ئێمە بووی واتە بۆی زیاتر من سیقەت پێمان خوای متعالیش کە کاتێک پێغەمبەری نازدار هەنێرێ بۆی زیاتر بزان ئەمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک معجزەی لەگەڵا هەنێرێ کە ئەم معجزانە ئەبێ ڕووبات و بە خەڵکیش بە چاوی خۆی بینی بێتی حسی بێت واتە لەو سەردەما ڕوویانێت ئەمەش بۆ کافران جۆرێکی تر لە معجزە جۆرێکی تر لە معجزە ئیعجازە پێغەمبەری خوا جیاوازترە لە هەموو پێغەمبەران خاتەمی ئەنبیایە ئەم پێغەمبەرە مادەم خاتەمی ئەنبیایە کۆتا پێغەمبەرە ئەبێ معجزەکەی بەردەوام هەبێ لەگەڵیا بۆی خەڵکی تر بڕوای پێ بکە ئەمەی جەنابەت باسیت کرد وەکو شقارتەیەک وایە کبریتەکەی سوتا و ئێمە وەکو هەواڵێک پێمان گەیشتووە و بڕوامان پێێتی سەد کە ڕاستە کە ئینشقاقی قەمەر کە ڕوویاوە لەم کەونا ڕوویاوە و ناسایش اعترافی پێ کردووە زۆر باشە بۆ نامگری بڵێ بۆ ناس بڵێ بۆ بەڵگانی ناسا بخەمەڕ ئەوە چ متوانی پێ بڵێ من ئامادە باشە کاکفاتح لەگەڵ مای زۆر بەباشی ئەمە نامەوێت پێوە ببڕم باشە زۆر باشە دەستەکان خۆش بێت زۆر بەڵام من خۆم حەز دەکەم پێم ببڕی بۆی بڵێ ئەو بەڵگانم بەرێ یعنی ئێستا من یەک بێکی خەمە بەدەستی جەنابەت کاکفاتحی بەڕێزی وادارم وڵامم بیتەوە من حەزم لە وڵامدانەوەی حەزم بەوە نییە بەتاکە تەنیا قسە بکەم و تۆش گوێ بگری من و تۆ تەلەبەنین هەردووکمان وەکو دوو کەسی بەڕێز قساکەین و خەڵکیش باگوێ لێمان بەڵێ
دێمە کاک فاتح بەباشی زۆر بەباشی پرسیارە لە یەکەم تۆ جوابم بەرەوە یا ئەوە تا ڕستی خۆ دەڵێیت منەوە جوابە نایەمەوە یا ئەم جوابە شەرعیەتی باشە بەڵام لەگەڵ ماپڕۆ دوو کەسین پێک بۆ قساکەین کاتێک کە باسی ئینشقاقی قەمەڕەکەین سەردەمی بنەڵەم لە سەردەمی پێغەمبەری خۆیان ڕوویاوە عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک خەڵک بینیوێتی وجنابت باسێکی دەڵێ ئەم پێنج کەسە پێ گێڕاویان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یان طبعا ئەوەی کە خستمە ژوورە بە بورتان کاک فاتح لێیتووە ڕاویەکان ئەو قیاسەکان بە شاهید ڕاوی حەدیث نابێت بە شاهید ڕاوی حەدیث گێڕانەوەی حەدیثە هەیە واتە کاتێک کە تۆ باسی ئەم ئینشقاقی قەمەڕەکەی ئەبێ مە بگەڕێنەوە بۆ سەردەمە بزانین ڕوویاوە یا ڕووی نەیاوە ئەگەر ئەڵەی ڕووی نەیاوە ئەبێ شتێک ئێمە کتێبەکانمان هەمووی ڕوویاوە ئەوە ئیبن هیشامە ئیبن ئیسحاقە زاد بن عادة وهمو سيرة من زيادة سيرة ملايا وفتح الباري ابن حجر أسقلانية وكان إيمي مصطلح إثباتي أو أكان ضمان شغبوها وشغبون الإشي ونبو قد يكون بطعم التام كوينة وهمو كابي يستعملوا تبي بقرينه وبقوا سردما نقل يستر بعقلي تقولي بعقلي من تحليلي بو ماشا بقرينه وبقوا سردما هاي كاك فاتح كيفك هي كيفك هي لنا يا راني بيغمبري خو عليه الصلاة والسلام كسيك هبوا وتبيتي أرحمة سعوينة ياوا كنا أبو جهل ويجي كل مقيلة كون مونا شعبة عتبة هل كسيك دو عليك رقي عن بيغمبري خو أبوه يا كتيبي نوستي أو سرنا ما هيك أم حابي سيروينة ياوا بيزمت کاک ماکوان یەک دقە وەسێنم باشە چونکە خۆوت تۆ وت ئەوەیە ئایا کتێب هەیە ئایا تۆ زانی نەک هەر کتێبی ئەو سەردەمە هەمویان سووتان بەڵکو هەموو هەر جێگەیەکیان داگیرە کرد کتێبەکانیانە سووتان ئەم قسەیان پێ قوبڵە بۆ نمونە بەڵگەیەکت پێیە کە ئەو کتێبانیان سووتاندووە لە سەردەمی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام کە ئەم باسە کتێبی ئەو کتێب سووتێنرابێ کێ نووسیوێتی کتێبەکەی کێیە کە سووتێنراوە زۆربەی زۆری کتێبەکان تەنانەت کتێبی شاعرەکانیان سووتانوە کاتێککە دەستیان بەسەر ئێران ناگرت هەرچی کتێبیان هەیە هەمویان سووتاندن تەنانەت لە جێگەیەک هاتووە عومەری کوڕی خەتاب بەڵێ پێویستمان بەمانە نییە پێویستمان بەم کتێبانە نییە ئێمە قورئانمان لەبەردەسایە تەنانەت قورئانیش بە کۆمەڵێ شێوە داڕێژرابوو تەنانەت زۆربەی زۆری قورئانەکان خۆ دەزانی قورئانەکان کاتێک خۆیان کردەوە هەمویان سووتاندن تەنها یەک بەریان هێشتەوە قسەوا ناڕوات باسی ئێرانی چی باسی ئینشقاقی قەمەڕەکەین وتمان تا تەوەریەک تەواو نەکەین مەچ بۆ تەوەریەکی نەنا تۆ باسی کتێبم بۆکەی من ئەڵێم لە کتێبیان نەهێشتەوە هەمویان سووتان تەنانەت بە قورئانەکانیشەوە کە چەنەها جۆر قورئان هەبوو گیرفانتە من و تۆ حادیسەیەک ڕوویاوە لە سەردەمێکە ئەبوو جەهل و دژی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام و توێتی مانگ نەبووە بە دووکەرتەوە محەممەد ئەم مانگەی نەکردەوە بە دووکەرتەوە شتی ئاڕووی نەیاوە درۆوەکە ئەی ئەبوو سفیان و توێتی مانگ بووە بە دووکەرتەوە من بە هەوەس باوەڕم پێ نەکردووە خۆ ئەبوو سفیانە بێ بە موسڵمان باشی بجارێ واز لەوە بێنە ئاخر هەمان پرسیارە یعنی وەکو ئەو وایە ئەبوو سفیان ئەڵێ من مانگم نەبینیوە کە بۆ بە دووکەرتەوە ئەبوو سفیان ئەڵێ مانگم نەبینیوە بۆ بە دووکەرتەوە ئەی لەکوێ ئاڵێ کە من بڵێ لە دوایەوەی کە موسڵمان بوو بەڵێ ئێمە مانگمان بینی من داوای سەرچاوە لە تۆکەم بڵێت بەڵێ ئەوە مانگم بینی بەڵام من هەر بە هەوەس باوەڕم پێ نەهێنا درۆ بخەمەوە یەکەمیان نە ئەبوو جەهل نە وەلیدی کوڕی مغیرە هیچیان نەیانوت محەممەد تۆ ئەم شتە درۆکەی وتیان محەممەد سحری لێ کردووی نە تۆ نە هیچ باحیسێکی سەر ئەم سەردەمە ناتوانێت بەڵگەیەک بێنێ لەسەر ئەوەی کە تەنانەت نەیارەکانی محەممەدیش عەلەیهی سەڵات وسەلام وتیان ئەم کە ڕوویناوە بەڵکو وتیان ڕوویاوە بەڵکو سحری لێ کردووین لەکوێ کامەیە ئادەی ئەو سەرچاوەیە لەکوێیە کە بۆ نمونە ئەم ئەوانە کەڵە پیاوەکانی بۆ نمونە کەڵە پیاوەکانی مەکەیە کەڵە پیاوەکانی قوڕەیشە لەکوێ هاتووە بڵێ ئەمان بڵێن ئێمە سحریان لێ کردوین ئەم سەرچاوەی کە پێ دەڵێم ئێستا من زیادە لە دە سەرچاوە دێنێ بە وەحی پێوە ئەمە خەڵکی هەبیبی نەسیری بن هیشام کە خۆی قەنەعەتی پێیەتی باشە ئەمە الرەسوول سەید حەوا بۆی بزانن بەزان ئەوە کتێبەکان ئەمێ خۆ بەردەستان باشە
او فقه سيري محمد رمضان البوطي كان بيوا اجاي لسرچاوي او سرچاو كان كريا باسكراوا اما سرچاوي قصه كوانيا وي شعراوي باوش سيرة النبوية هي شيخ شعراوي باشا كأبو جهل ووليد كريم غيره وهرهم يان ألين أو حادثة رياض أبو محمد بسحري لكن لوش مهمته تحت الراية الرسول باشا نزار أباظة لراباسي لي وقت بركي تقوتم دسر شاوية قدو سير شوار بين توبين بيت خمر بدست واحد باشا الرحماء بينهما وهالسيري بطرق السجانية لراباسي لي وقت هميان ام تشد ليرك باسي لو ابو جهل وهرهم يان كيان الين محمد سحري لك دينار محمد روكاشي ويروحيا کاک ماکان پێم خۆش نییە پێو بە بڕماجینانە ئێستا ئەوەتەکەم چونکە ئایا لە أسوة للعالمين آل باس كراوة كبيغمبري خو عليه الصلاة والسلام مانجي كردو بدو كردوا ويكتز لقريش نيتوان يوبضا محمد رازناكا محمد يعني تصحيح لك ئایا مفسرێک هەیە وتبێتی بۆ نمونە ئەم ڕووداوە ڕووی نەیاوە و لە چاوەڕوانین ڕووبە دقيقتين مسألة صحيح البخاري ليرا باس كراوة كأو حالة ڕوویاوە باشا صحيح مسلم للإمام النووي بهماشي وبي من المجال يكتب كان خميرة بعد لا دائم بنيم أول زيادة دسر شاهم خسبت دسر إرجع باشا كراك فاتح واز دسر شاوي كامل بينا أي بيت شونا مستيكي تلفونا بردست أمي تو باسكي لبنارات وقلي وشينتو إلى عش بيسلامونا بي چاوەڕێن شونا يستا من بود بسلمين كالنوتيني كوني هنديكان والصينيكان وكوبا وقلتي كونا دائري قوري فضائي ناسا باسي دوكا باسي وحادثيان كدو بو أميان وغيشي ئەگەر شتێکی وەها هەبێ زانست نازانم من یعنی ناسا دانی بەوەیان ناوە کە مان کراوە بە دوو کەرتەوە جارە فەرەمەکە بابزانێ باسی ناسام نەکردو باسی ئەوە ئەکەم لە سایتی ناسایە بڵاو کراوەتەوە سەردەمی کۆنا هندیەکان و سینیەکان و ئالاسکاییەکان باسیان لەوە کردووە کە مانگ بۆ بە دوو کردو بە جاری خۆیان بیدیبانە ئەگەر ئەم بەڵگەم خستە بەردەستی چۆچی دەڵێ یعنی لە هەمان ساڵ و هەمان کاتە ئەوان بینیویانە کە مانگ بۆ بە دوو کەرتەوە وڵا ئەوانش بینیوان کە مانگ بۆ بە دوو کردو تۆ چی ئەڵێ من بە تۆ خەڵی درۆکەم شتیوانی ئەگەر سەرچاوەی مێژوەکە ڕاست بێت زۆر کەس نییە بەقەدەر من ئەوە بێت ناتوانم حاشا لە شتی ڕاستی بکەم بەڵام سەرچاوەکە بێ سەرچاوی باوەڕپێکراو بێ بۆ نمونە ئێمە باسی علمیەکەین کاتێ باسی علمیەکەین بۆ شەقبوونی مانگ ئەبێ بچینە سەر ناسا ئایا ئەوانەی کە هاتوو چۆی سەرمانیان کردووە باوەڕیان بەوە هەیە کە مان کرابێ بە دوو کەرتەوە لەو سەردەمەیە کاتفەتەیان ئەوە بەڵگەکەم قسە ڕوو بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی هەر زمانێکی ئەتەوێت جەناب دەتوانیت نا من کێشەم نییە هەر بە ئینگلیزی دانێ من کێشەم نییە چونکە سەرچاوەکە بە ئینگلیزی پێم باشە وەرێگرم بۆی بزانێت لەبەرەوەی کاک فاتح بۆی جەنابەت بزانێت لەوە مهمتر ئەلەم کتێبەی شابەناوی وشەهیدە شاهید من ئەهلیها واتە ئەو کەسانی کە شایدی لەسەر محەممەدیان ڕێک باسی ئەوەکە کە لە دەسەڵاتی هندەکان بڵێن لە کۆنا لە هندەکان و سینەکانە لێرەشە باس کراوە کە ئەوە شایدیان ناوە کە مانگ هەر ئەسڵ محەممەدیان نەناسیوە کە حادیسەیەکی وا لەسەر مانگ ڕوویداوە لە جەنابەت کە قسەیەکەکە ئیستینتاجی عەقڵی خۆت ناخوا بەڵگا بزڵت وایە شتێکی تر ئەوە مهمتر ئەوە ژەر کۆنە جێگای بڕوانیە پێت چۆنە دقیق بە لە قسەکەما جوان پێت چۆن ناسا خودی ناسا ئیشارەتی کە مانگ شەق بووە بەڵام تاکیدی ناکاتەوە جوان گوێ بگرە بۆ قسەکە لۆکو دقیقی ئەیکەم بوو پێت چۆنە ناسا ئەڵێ حادیثێکی وا ڕوویا وەڵامێ متەکیدی لەسەری بڕوا بە واگەی ناسا تەکیدی لەوە کردبێتەوە ڕۆژە لە ڕۆژان مانگ شەق بووە بە کاتەکەی بگەڕێتەوە بۆ ئەو سەردەمەی کە محەممەد شەقی کردووە من وام نەوت گوێ بگرە دقیقی قسەکەی من جوان گوێ بگرەزان دەڵێن چی ئەڵێ چی ناسا بەڵگە بخەمە بەردەست ئەوان ئیسباتی بکەن ئەشێر حادیثێکی وا ڕوویدا بێت لە بینی مانگا شتێکی وا هەیە بەڵام تا ئێستا بەس ئیشارەتدا نەگەشت بوو دای ئەوە ئەڵێ چی ئەو ئیشارەت ئەوانە پێ بڵێ ئەوانەشم بۆ دانێ بابچمە ناوی
بابی خوێنمەوە زۆر بە خۆشحاڵیەوە وەرێگرم لەسەر کۆمنتەکەش وەڵام تێمەوە. بەڕێزان بێ زەحمەت بۆی بخەنە ناو ئەدمینە بەڕێزەکان کە وەختی خۆی بیان بەدەستیەوە کە بۆی دابنن هەر لەو جێگایە بە سوورەی بە پەیژی ناسایشەوە بۆی خەمە بەردەستێت بەڵام داقیق بە ئێستا قسەکەی دووبارە ئەکەمەوە. ناسا جوان گوێ بگرێتەوە بەڕێزان هەرزێک مەوێش گوێ بگرن لەمە. ناسا یەکەم جاری احترافی کرد بەوەی کە مانگ شەق بووە فاتح بۆی جەنابەت بزانی ڤیدیۆکە ماوە وە بۆی جەنابیشت بزانی کە ئەم شتە چۆن ڕوویاوە هەر ئەمەتان بۆی کێبووە بۆی ئیسپادە نەکاتێتەوە. من گوێم لە هێڵمەرز گرت من گوێم لە یەکێک لە عالمەکان زاناکان کە خۆی چوار سەفەری کردووە لێکۆڵەرە کابرایەکی ئەوەیە من گوێم لە قسەکانی گرت ئەڵێ بە هیچ شێوەیەک بە هیچ کاتێک شتی وها ڕووی نەیاوە ئەگەر بێت و مانگ بکرایە بێت و گەرتەوە من و تۆ لێرە نابووی باشە ئەڵێم نامەوێت پێوە ببڕم باشە چاوەڕێتم تۆ پرسیارم لێ یەکەی چی لێ بکەم بێ وەڵام و بەمە کەسێک لە زانکۆی بریتانیا شاری سبحان الله خۆش ئەو جامعەی شاری على كل اليوتيوباتياتي هاش كسي بيسي بخاطر بردستي همولا مكروكي جنجا وتي لكاتك دكتور زغلول وتي مرشدة بريطانيا زانكوي اوكسفورد لا اوكسفورد نية لمقاطعي كتير لديك ويلز على كل اليوتيوب هي او اصلا يعني كتير بدز زانكوكا ونشتي كمية والله المهم بوي محتوى باسكا بس هذا اللي كانت قايمة تشوني أو جامعية بس انشقاقي قمر ما نشتكي أو روية ويجي مثلا مكان هذاك اليوم يلقى قناعات باقصنا يعني ما لا عاسمان بيبت وتي زمان رويش طبعا لما قراوا مولاتي خوي كمان إنجليزي خوي هيك عراقي بس طولمان حبت بيخسلوتو حد سكر كان يشتبوا بديار تلفزيون هو ده تقول لك فاتحة ورزاني شوي زور بباشي جملته لا كنالي CNBC أمريكي كنالي كمعارضية وتجي أو قندليانية كحكومتي أمريكاية هيني حزب السياسة وهذا حزب شبركاني أمريكاية رحنا قريتو لناسا يو أمهم بملايين دولار صرفا كانت شندو أسمان وصرمان خلقيش أمريكا لبرسا أمريكا أم بارسولة شي استرتيا كانوا باريا يلاقينا بإسلامه يقنوا بطولمانانه ونبا هيش كسير بواه وجناب یەکێک لە عالمەکان ئەو زانایە لەگی اعترافی بەرگەورەکە تۆ چۆن واڵێ ئێمە دۆزیمانەتەوە کە مانگ بۆ بەدوو کردەوە ئەم قسەیە هەڵەگرن ئەم کوڕگەنجەکە خۆی یەکێبێتەوە ئەڵێ ئەم قسەیە من گوێم لێ بوو یەکسەر موسڵمان بوو چونکە پێشتر باسییان بۆ کردبووم زانایەکی جەڵێ چۆن رەختە لە ئێماگرن ئەترسم باسی بێتکۆک بکەی سەرۆکی حیزبی ئیسلامی بەریتانیا ئەوەی کە مسلمان بووە لەسەر شەقکردنی مام مسلمان وشد بينا واسه مسلمان بحكي بس مسلمان ما بس من دقيقه سكت بو باسك وزي حق سكت في بو لا شواما لدواي اويك ام قصيه بلا هو اثبات العالمي عربيه هاتن هر حماس ام فيجي لا بردوا بو اوي طلع التاكيد لسر او موضوع وكان اشارات من بها او كمان كشيء جاء اول استاذ جنابي شد ادواني بي اما قصبوا ما نسيت بردسي جنابه ادواني سيدي بي لشبكه ضد الالحاد بدون مجلد كان مجلد يكون متقد يكون جناب اسفاري لبيته او تبرادران نوسيويانا او لينكيدان ناوهي ناسانيه جواب چۆن ناوی باشە من دوای دڵنیابەکەی خوێنمەوە بڕۆسی ناو پەیجەکە بکە بزانە پەیجەکە بە ئینگلیزی و ناوی پەیجەکە حاڵکێکی سەر لای من 1900 کە سیر خۆ ناکەم بۆ من کەوتم هەیە بە تاکید هەیە خستمەتە بەردەستی خەڵک ئەدمینەکان سەریەک دایانێنەوە بۆی بزانی لەوێ ئەدمینەکان پیچ بن بۆ لای کاکفاتیح با کاکفاتیح بە چاوی خۆی ببینێ بەستمە خوا هیدایەتی با جا لەبەرەوە کاکی برا یەکەم بەنسبەتی ئەوەی کەوتت لە ئیبن هیشامە هەیە ئەمەد ڕاست نەکرد ئێنجا بێ بەسەر مشتكل بوي أنا كراسل نكر غير تفسيري قرطبي هذا قرطبي واضح لتفسيري قرطبي لا تجيك واضح كاكين لتخد خندك بوي أحد تفسير جولي أبو من تفسير قرطبي بردس معي برز معها بوي تزان تفسير قرطبي وكاك بعد كده تزان سيري بكا وبدي أستاكر دومته هذا تفسير قرطبي
آيتي مسألة جزء الثاني والعشرون آيتي قمر واقتربت الساعة وانشقت القمر أما آلي الآية أجل قرطبي بشاهد بنيه وعمل الآية وقبل تفسيره كان هذا تفسير قرطبي تفسير طبري تفسير بغوي تفسير بالتنوير هني ابن عاشور هني عفوا هني ابن سعدة وتفسيري كبير مو أم تفسيرانا أجل شيء لدني طبريه ويا لدني كتيكي توا بيبدأ أو كتيكي طبري نيوتوا والآن طبري خوي أنا كدائما لو بعض أجيرته صير علماء أجيرته وليرايشا نسرا وذكر على أحد الرسول صلى الله عليه وسلم وهو بمكة أم حار ذكر وياه ولا أحد الرسول وياه بمكة أي بنتفق عنها خصومة أما تفسير القطبية كفاتح باسك هيج أصل وأساسي في نبوة الأربات زۆر باشە زۆر دڵنیابەکە بۆ دانێم زۆر لەوە دڵنیابەکە بۆ دانێم بەڕاستی من ئێستا هینێکم لە بەردەسان نییە هەتا لینکەمەوە چکە دوو تەلەفۆنم داناوە بە تەلەفۆنێکیان لە خەتم بە تەلەفۆنێکیان پەیوەندیم بە تۆوە کردووە مهم نییە لێرە من تۆ بێت نێکی ئێستا ئەگەر خەڵکەکەیش نابینێ کۆپیەکەم من بۆت بابی خمۆستە خۆم جناب دەتوانی ببینی یەک دقیقە ئێستا بۆ دینەکە وەقول وانشقت القمر هەر بزانی خۆ شتێکی مهم نییە خۆت کوێ هەڵا بژێری هەڵی بدێرە ئەمە ئەگە کە جناب دوتە لە تەفسیری طبری ئەتیایەتی هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە ئەمەش بۆ ئەوەی جنابت بزانی ئەمەش ئەسڵی طبری لینکەکە بەتەمە بەردەستت تا خۆش ئەمەش لینکەکە بۆی ئەو خەڵکە بەڕێزش بزانێت کە جنابت ئەمەی میفانت بوو یا تۆ بە غەڵەت خوێندوتەوە بۆی احترامی جنابیش بگرن حیوان نەزانی کە من بەهی دەڵێم غەڵەتەوە نییە بەرابەر بێڵم ئەو تەفسیری طبریشت تەواو نەبوو تفسيري ابن كثير تا ئێستا هەشتا شتێک دارم لەگەڵانەوەکان کە ڕاویەکان بۆ لێت غەڵەت بۆ بە شاهد ڕاوی فەرقی لەگەڵ شاهیدا شاهد ئەبێ نەیار بێ بۆ دووەمیان باسی ابن كثير ابن هشام کردنیا وای وتووە ئەمەشت ڕاست نەبوو سەیریکە کاک ماکوان یەک دەقە وەستێنم کاک ماکوان یەک دەقە وەستێنم ببوورە ئەنەس بن مالک ڕاوی نییە ئەنەس بن مالک شاهیدە ئەڵێ تەنانەت دوو جاریش محەممەد مانگی کردو بە دوو کەرتەوە هیوادارم هون بێ وەی بەسەر چاو لێرەشەوە برادرانی من داێنێن بۆتان برادرانی من لێرەشەوە لە پەیجی دەنگەکانەوە داێنێن بۆتان بێزەحمەت پەیجی دەنگەکان کردایەنێن بۆمان یەکێکیان کۆپی کردنەوەی جنابەت بژباستەکاتەوە بۆم نی بنێرە خۆم جنابەت هینمان هەیە بێ بڵاوە بەڵگەکان من بەڵگەکان ئەگەر من بڕوا ناکەم بە قسەکەی جنابەت بەرویش تەکای تر کەوتە هیچی ڕاست نەبوو ئەمەش زۆر دڵنیا بە قسەی بێ بەڵگە ناکەم زۆر دڵنیا بە قسەی بێ بەڵگە ناکەم بەڵگەکانیشم هەمووی خۆتانە بەڵگە من نەمهێناوە بڵێم بۆ نمونە ئەوروپا وەهایوت من احترام الرأي توقلم تو أكمل بو خود أنا تصوري منها أمش ترويني أو من جاب مشكلة يعني نا من من باسی تصوری من ناکەم باسی بەڵگە ئیسلامیەکانەکەم کە لە بەڵگە ئیسلامیەکانە هاتووە بۆ نمونە ئەنەس بن مالک ئەڵێ دوو جار کردوێتی جارێک لە مەکە جارێک لە مینا سەیری کە ئەم ئەنەس بن مالکی کە جەنابەت باسی لێوە ئەدیکەوە ئەبێ بزانین وش باشا جنابت سرتاوى دابين ما ويس طبيعي كك خاص قالش ابن كثير كشباب في الموقع ابن كثير ايش زاد اول شيء اقتربت الساعه واشتقت القمر ابن كثير ضل تفسير سوره القمر وهي مكيه لما كبروا اياها بهماش واني دراباتي لوا كاتو كاطل سبيل قبل افقاها على ترويها ما بس واقتربت الساعه بمعنى اويك كان قيامه وياها كي عافلي كبراي تعطيك النشانه كبرى كانت قيامه صوتەکە یەک تۆزەی بڕێ کاک ماکوان صوتی منی بڕێ وابزانم زۆر نزیکی لە تەلەفۆنەکەەوە بۆیە بڕێ بەرحەڵ لەو ئەو بەڵگەیشم دانای بەدارم ڕوون بێ لەسەر ابن كثير ئەمەش بەڵگەی ابن كثير نەیوتووە شتی واقعیانەوە بەڵگەی ابن كثيری فەتیەوە انشقاق ئای دەست خۆش ئەوە لێرەش دانرا کێ دایناوە یەک دەقە کێ دایناوە تەنانەت بوخاریە هاتووە کە ئەنەس بن مالک ئەڵێ دوو جار کردوویەتی جارێک لە مەکە جارێکیش لە مینا
بە چاوان کاکە سەرتی بمبینی داینا ئەگەر لە پێیجەکەی کاکماکوانیش داینێن چاو تاماچەکەم سپاسانەکەم چکە بەڕاستی من دوو تەلەفۆنم لە بەردەسایە یەکێکیان ئەوەیە کە قسەی پێەکەم یەکێکیانەوەیە کە لایڤم پێوەی ئەوی کەشانەوەیە کە پەیوەندیم بە تۆوە کردووە ئێستا بۆ دڵنیام برادران بۆ تەنێرن ئەگەرەوانیش بۆیان نەناری من خۆم بۆ تەنێرم بۆ پەیجەکەی خۆت وەکو پێم وتی تۆ تەمەنی ئەنەس بن مالک ئەڵێ کاتێک کە محەممەد هیجرەی کرد بۆ مەدینە کاتێک کە دایکی ئەنەس بوو بە خادەمی محەممەد ئەو کاتە ئەنەس تەمەنی 10 ساڵ بوو ئێمەش ئەم معجیزەیە 5 ساڵ پێش هیجرەت بەڵێ ئێمە بەڵگەکانمان قسە بەردەستی جنابێت هەموو ئەو بەڵگانەی کە لە بەردەستمانە ئێمە تو وەڵامی پرسیارەکانی منە نایەوە کاک ماکوان هەردوو چاوەکەم ئەزانی پرسیارەکانی من چییە؟ پرسیارەکانی من ئەوەیە یەکێک لە شاهیدەکان هەر ئەسڵەن لە دایک نەبووە یەکێکیان تەمەنی 5 ساڵە یەکێکیان تەمەنی کەمترە لە 7 ساڵ یەکێکیان لە فەتحی مەکەیە مسلمانە بێ یعنی کابرا بە شەرتێ ئەمەیان تەنها ئەمەیان ئەڵێ لە باوکمەوە گوێم لێ بووە تەنها جوبەیر بن مطعم ئەڵێ من لە باوکمەوە گوێم لێ بووە بەڵام باوکی بە کافری ئەمرێت وە خۆشی لە فەتحی مەکەیە مسلمانە بێت ئایا ئەیمی ئەم معجیزەیە چی بوو ئەیمی ئەم معجیزەیە یعنی نەتیجەی ئەم معجیزەیە چی بوو ئەم معجیزەیە خەڵکی کۆ کردەوە بۆ نمونە ڕێگا ڕۆژدان با من تۆزێک ڕوونتری کەمەوە بۆم تکایە تەنها 2 دقم بەرێ 2 دقه لە یەک قەوسا 2 دقه من پێم وتی ئەوانە ڕاوی حەدیثن ناگرن بە شاهد ڕاوی حەدیث فەرقی لەگەڵ شاهیدە هەموو ڕاوی حەدیثەکانم بۆ داناوی بە بەڵگا کە ئەمەی جەنابەت باسێکی ئەمان حەدیثەکان ڕیوایەت کردووە ڕاوی فەرقی لەگەڵ شاهیدە شاهید ئەگەر شتێک ڕەت بکاتەوە تۆ ناتوانی هەردوو چاوەکە من باسی ڕاویم بۆ نەکردی باسی شاهیدم بۆ کردی باسی عەبدوڵڵا بن مەسعودم بۆ کردی عەبدوڵڵا بن عومەرم بۆ کردی باسی ئەنەس بن مالکم بۆ کردی ئەمانە ڕاوی نین هەردوو چاوەکەم ئەمانە شایەتن شاهد نییە تۆ بۆ خۆت کردوتە جادەوەرە کورە کاکە باشە دەی ئەو کاتە من بۆ دانێم بزانە شایەتن یا شایەت نین بزانە ئەمانە ڕاوین ئەڵێ لە فڵان کەسەوە یان ئەڵێ کورە ئەنەس ئەڵێ 2 جار من بینیومە ئەڵێ 2 جار ئەنەس لە کاتێکان لە مەکە نەبووە لە مەدینە بووە ئەنەس ئەڵێ 2 جار بینیمان تەنانەت بە 2-3 شێوەی جیاواز ئەڵێ لەتێکی مانگ لەمبەری شاخەکەەوە بوو لەتێکی مانگ لە تەکەیکەی لەمبەری شاخەکەەوە بوو یا لەتێکیان لەسەر شاخەکە بوو لەتێکیکەی لە ژێر شاخەکە بوو باسێکی تەواو گوێمان لە حادیسەکە بوو باسی وجودی حادیسەکە ئەوەیە کە تۆ لەم جێگانە هەیە ئێمە جەنابەتمان وتمان سەرتاوەکانە ڕاستنی هەموویمان بەدرۆ خستەوە جەنابەت باسی شاهید ئەەکەی شاهید نییە لەم مەوضوعەکە ئەگەر ئەوانی شاهد بن لە مەوضوعەوە شاهیدەکان ساقط گریمان باسە لەڕێی عەقڵیەوە باشە کاکفاتێکی بەڕێز باشە جەنابەت بەڕاست جەنابەت کە عەقڵانی بم لەگەڵ جەنابەتە وەستا ئەنەسوان بن ئەمانی کە باسیەکەی هیچیان لە دایک نەبوو ئەمان مەوضوعەکان گێڕاوەت باشە سێ بە جەنابەت لە جەنابەت بەڵام تۆ بەڵگەیەکی عەقڵی علمی هەوێ لە جەنابەت ئەبوو جەهل لەو سەردەمانە ژیاوە مە لە دایک و باوکە کە مسڵمانم بۆی ڕەحمەتیان بۆ نێرم پاشا وەلیدی کوڕی مغیرە و هەرچی کار سەنادیدی کڕەتیان لە محەممەد بووە بە تۆی شەو هەر ئەبوو جار قەدەر پڕقی لە محەممەد نەبووە لە تۆ زیاتر دوو دەڕەتی بەڵام پێم بڵێ کەسیان وتیان محەممەد درۆی کردووە ئینشیقاقی قەمەر ڕوویناوی ئەم سەحری کردو بەدڵنیایەوە پیانوتووە بەدڵنیایەوە چەنەها ئاەتمان هەیە لە قورئانە کە ئەڵێ محەممەد تۆ پێتەڵێن درۆزنی تۆ پێتەڵێن ڕاست ناکەی تۆ پێتەڵێن کابرایەکی ئەوەی تەنانەت ئەڵێن کابرایەکی شێتی یعنی لە قورئانە هاتووە ئاەتە قسەی ئەوانمان بۆ گێڕێتەوە کە بەچیان بە محەممەد وتووە کەواتە ئەگەر بێت و باوەڕیان پێ بکردایە بۆ نمونە لە محەممەد سەیریکە معجیزەی پێغەمبەرەکان معجیزەی پێغەمبەرەکان لە چەند ئاەتا دووبارە و سێبارە و چواربارە کراوەتەوە هاتووە و بە عینیە کرد بۆ نمونە بۆ لە جێگایەکە لە ئاەتێکی قورئانە نەهاتووە بڵێ محەممەد پیان بڵێ
ئەی من مانگم بۆ نەکردن بە دوو کەرتەوە ئێوە باوەڕتان نەهێنا یعنی ناکرا ئاەتێک بەم شێوەیە بێ ئەو کاتە تەکیدمان کاتەوە کە بەڵێ محەممەد مانگی کردووە بە دوو کەرتەوە ئەوان باوەڕیان پێ نەهێناوە بەڵام لە هەموو ئاەتەکانە تەنهام ئاەتە هاتووە ئەڵێ ڕۆژی کۆتایی نزیک بووەتەوە و مانگیش کرا بە دوو کەرتەوە ئەو ئاەتە تەحدیدەکەین مرۆ بەم لاولایە ڕێک جادەکە ناڵێ لە قورئانە ئەڵێ مەحموتویانە محەممەد بە درۆ خراوەتەوە لەسەر ئەم موضوعە ئەو زەحمەت کە ئەڵێ محەممەد بەدرۆ لەسەر یەکوەختانە چقەت قەمەڵ نەبەس ئەنەکە لە بەدەستی منایە بەخوا کردومە یەک دقە چەند ئاەت لە قورئانە هەیە کە بە محەممەد ئەڵێ پێتەڵەن شێتی پێتەڵەن من ئەم لاولا ناکەم توی ڕاکەی بەڕاستی لە پرسیارەکە من ئەڵێم بۆ لە ئاەتێکی قورئانە نەهات بڵێ بۆ نمونە خەڵکینە ئەی مانگم بۆ نەکردن بە دوو کەرتەوە باوەڕتان نێنایتر بۆ داوای موعجیزەم لێەکەن بەڵام کاتێک کە داوای موعجیزە لە محەممەدەکەن محەممەد ئەڵێ ئەی بڕواتان پێ نەکردم ئەوەم نابێ لە کاتێکە ئەوان ئەڵێن ئەمەی محەممەد کە بڕوای پێکەن ئەڵێن سەحرە یا ئەڵێن درۆیە ئەم دووشتم بۆ بێستمەد من ئێستا ئەڵێم ئەوان تویانە محەممەد ڕوویاوە مختەرەبەتی ساعت مشەفەت محەممەد سەحری لێکردین لە ئاەتی شەشە سەیریکە لە ئاەتی شەشە هەم ئەگەڕێتەوە بۆ کوێ ئەگەڕێتەوە بۆ ڕۆژی کۆتایی لە ئاەتی شەشی سوورەتی قەمەرە هەر ئەگەڕێتەوە بۆ کۆتایی هاتنی دنیا سەیریکە یعنی تەکید لەوە کاتەوە و من چەند ئاەتم بۆ خوێندیتەوە کە ئەڵێ محەممەد تۆ تەنها بێدارکەر و ترسێنەری واتە هیچ لەسەر تۆ نییە ئاەتێکم بۆ خوێندیتەوە کە ئەڵێ محەممەد پیانەڵێ ئەڵێ هەر ئەوەیە ئەوە قورئانەکەی خستومەتە بەردەستان باوەڕەکەن باوەڕ بکەن باوەڕ ناکەن کەیفی خۆتانە ئەڵێ خوا بۆ نمونە ئەڵێ خوا هەر کەسێکی بوێ هیدایەتیە و هەر کەسێکیشی بوێ گومڕایەکە یعنی ئەمانە هەموو وەڵامەکانە کە بە هیچ شێوەیەک محەممەد من نازانم چەند ئاەتم بۆ خوێندیتەوە زیاتر لە تەنانەت 4 ئاەت لە سوورەتی ئەسرا ئاەتی 91 92 93 4 ئاەت هاتووە داوای 4 معجیزان لێ کردووە تەنانەت بۆ نمونە ئێستا من ئەڵێم کاک ماکوان جەنابەت فەرمووت یەک قسەیەمە تا شتێ تەواو نەبیناش باشە بەڵام کاتەکەی تۆ کورە کاتەکە و زۆر لە نیو سەعاتی شتێپەڕی بەس بەردەوام بە آياتي شاشة سورتي قمرة يا بدروخ بدروخ ميلي بوابو تيانا قايشتم أي بري كاكي جان دوباري كم أبو بري باش جنابة فرمود لا شاشي سورتي قمرة محمد يا بدروخ بدروخ وابوينيها وراكي وامود كاكا ناڵێ محەممەدیان بە ئەڵێم لە سوورەتی قەمەر ئاەتی 6 تەکید لەسەر ڕۆژی قیامەتە کاتەوە نەک من پێ من بۆت بێت محەممەدیان بە درۆ خستوەتەوە باسەکەی من ئەمە نییە جارێکەکەی من باسەکەی ئەمە نییە من ئەڵم ئەم حادیسە لە سەردەوی پێغەمبەری خوا ڕووی داوە گریمان قسەکانی کەڕاست نەبوو گریمان ڕاست داینی بەڵام پێم ئەحمەد ئەو کەسانەی کە ڕەتیان لە محەممەد وەکو ئەبوو جەهل وەکو مغيرة وكو أبو خوكا صنادي قريش وكان محمد تودروك يا وكان محمد راسك يشتغل برام سحل الإيران ناخير بهش يوينا هاتوا أوان وتبيتيان تو السحر لأيما كردوا كان مانولات كردوا اشتيوها النية باشا رحمة لديك سكتهم أما هو شتيكي زود بسيط أتوارو أي في يوم ضل يفتح وتوانا محمد تودروك بلغيك عياتي استشاوية كتير بيركبت بلغيك زر بلغيك لما كنت يستخدم كاكبو كم بإنجليزي هەردوو چاوەکەم من زۆر بە ڕوونیت لە سەرەتاوە بۆم باس کردی وتم لە سوورەتی ئەسرا کاکە ئەگەر ئەم معجیزەی کردبێ بۆ داوای معجیزەی کەی لێەکەنەوە یعنی کابرا ئەگەر باوەڕی نەکردبێ مانگی کردبێ بە دوو کەرتەوە باوەڕیان پێ نەکردبێ لەوێ محەممەد وەڵامیانەوە ئەیگو معجیزەی چیتان بۆ بێنم ئەی بۆ نەکردن باوەڕتان نەهێنا
یعنی ئەبواە دووبارەی کردایەتەوە بیوتای بۆ نمونە من مانگم بۆ کردن بە دوو کردەوە ئێوە باوەڕتان نەکردووە تازە هاتوون داوای ئەوەکەن کانیتان بۆ هەڵتەقێنم لە کانیتان بۆ دەربێنم لەو زەویە هاتوون داوای باخ و ڕەز و ترێم لێەکەن هاتوون داوای خانی زەخرەفەم لێەکەن هاتوون ئەڵێن ئاسمان بڕوخێنە بە سەرمانە یەک دقه ئاەتی شەرت فەرموو بێ زەحمەت سورەتی ئەسرا ئاەتی 90 بۆ 93 سەیریکە داوای چوار بەڵگەی لەکەن ئەڵێ تەنانەت ئەڵێ کانێکمان بۆ بتەقێنە لەو عەرزە بۆمان دەربێنە ئەگەر ناتوانیت ئەڵێ ئەگەر ناتوانی باخێکی ترێ و خورمامان بۆ ئەوەکە ئەڵێ ئەگەر ئەوەش ناتوانی فەرموو کاکە هەموو جارێ خۆ ناڵێ ئاسمانە ڕوخێ بەسەرتانە فەرموو ئاسمان بڕوخێنە بەسەرمانە بۆ ئەوەی کە تۆ باوەڕ پێ بکەین کە تۆ پێغەمەری من پێم وتی کاک ماکوە من جاری وایە دەنگم بەرزە هەر هینی ئەوەم وایە ئاجینا هیچ بە هەر زۆر لەسەر خۆم باشە مادەم لەسەر خودم کاک فاتێ منم لە جەنابەتم جەنابەت چۆن زانی ئەم ئاەتە هاتۆتە خوارەوە حادیثەی مانگ تەقکردن ڕوویداوە لەکوێ بە سوڕەتی ئیسپارە پرسیارەکەم تحدید گوێ بگرە سوورەتەکە ئاەتەکە ئەفەرمێت بە محەممەد ئەڵێن بۆ تکەم بە کوردی بۆی ئەو خۆشتێ بگە ئەوەندە بە غەڵەت نێکرێت قبل نؤمن لك حتى تفجر لنا تو خۆشە ئاەتەکە بە هەڵە خوێندەوە کاک ماکوان من هیچیشم نەوت ئەگەر تۆ بە منت وت غەڵەتت خوێن ئەگەر تۆ غەڵەتەکەت من کە تۆ أو تكون لك جنة تۆ وتە انشقت القمر هەردوو چاوەکە من دانەنیشتوم باسی تەجویدی لەگەڵا بکەم حەزێکە هەر سەری ئاەتەکە بڵێ من نەزانم باسی چیەکە ئیتر من کەی کێشەم هەیە تۆ ئاەتەکە بخوێنیتەوە بە هەڵە بیخوێنیتەوە یا حاڵی ئاسانی قالوا لن نؤمن لك حتى تفجر لنا من الأرض ينبوعا مسألة آياتك نودنا باشا أما ليرا الله إما إيمان بدون يعني أي محمد هتاكو لسد زبيعة إما آيك من بو خلق وين ينبوع يعني سجع دعوة معجزة إليها كان باشا يقدر باشا رحمة الله باوكي بس أنا ما كنت نقول تبرغي لو يدعي أويلي يقدر أو تأباخ وباخاتكم نخيل عنب کاک ماکوان یەک تۆز دوور کەوەرەوە لە تەلەفۆنەکە چونکە سەوتەکە و بەڕاستی کاتێک کە سەوتەکە زۆر بەرزە ئەی بڕێت لە لای منەوە ئەی بڕێ باشە جنابة أنجل الله وناظ أو تكون لك جنة من النخيل وأعناب وتفجر الأنهار خلالهما تفجيرا وأتى تجين اتباق خورمان جيرا بيتو وردباخك بيتو لناوندي شيا يكفو عربك وايا بالي يا أوتال أسمان كما زعمت علينا كتابا لأسمان وبدل علينا بسلمان وتأتي بالله وملائكته قبيلا هل وكو خو بيشتر بيوتوين كأسمان الروخي بسرطان سيريك وكو بيشتر خو بيوتوين أمانا أبيت باشا رحمة دايكو باوك فلما يأخذ مالك لصدفك وقود باسدك ويأخذ ليك آياتك الداية وفرميه أجل بدواني يقولوا ملائكة يأخذ مالك جوان لأسمان أو بيت ويجي مبرومات بيبني يغنبري خواهش فرميه أميك إيوه باسدك سبحان الله سبحان الله قريب أخوة هل كنت إلا بشرا رسولا بس أماك جنة إيه تواو منش ماش طلب ئەڵێ منیش وەکو ئێوە بەشەرێکم یعنی چاوەڕێی معجیزە مەبن باشە کاک فاتێ پرسیارەکە لێرە ئەوەیە ئەمە علاقەی هەبوو بەسەر مانگەوە باسی مانگی هەبوو ئێمە باسی معجیزە ناکەین باشە یەک وتت لێرە بۆی شی کردوت ئێمە باساخە تۆ سەیریکە بۆی جەنابەت بزانی کە چۆن ئەم سەراوسەرەکەی جەنابەت وتت لێبیا باسی کردووە کە محەممەد بەدرۆ ئەخەنەوە لێبیا کە محەممەد نەیتوانی و مانگیان بۆ بکە بەدوو کردەوە وا بوو بەڵێ نا من باسی سەریکە من پێم نەوتوی داوایان لێ کردووە محەممەد مانگیان بۆ بکە بەدوو کردەوە بە هیچ شێوەیەک کەس داوای مانگی لێ نەکردووە داوایان لێ کرد محەممەد بەرز بەرەوە کاکە بڕۆ کتێبێکمان بۆ بێنە با بۆ بابی خوێنینەوە با باوەڕی پێ بکەین دوای ئەو ئاەتە لە دوای ئەوە ئەڵێت چی بۆ چی ئاەتەکە باو ناکەی ئەڵێت ئەگەر بەهاتایە فریشتەمان بهێناتە خوارەوە چی بهێناتە خوارەوە
ئەڵێ ئەگەر فریشتەشمان بێنایەتە خوارەوە و بێانی بمان کردایە پێغەمبەرێکمان لە فریشتە بۆ بناردنایە فاتێ زۆر باشە دەسەکانی خۆش بێ کەواتە لێرە باسکە هیچی وانە یەکەمیان باسی ئەوەت کرد کە ئینشقاقی قەمەر لەوێ باس کراوە کە بەدرۆ خراوە قسەکەت کورە من باسی ئینشقاقی قەمەر ناکەم بە هەردوو چاوەکەم باسی موعجیزاکەم کۆمەڵێ ئاەت هاتووە ئەڵێ بە محەممەد داوای معجززیان لە محەممەد کردووە محەممەد نەیتوانیوە معجززەی هەبێ ئەو وەڵامەکانە ئەوە ئینەکانە کە خۆتی خوێنیتەوە ئەو ئاەتەکانە کە خەڵک لێرە داوای معجززەی لە محەممەد کردووە محەممەد ئەڵێ من نییە یعنی برۆ سوورەتی ڕعد ئاەتی حەوت ئاەتی 27 ئاەتی حەوتیش و 27تیش کە هەردوو چاوەکەم لە سوورەتی بەقەرە ئاەتی 118 و 112 پێڵێ تۆ تەنها بێدارکەری و ترسێنەری لە سوورەتی ڕعد ئاەتی حەوت و 27 پێڵێ یعنی وەلحاصل داوای معجزەم لێ مەکەن معجزە نییە تەنانەت لە سوورەتی ئەسرا زۆر بە زەقی هاتووە لە ئاەتی 59 سەیریکە لە سوورەتی ئەسرا ئاەتی 59 ئەڵێ ئێمە بۆ سەیریکە ئەڵێ ئێمە بۆ ساڵحمان هێنا ئێمە حشتەکەمان یا بە ساڵح لەو بەردە دەرمان هێنا خەڵکی باوەڕیان پێ نەکرد لە ناومان بردن ئێمە هیچ معجیزەیەک ناکەین بۆ ترساندن نەبێ بۆ تۆقاندن واتە ئەگەر بێت و معجیزەی باە بە محەممەد باوەڕیان پێ نەکردایوەکو قەومی ساڵحی لێ کرد چاو ناچەکە نازانم ئەوەیانە بێ ئەوە خەڵک بڕیارەیە باشە وعدمان نەیە کە تا بابەتێک تەواو نەکەین توڵی بە کارەباوەی کەسی نیە لە کارەبا دەرێبێنێت وزەی هێواش ببیت چاو ماچەکەم کاک ماکوان هیچ کەسێکم لە چواردەور نییەوە تا بۆ خۆم دانیشتوم و تەواو بەس تۆ خۆت منەیەنیتە قسە ئەجینا من یەک وشە ناڵێم تا خۆت عینەکە تەواوەکەی تۆ هێواش کە تۆ بۆ لە خۆتەوە قسەیەکەکەی مەڕۆسەتێک دەتا ئەمە لەسەر تەوەرەی ئینشقاقی قەمەری قەمەرنی ئێمە لەسەر تەوەری ئینشقاقی قەمەرین تۆ ئەڵێ ئینشقاقی قەمەر ڕووی داوە منیش ئەڵێم بە کۆمەڵێ ئاەت نەک ئینشقاقی قەمەر ڕووی نەداوە بەڵکو لە کۆمەڵێ ئاەتە داوایان لە محەممەد کرد کە معجزەیەکیان بۆ بکە محەممەد نەیتوانی کەواتە ئینشقاقی قەمەر ڕووی نەداوە کەواتە ئەخر تۆ لێرە نەخوێنەوەی تو نازانی ئەو ئاەتان لە پێش حادیسەی ئینشقاقی قەمەر هاتووە خوارەوە پێغەمبەری خوا و ئەو ئاەتێک نابل باسێکی لە سوڕەتی ئیسرایە کە هاتووەتە خوارەوە لە سەرەتای ئەوەی مەککەیە هاتووەتە خوارەوە لە حادیسەکە نەیەوە ئەگەر لەنابێت پیاوێکی مولکی بیت و پیاوێکی عەقڵانی بیت و پیاوێکی مادی بیت توان بیت بکەیتەوە لەو قسە لە مەسلحەتی پیاوێک عاقڵ و عەقڵانیە داوا ئەکەن لە یەک دقیقە بە قسەکە تەواوکەم بۆی شەکی ئەو ئاەتت بۆ کەم بیستم پشمە ناو قسەکە بۆ تۆ نەدێت کرد بەڵام حەزم دەرەنگی خۆتی ئەسکاکەت پێ بکەم بەڵام دیارە نەهێڵی ناچارم خۆم بۆچی بکەمەوە ئەوە من قسە ناکەم باشە چاوەڕێی تۆ من ئەینووسم بینوسە کاتی خوای گەورە داوای پێغەمبەری خوا کرد خەڵکی قوڕیش هێشتا حەدیسەی مان ڕووی نەیاوە هێشتا ئینشقاقی قەمەر ڕووی نەیاوە بوونی بزانی کە ئەو ئاەتەیەتە خوارەوە خەڵکەکانت ئانەوایە کە غەڵەت ئەەکەیت لەدوای ئەوە داوای لێ کرد نەڵەن محەممەد ئێمە ئەمانوێ لە ئەسمان و بەربات ئەستەرمانە جنەتێکمان بوو بێنین نەخل و ڕەزەترێ و باخ و قۆت بێتە خوار و بەڵاممان ئەوەی ئێمە بتوانین وا ببین و تایمانت بکەین ئەمە شتی تەعجیزیە چونکە خوار تعال خوي بشكل متانه يا الله انت تسيني في غنبري نقدر اجل في غنبري خو عليه الصلاه والسلام انت يا غنبرة فات بشريتي خويا من لبشري كاتنين بوي خلقي بزدان محمد يشوفوا اوان بشره البريه كفوق اياتك تخدم الله الملائكه ازمان ثاني ملائكه عم بوبني في الرابطه شوف الملائكه بعد اخباره پیغمبر وقو اوی که جنسی بشر نبایا ما امانو والله میش مقبوناکه والله ما مقبوناکه خارجو ما مقبوناکه چون اوی که محمد کردویتی لبنی بشر نبو بلکو ملائکت بو والله مقبول محمد ما بلقی عقلاتي وی پیغمبر وقتی عقلی ماذا محمد عليه الصلاه والسلام من جنسي بني بشر لقوت انا او اتباني فهمان شيوا هتشكي مشتكات هو او آيات التفسير ابوش يولي نفسي انشغال کاک ماکوان وابزانم کاتەکە و زۆر برد کاتەکەش و زۆر ئەوە کرد باشە من لێرەوە ئێستا ئەچمە سەر معجزەیەکی کە چونکە ئێماوە 2 ساعتمان تەواو کرد هێشتا لەسەر یەک معجزەن باشە من
مش بتساري بكم تو بتساري لما انت مش بتساري تو فەرموو باشا من ما بتساري كم باشا يكفي دقيق ما جناب احمد جناب صورتي ويسفل كتب كتير تحت من كان فاتح شو برو تۆزە یەک تۆز دوورکەوەرەوە لە تەلەفۆنەکە کە قساکە چونکە ئەی بڕێ بەڕاستی ماشي جانك زعما جناب صورتي ويسفل كتب بەڵێ صورتي ويسفا خويا باسي مليكك يا باسي عزيزك يعني عزيزك قايا باسی عزیزی میسرەکە مليكك يعني عزيز ومليك باسك عزيز عزيز وتابع تسكا بەڵێ يعني مليك قايا بەڵێ بلام لباسي سيدنا موسى ولباسي پیغمبر كان لباسي فرعونك قايا بەڵێ السيارة من جوان جو بقدر دقيق وزانت كيف فيها جوان في السيارة زۆر باش لدوايا ويكا نابليون هات بلاتي مصر شفركاني مصر كان كردوي نابي ناوكاني اندوزيو وكسدني يوستا فرعون نبوة باشا كان الروم هات ولاتي مصر عند كردو مليك خوان بمليك ناتان دوا والله بطريق اقبع كان حكم مصر عن كردو يعبون بفرعون ناس داوا محمد همي شلون زاني كده زۆر سپاس یعنی ئەمەی فرعونەکانی چۆن زانی محەممەد سەوتەکەی تۆزێک بەڕاستی پوخت نییە کاک ماکووە باش گیانی من لەدەنی بە کوردی قساکەم و پێواشی بچم ئینشەڵڵا زۆر باش لە سوورەتی یوسفا قبل باسی مەلیکەکە باسی فرعون ناکە تۆ پێ دوایە کە محەممەد قورئانی نووسی پێ معجیزەیەکە بۆ ماچی کەرەوە معجیزەکەم بۆ باسکە معجیزەکەم پێ بڵێ معجیزەکەی کە بۆت باسە مەلیک لە شوێنەکانی ترە لە سەیدنا موسا لە باسی بەنی ئیسرائیلە دوای ئەوەی کە ناپلیۆن هات میسریان کرد مایانی لەگەڵ خۆیان هێنا دەمی فرعونی تیانە بووە چون پاشەکان ڕۆمەوە میسریان کردووە پاشان لە سەردەمی موسا قبطیەکان خۆیان کردو فرعون ناسر بوون محەممەد معلومەی چۆن زاد هێمۆمی ئەزانی چۆنە هەردوو چاوەکەم فرعون هەرچەند فرعون ناوی ناوەکەشی نەهاتووە فرعون یعنی فرعونیەکان ئەم کابرایە 4000 ساڵە مۆمیا کراوە ئەم کابرایە لە چیرۆکەکانی کە هاتووە ئێمە محەممەدی خۆ هیچ شتێکی نەیەناوە تا تازە بێ هەمووی لە چیرۆکە پێشینەکانەوە وەرگرتووە نەک ئەوەی کە کەسی کە نەیزانی بێ پێش محەممەد تەنها محەممەد باسی کردبێ ماچۆ بۆ شوکی ترکارەکەی من دقیق ئەمەیە لە باسی موسایە باسی فرعونەکە لە باسی یوسفا باسی مەلیکەکە لە کاتێکە هەردووکیان میسڵن دوو کەسی جیاوازن هەردوو چاوەکەم لە کاتی لە یوسفا باسی عەزیزی میسرەکە باسی عەزیزی میسرەکە چیرۆکی عەزیز و زڵێخاکات لە باسی موسایە باسی ئەو فرعونەکە کە موسا لە ماڵەکەیا بەخێو کرا موسای پەروەردەکرد فرعون ناو نییە فرعون جناب منیش ئەزانم تۆ باسی ئەڵێم فرعونەکان هەرچەند ئەزانم هەرچەند من پێش تۆ کەوتم کە فرعون ئەمە فرعونەکان یعنی چۆن ئەڵێ ئینەکان ڕۆمەکان تێگەی چۆن ئەڵێ فرعونەکان شتێکی ئالە و بابەتەیە بناوی ئەو کابرایە نهاتووە هەر ئەڵێن فرعون بۆ نمونە فرعون خنکە فرعون و عەزیز تەواو دوو کەسی جیاوازن منیش ئەڵێم دوو کەسی جیاوازن ئەڵێم محەممەد چۆن زانی ئەم دوو سەردەمە لەیەک جیا بکاتەوە محەممەد دراسەی جوولەکە و مەسیحی کردبوو لە جوولەکە و مەسیحیا باس کراوە لە ئینەکانە چی پێڵێن یعنی پێش محەممەد ئەم چیرۆکانە باس کراوە هەردوو چاوەکەمەوە نەبێ محەممەد تەنها لە کاتێکا کە قورئان هاتووە محەممەد باسی کردبێت ئەگەر بگەڕێتەوە بۆ فرعونەی بۆ نمونە کە موسای خنچێنێ ئەم فرعونە 4000 ساڵە مۆمیا کراوە چیرۆکەکەی هەیە باشە پرسیارەکە من نەمانم فرعون پرسیارەکە ئێستا شتێ نەگەشتی من باس دەمایان بێنە بشمەسە شتێکی تر بۆ دەرام ناتکایە ڕێگەم بە چونکە کاتی زۆر بێت بەڕاستیەوە تۆ یەک دانە سەعاتی ڕێگە قساکەی باشە من یەک
جناب يكشف جناب هاتني قرآن شميت بقوة وكان أم قرآن كهذا طبعا من نبدأ بأم في كمحمد جيلو توراة وآية بله أفرم مش ما نبي ولا قصير سەوتەکە ئیبرێ کاک ماکووە نازانم یا زۆر نزیکە بیتەوە لێ یا سەوتەکە زۆر باش بوو ئێستا تازەوە ئاخەریکە تەشویشی تێیەکەوێ فاتحجان یەک دقیقە من گوێ بگرم ئەڵێ بچی کەسێک واشی و بەنەرمی عزز ئەکەم ئەفەرمی محەممەد لە ئینجیلی تەورات وە قورئان وایە شەرت نییە هەموو قورئانی لێ وەرگرت بێ بەڵام زۆربەی زۆری چیرۆکەکان کاتێ باسێکە بەڵێ لە ئینجیل و تەوراتی وەرگرتووە بۆ نمونە چیرۆکی ئادەم و حەوای لەوە وەرگرتووە چیرۆکی نوحی لەوان وەرگرتووە چیرۆکی پێغەمبەرەکانی کایتر هەمیش هەنێ پێغەمبەری هێناوە و تێی کردووە و چیرۆکی ئیبراهیمی لەوان وەرگرتووە چیرۆکی موسای لەوان وەرگرتووە چیرۆکی عیسای لەوان وەرگرتووە بەڵێ باسی زۆربەی شتەکانەکە کە لەناو ئەوانە باس کرابوو بەڵام محەممەد تۆزە بەدەستکاریەوە ئەیهێنەوەی کا بە قورئان بەڵام کاک ماکوان وازانم کاتی تەواو بوو چونکە بەڕاستی کاتمان نییە من تەنها 20 دقیقە ئەچمە 20 دقیقە قسەکەم لە دوای 20 دقیقە ئیتر جێ هێڵم بۆ تۆ حەزێکا تۆ 1 ساعت قسە بکە باشە تەوەری چی تەواوەکەی تۆ لەم سەرەوەی یعنی تۆ جارە نیو سەعاتە هەر باسی عەزیزی میسر و هینم بۆەکەی کاکە تەوەری ئێمە لەسەر عەزیزی میسر نەبوو بەڵام من ئاەتم بۆ تۆ هێنایەوە حەزێکا 100 پرسیارم لێ بکە بەس وەرە کاکە بڕۆ ناو بۆ نمونە ئیسرا و میعراجەوە چونکە ئێمە چینە ناو ئێمە ئەوە تا 2 سەعاتە باسی یەکینمان کردووە یەک موعجیزەمان کردووە ئێمە بە تەمامین باسی بەلایکەمەوە 4-5 موعجیزە بکەین تۆ یەک دقیقە تۆ بێڵی ئەگە تۆ ئاوا بین نەگری یەکێک لە کارەبا دەبێت بۆی ئاوا بین نەگری دوای پرسیار بەرەو بەهێواش و بەهێمنی شتێکی تر محەممەد لەکوێ زمانی عیبری و سریاری زانی بۆ ئەم قورئانە بە عەرەبی نووسراوە محەممەد لە جێگایەکە تەورات و ئینجیل بە سریانی و عیبری نووسراوە تۆ محەممەد ئەمەی چۆن زانی لەکوێ زانی هەردوو چاوەکەم وەرەقەی کوڕینەوە فل بۆی کردبوونەوە بە عەرەبی باشە کاک فاتح یەک بەڵگەم پێ بڵێ کە وەرەقەی کوڕینەوە بە عەرەبی لەکوێ ئەمەدیان وەرەقەی کوڕینەوە فل کاکە وەرەقەی کوڕینەوە فل مامۆستاکەی محەممەد بوو کاکە باشە قبولمە ئەمە قسەی جەنابەتە قبولمان ئەڵەی مامۆستاکەی محەممەد ئەوەیەک ئەم قسەی جەنابەت پشڕاست دەکاتەوە بێزەحمەت لەکوێوە ئەم پشڕاستێکەمەوە هەردوو چاوەکەم ئەزانی چی گوێ بگرە خۆی هەر لە سەرەتای ناردنی بۆ ئەشکەوت و ئەمانەی محەممەد لە ئەشکەوت باوەشی جوبرەیلێت و باوەشی پیاکا و ئەوە بێ و یەتەوە بۆ ماڵەوە و سەرمایمە و خۆی دایە پۆشن و دوایی بن بۆ لای وەرەقەی کوڕی نەوفل بێڵێ ئەوە جوبرەیل بوو هێواش قسەکە قبول ئەڵم لەکوێ هێناوتە ئەم کە جەنابەت باسی قسەکە بۆی منیش بڕوای پێ بکەم سەر چاوەی خۆت دەوێ بووی خۆت دەوێ نەبووی ئێمە لەوێ نەبووین کاکە ئێمە مێژووی ئیسلامە خوێنینەوە هەردوو چاوەکەم نە من لەوێ بووم نە تۆ لەوێ بووی باشە زۆر مهمە ئەم مێژووی چی بێ زەحمەت ئەم مێژوە چۆن ئەم مێژووی کە ئەڵێ لە مێژووی ئیسلامیان من خوێنمەوە لەکوێ خوێندووە کە وەرەقەی کوڕی نەوفل بردوێتی بۆ ئەشکەوت و باوەچی پیا کردو هێناوێتی بردوێتی کاکە سەرچاوی خۆتانە کاکە ئەڵێ ئەو کەسە کێ بوو کە پێی وتی محەممەد ئەوە جوبرەیل بووە تۆ توانی بڵێم وەرەقە نەبووە بەڵام نەتوان بڵێم وەرەق نەبوو لە بەرەوەی جوبرەیل بۆ بەڵگەم لە بەردەستیان سەڵدان کتێبم لە بەردەستیان تۆ پێم بڵێ ئەم بەڵگانەی من بەدرۆ خەڵۆ بە کتێبێک لە کتێبەکانی هەردوو چاوەکەم تۆ نەک تۆ هەموو ئیسلام بێنە هەرچی مسلمانی دنیا هەیە بیەنە ناتوانێ ئەم قسەی بکا کە تۆی کەی ئەڵێن کاکە محەممەد کە هاتەوە بردیان بۆ لای وەرەقەی کوڕی نەوفل پێی وتوێتی ئەوە جوبرەیل بووە ئیستینتاجی کاکە ئیستینتاجی ئەو هەموو نووسراوە ئیسلامیە هەردوو چاوەکەم من ڕاستیەکەی و پێڵێم لە مێژوەکەی ئێوەیە وا هاتووە کە ئەوەی کە بە محەممەدی وت ئەو کەسە جوبرەئیل بووە و ئەو قسانێکە کردوێتی ئەو جوبرەئیل بووە لە لای خواوە هاتووە وەرەقەی کوڕی نەوفل بووە تو ئەتوانی بڵێ کێ بووە
وەرە حەزێکە دە سەرچاوە بۆ هێنمەوە دە سەرچاوەتە ئێمێکە بەڵێ ئەو کەسەی کە پێیوت ئەوە جوبرائیل بووە وەرەقەی کوڕی نەوفل بوو باشە ئەم قسەی ئەیکی دەکوان وسراوە دەکوێ هێناوترین سەرچاوە بەرێ ها بە قوربانی ئەو ئەرێ کاکە چەند کەسی ئێستا کۆمەڵی خەڵکی شارەزای لێە ئەرێ یەکێک بیاتێ کاکە هەر بڕۆ سەر سوورەتی یەکەم بڕۆ سەر سوورەتی یەکەم کە چی پێڵێن جوبرائیلێت بە مەحەممەد دەڵێ هەر لە سوورەت هەر ئەوەی کە پێڵێ ئقرا ئەڵێ ما ئەنا بیقارێ سێ جارەی گوشێ ئەبورێتەوە دوای ڕاست دەبێتەوە لە ترسا ڕاکە محەممەد نازانێ ئەم شتە چی بوو محەممەد لە ترسا ڕاکاتەوە یەتەوە بۆ ماڵەوە ئەڵێ خەدیجە لەرزم لێ هات هەرچی جل هەیە یا بە سەریە خەدیجە ئەچێ بۆ لای وەرەقەی کوڕی نەوفل ئەڵێ حاڵ و مەسەلەی محەممەد ئاوایە ئەو پێیەڵێ کە ئەوە جوبرائیل بووە پێویست ناکا بترسێ هەبێ قەناعەتی پێبێت چونکە هەرەوەتان لەبەردەستە خۆ لەوە زیاترتان نییە باشە ئەم قسەی لەمە زیاترمانێت تۆ لەکوێ هێناوتەوە ئێمە لە کتێبۆ هێناومانەوە لەسەر بەرەو هێناومانە تۆ لەکوێ هێناوتە یا ئیفانی خۆتە یا عەقڵ خۆتە یا لە کتێبێک نا هەردوو چاوەکەم بڕۆ سەر ئەو ئاەتەی کە ئەڵێ اقرأ باسم ربك ئەوە ئاەتەکەم لەبەر نییە بەڕاستی اقرأ باسم ربك الذي خلق بڕۆ سەر و ئاەتانە سەریکە هەمووی بۆ ڕوونەکاتەوە کە کێ چی ڕوویاوە محەممەد چۆن ڕاکاتەوە بۆ ماڵەوە چی بەسەر هاتووە کێ پێڵێکە ئەوە جوبرائیل بووە چی ئەڵی بێڵ من بۆ دەخوێنمەوە ئەو ئاەتەی کە دابەستی بۆ پێغەمبەر کە باسی جوبرائیل و ڕاکردن و وەرە ئەڵێ محەممەد ڕاکە لە ترسا ڕاکە نازانێت کە جوبرائیلە جوبرائیلیش پێی ناڵێ کە من جوبرائیلم پێی نەوتووە تەنها هاتووە بە محەممەد ئەڵێ ئەقرأ ئێ باشە حیناکە جوبرائیل وەرەقەیەکی پێ بوو پێی بڵێ ئەقرأ یان پێی وتی ئەقرأ بۆ ئەوەی فێری خوێنەواری بی یعنی هەر هەموو شتەکە لێڵە نەک هەر معجزەکان لێڵن هەر ئاەتەکانی قورئان هەر هەمووی لێڵە بۆ نمونە جوبرائیل هاتووە بە محەممەد ئەڵێ ئێستا بۆ نمونە تو ئەڵێ کاک فاتێ بخوێنە تۆ شتێکە بێ بۆ دانابێتم بە من بڵێ بخوێنە یا بۆ نمونە ئەڵێ کاک فاتێ بخوێنە دەکاکە بخوێنە واتەی تۆ من بە نەخوێنەوارە زانی واتە فێر بە بخوێنە فێریەوە بکە بخوێنیتەوە ئەمەش لێرە هەر تەنانەت ئاەتەکان خۆی ڕوون نییە یعنی جوبرائیل چی پێچوو بیوتایە محەممەد من جوبرائیلم بۆ نمونە ئاەتێک من جوبرائیلم لە لای خواوە هاتووم خوا پێم ئەڵێ کە بە تۆ بڵێم بخوێنە بۆ نمونە بخوێنە بۆ ئەوی فێری خوێنەواری بی یا وەرە دانیشە لەگەڵما با فێری خوێنەواری کەم چونکە ئەم دینە ئەبێ بە خوێنەواری بڕوە یا وەرە کاکە چی پێڵێن ئەبەم شێوەیە نەک هاتووە ئەڵێ ئەقرأ محەممەد ئەڵێ ما ئەنا بیقارێ ئەڵێ خوێنەواریم نییە ئێ باشە بۆ جوبرائیل لێرە نازانێ محەممەد خوێنەواری نییە بۆ لێی دووبارە کاتەوە پەلەمەکە ئێمە ئەزانی خۆتۆ تۆ خۆش جوای بژیت و پرسیاری شەکەی دەستێ پرسیاریتر لە دەکەمەوە بەجێڵم بۆ جەنابەت ئەدەوێت بە عەقڵ قسە بکەین بەتەئکید بە عەقڵ و زانست ئێمە کاری ئێمە لۆژیکە کاری ئێمە لۆژیکە بەڕاستی ئێستا من ئەمانە کە پرسیارم لێ کردی تەواو پرسیاری لۆژیکیە جەنابەت ئەزانی یعنی چی؟ ئەزانی لۆژیک یعنی چی وا پرسیاری لۆژیک بەتەئکید لۆژیک شتێکە کە خاوەنی بەڵگە بێت لۆژیک شتێکە کە بەڵگە و هەبێ بۆ ئەوەی کە باسیەکەی بەڵام ئێمە لێرە داوای بەڵگەیەک بۆ نمونە لەم باسەیە من داوای بەڵگەیەک لە تۆکەم ئەرێ ئایا جوبرائیل وتی بە محەممەد وتی بخوێنە بۆ ئەوی فێری خوێنەواری بی یا نامەیەکی پێبوو بە محەممەد بڵێ بخوێنە ئەم نامەیە بخوێنەرەوە بزانە چی تایە بۆ نمونە لە لای خواوە هاتووە ئەوە پێڵێ یان جوبرائیل بۆ سێ جارەی گوشێرێ هەتا محەممەد ببورێتەوە و دوایی هەستێتەوە هەم دیسانەوە پێی بڵێ ئقرا و هەم بیگوشێرێتەوە تا محەممەدە بورێتەوە یعنی ئەمە لۆژیک قبوڵی ناکە بەلە بکە باشە تۆ ئەڵێ
لۆژیک داوای بەڵگاکە وایە بەڵێ بە تەکید باشە بەس هێواش بە بۆی دووبارە مەکرە توازار تێگەیشت زۆر باش رابط ئەو بەڵگی ئێمە وەرگرتووە یا بەڵگەی خۆتە لەسەر چاوەکانی ئێمە هێنا لە ئێوەم وەرگرتووە ئافرم زۆر باشە دەستی خۆش بێ ئێستا لە ئێمە وەرگرتووە کاتێکی گوشیە بە خۆرەوە محەممەد ئەبورێتەوە بەڵێ 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 سەرچاوی خۆتانە ئەگەر لە سەرچاوی ئێمە شتێکی واتیا بوو ئەوە من ئەڵێم تۆ لە جیان تا شتێک دەزانیوە بڕۆ سەد سەرچاوە دێمە کەسی باس نەکردووە محەممەد نەبوو ناوەزۆ نەهیچ یەک و نەکرانەشی بەسەر بوو ئەگەر بۆم نەهێنای وعد بێ لەسەر دەستەوە لە لای من نازانم لە لای تۆ چەند کەسی لێ لە لای من نزیکەی 600 کەسی لێ باشە ئەگەر بۆم نەهێنای وعد بێ لە هەموو ژیان مەجارێکی کە نەنووسمەوە دەوەڵڵاهی نەئەتوانی بیهێنی باس نەکەی وەئیش ناشتوانی بیهێنی و ئەژیتەوە سەریشەوە بۆی شب نایت و بەڵگەشت دەست ناکرێت چاو ماکە ئێستاشەوە حتا ڕۆژی قیامەت ئەگەر تۆ هێنات دوبرئیل بەخۆتەوە محەممەد بورا بووە ئەڵێن زانیوە وحدی پیا و هێنات منش پێوەستە چاو ماچەکەم زۆر سپاس لەسە کاتم هاتووە کە قسە بکەم زۆر سپاس ئاچینە سەر دووەم گەورەترین معجیزە ئەویش معجیزەی ئیسرائیل ئەڵێ شەوێک جوبرەیل بە دوای محەممەدە براقێکی بۆ هێنێ ئیتر خۆتە زانێ ئەم سنگ شەقکردن و پاکردنەوە بە سەتڵ و نازان باوەڕی بەوانە هەیە یانە من هەر ئەسڵەن هەر لە ڕوو نایچمە ناوێەوە دڵی بشوا و ناوسکی بشوا و نازم ناوسک چی پەیوەندی بە هیزر و بیری مرۆڤەوە هەیە گیان دوای نەڵی وەکو خۆت ئەزان من هیچ نازانم تۆ ئێستا قسە لەگەڵ ناکەیت بەڵگەی خۆ دەخیتە ڕوو زۆر باشە زۆر سپاس چاو ماچەکە جوبرەیلیەت براقێک لەگەڵ خۆی هێنێ بۆ محەممەد و لە مەکەوە لە مزگەوتی حرامەوە بۆ مزگەوتی قودس محەممەدە گوێزێتەوە محەممەدە با بۆ ئەوێ لەوێ ئەڵێ قوڵفێک هەبووە تەنها بۆ پێغەمەران هەبووە کە براقەکانیانی پێوە ببەسن محەممەد براقەکەی بەسێتەوە نازانم براقەکە لەوانەیە ئەوش مخەیر بێ براقەکە مخەیر بێ توانای ڕاکردنی هەبێ یا ئەمە بەڕاستی خۆی پرسیارێک ئەڵێ محەممەد ئەیتر جوبرەیل دوو پەرداخ بۆ محەممەد دەهێنێ و دوو پەرداخێک واین پەرداخێکی شیر پەرداخێک شەراب پەرداخێک شیر محەممەد شیرەکە هەڵەبژێرێ جوبرەیل ئەڵێ ناجح بووی لەو بڕیارەیە لەو هەڵبژاردنەیە کە هەڵبژارد دەستە خۆش بێ ئەگەر بێت و شەرابەکە هەڵبژاردایە ئەوە قەومەکە و شەراب خۆر دەرەچوو جا باشە ئێمە چی تاوانێکی ئەمەی تایە کە ئەگەر محەممەد شەرابەکەی هەڵبژاردایە ینی محەممەد ئەوەیەک وەلحەس یەت محەممەد پێشنوێژی بۆ پێغەمەرانەکە لە قودس پێشنوێژی دیارە بێ پێشنوێژی بۆ 124,000 پێغەمەر کرد بێت ئەمە هەرچەند باسی نەکراوە باسیەوە نەکراوە نوێژی بۆ چەند پێغەمەر کردووە بەڵام ئەڵێن نوێژی بۆ هەموو پێغەمەرەکان کرد هەموو پێغەمەرەکانیش لە دینی ئیسلامە هاتووە 124,000 پێغەمەرە ئەڵێ کاتێککە نوێژەکەن و ئیتر لەگەڵ جوبرەیلە بەڕێیەکەون بۆ بەز ببنەوە ئەمەیان تا ئێرە ئیسرایە ئەمەیان معراجە معراج هەرچەند لە قورئانە نەهاتووە بەڵام لە حەدیسەکانە هاتووە باسی معراجمان بۆکە جوبرەیل محەممەد هەڵەگرێت و لەگەڵ محەممەدا ڕۆن وەکو وتمان محەممەد بە براقێکەوە ڕوات ئەگەنە تەبەقیەکە لە دەرگایە جوبرەیل لە دەرگایە تاق کێیە جوبرەیل کێو لەگەڵە محەممەد بانکراوە بەڵێ دەرگاکەنەوە واتە لێرەش ئەم مەلایکەتانە نەیان زانیوە کە جوبرەیل ئەگەڕێتەوە محەممەدی لەگەڵایە لە قاتی یەکەم کاتێککە دەرگاکەنەوە پیاوێک دانیشتووە جوبرەیل بە محەممەد ئەڵێ سەلامی لێ بکە ئەوە باوکتە واتە ئادەمە ئەویش پێڵێ سەلام لە یەکتریەکەن من نامەوێت زۆر درێژی کەمەوە چونکە
بەڕاستی کاتمانەوە نەماوە لە دەرگای دووەم بە هەمان شێوە تاق چێە جوبرائیل هەر بە هەمان مانساب کێو لەگەڵە محەممەد ئایا بانکراوە بەڵێ ئەچێتە تەبقی دووەم ئیسای کوڕی مریەم و یەحیای کوڕی زەکەریای لەوێ سەلامیان لێەکە بەرزە بنەوە بۆ تەبقی سێیە تاق لە دەرگا درێ هەر بەم شێوەیە تا ئەچنە سەرەوە لەوێش یوسفی کوڕی یاقوبی لێیە سەلامی لێەکەن ئەچن بۆ تەبقی چوار لە تەبقی چواریش بە هەمان شێوە لە دەرگا ئادرێکێیە جبرەیلە کێو لەگەڵە محەممەد بانکراوە بەڵێ ئاچێتە ژوورەوە لەوێشی دیسی لێ ئەچن بۆ تەبقی پێنجەم لە تەبقی پێنجەمیش بە هەمان شێوە تاق چێ جبرائیل محەممەد کێو لەگەڵە محەممەد فەرمووە نەژوورەوە لەوێش هارونی لێ ئەچنە تەبقی شەش لە تەبقی شەشیش بە هەمان شێوە لەوێ موسای لێ سەلامیش لەوەکە ئاچێتە تەبقی حەوت لە تەبقی حەوت ئیبراهیمی لێیە جا لێرە لەم تەبقی حەوتە بینایەک هەیە پێڵەن بەیتی مەعمور ئەڵێ ئەم بینایە ئەگەر بکەوێتە خوارەوە ئەکەوێ بەسەر کەعبەیە باشە ئەمە تەبقی حەوتە ئەگەر بخەوێتە خوارەوە بۆ نمونە لە تەبقی شەشە گیرسێتەوە لە تەبقی پێنجە گیرسێتەوە لە تەبقی چوارە گیرسێتەوە وەالحاصڵ ئەڵێ کە کەوتە خوارەوە ئەیا بەسەر کەعبەیە بەزە بێتەوە تاچێتە سدەت المونتەها لێرەوە ئیتر هیچ پێغەمەرێکی کە تەنانەت جوبرەئیلیش نەچۆتە ئەم جێگایە محەممەد دەچێتە ئەوێ لەوێ خوای لێیە و قسەی لەگەڵاک قسەکە چییە؟ ئەڵێ بە محەممەد ئەڵێ بڕۆن 50 نوێژ بکەن لە ڕۆژێکە یعنی لە 24 ساعتە 50 نوێژ بکەن محەممەد ئیتر هیچ شتێک ناڵێ ئەگەڕێتەوە بەسەر ئیبراهیم ئاگەڕێتەوە ئیبراهیم قسەی لەگەڵا ناکە لە تەبقی شەش موسایگرێ موسا ئەڵێ وەرە محەممەد چیتان کرد ئەڵێ پێی وتی بڕۆن 50 نوێژ بکەن وتی من ئەیان ناسم 50 نوێژ ناکەن بگەڕێرەوە بۆ لای خوا کەمی کاتەوە چونکە بەڕاستی قەومەکەی تۆ ناتوانێ 50 نوێژ بکە ئەڵێ محەممەد دەگەڕێتەوە من زۆر کورتێکەکەمەوە لە جێگایەکە هاتووە 5 بۆ یشکێنێ لە جێگایەک هاتووە من دەدە بۆ یشکێنم باشە دەدە بۆ یشکێنێ دەی بۆ یشکێنێ ئەڵێ باشە بڕۆن 40 نوێژ بکەن ئەگەڕێتەوە بە هەمان شێوە موسای گرێت ئەڵێ زۆرە و قەومەکە نایکا بگەڕێرەوە هەتا یعنی ئەیجێڕێتەوە هەتا پێیەکا بە 5 ئەبێت چەند جار ڕۆیشت بێت دیارە دەجارە نازانم 5 جارە وەالحاصڵ هەموو جارێک گەڕانوێتەوە هەتای کاتە 5 ئەڵێ بەڵام خێری 50 نوێژەکەی هەیە باشە ئێستا پرسیارەکانی لێ یەکەم ئێستا پرسیارەکانی لێکم هەردوو چاوە باشە ئەمە ئیتر لێرە ئەم بەزمە تەواوە بێ و محەممەد ئەگەڕێتەوە بۆ باشە پرسیارەکانی من ئەمەیە ئەو شیشەی کە پێغەمەران براقیان پێوە بەس لەکوێ ئەو بینایە لە کاتی عەبدولمەلیکی کوڕی مەروانە دروست کراوە یعنی 150 ساڵ دوایەوە یعنی شتێک نییە بە ناوی بەیتی مقەدەس مەسجدی ئەقسا ببوورە بە ناوی مەسجدی ئەقسا محەممەد کە هاتەوە نەیبینی زەوی خڕە محەممەد کە هاتەوە بۆ بە براقەکەیەوە دوو فڕی سەر مەکە و مەدینەی لێ نەیە هەتا خەڵک بیبینێت کە محەممەد بەڵێ ئەوەی لە ئەوەی کە محەممەدەی کات لە عەقڵی بەشەریەتان نیە تۆ ناتوانانی بڵێ نازانم ئەگەر تۆ پێ وابێ خەوی بینیوە خەو نییە چونکە ئاڵێن بە جەستەش ڕۆیشتووە ئەو تەبقی ئاسمان لەکوێ تەبقی ئاسمان لەکوێ ئەکرێ چۆن ئەتوانی ڕوونی کەیتەوە دەرگای هەیە دەرگا ئاسمانەکان دەرگایان هەیە تا تەق لێی بعد دەرگا هەیە باشە ئەم هەموو سەفەرە ئەم هەموو ڕێگەیە ڕۆیشتووە جا کاک ماکوانەیەک شتی خۆشی بۆ بجێرمەوە با هەر زۆر وشکیش نەبینێک جار سوحبەتێکشی تێکەین هەرچەند شتەکە جدیە بەڵام هەر خۆشە دایمە جارجار تۆزێ ئەوەشی تێکەی ڕۆژە گوێم لە بەرنمەیەک بەرنمەیەکی بەریتانی بوو قسەیان لەگەڵ عالمێکە کرد لە دواییە کابرا هەر لێی پرسی وەکو شتێک وەکو بۆ پێکەنین لێی پرسی وتی ڕاو چییە بەرامبەر بە عیسا کە برابێتە سەرەوە بۆ لای خوا و لەوێ بێت ئەویش هەر زۆر بە سادەی وەڵامیایەوە وتی ئەگەر عیسا بە خێرایی تشک ڕۆیشت بێتایسە لە سا هەشتی مەجارەکەی خۆمانی نەبڕیوە عیسا یعنی وتی عیسا ئەگەر بە خێرایی تشک ڕۆیشت بێت لەو کاتەوەی کە بەرز کراوەتەوە هەتا ئێستا لە سا هەشتی مەجارەکەی خۆمانی نەبڕی
ئەمە ئێمەکە باسێکت ئەمە ئێمەکە باسێکن محەممەدە کە لە شەوێکا کوریاڵەن سەعادە کوراڵەن جێگەکەی گەرم بووە کاتوەتەوە باشە جاگوێ بگرە بۆ بە براقەکەی وە محەممەد بۆ بە براقەکەیەوە دوو فڕی سەر مەکە و مەدینەی لێنەیە بۆ نەی قریشکان بۆ نمونە خەڵک ئاگادارکاتەوە یعنی ئەم وەکو پێشتر پێم وتی معجیزە ئەبێ بۆی دابنرێ کە ئەم معجیزەیەکە ئەمە هەر ناچێتە قاڵبی معجیزەوە ئەبواە بە خەڵکی بوو تایە بۆ نمونە کاکە کاتێکە ئاگاداری نەکردنەوە ئاگایان لێو بێ بۆ دوایی باسی کرد هەتا هەلاڵێ ئەڵێن نەیڵی محەممەد نەیڵی خەڵک بەشێت تەزانێ خەڵک بەشێت تەزانێ معجیزە بۆ ئەوەیە کە خەڵکی پێ مسلمان بکرێت بەڵام لەم معجیزەیە نە خەڵکی مسلمان کرد محەممەد کۆمەڵە مسلمان وازیان لە محەممەد هێنا لەبەرەوەی ئەم معجیزەی محەممەدیان پێڕاست نەبوو ئەم معجیزەی محەممەدیان پێڕاست نەبوو تەنانەت باشە لێرە 124,000 کەس ئایا بینابوو نوێژیان تیا کرد ئەو شیشە ئەبێ ئەو پێغەمەرانەش بوراقیان پێبوو بێ ئەی کە ڕۆیشتن پێغەمەرەکانی کە لەکوێ بوون بۆ هەر تەنها ناوی ئەم 4-5 پێغەمەرە هاتووە لەبەر دەرگاکان ئاوەستاون ئەوانی کە لەکوێ بوون بۆ نمونە تەبەقی ئاسمان یانی چی یعنی مادەیە ئەم تەبەقانە مادەیە خۆ ناکرێ بڵێن ئەستێرەکانن یا هەنە جار مسلمانان ئەڵێن ناباسی تەبەقەی هەواکە ئەم حەوت تەبەقەی ئاسمانە هەنە مسلمان واڵێن باوەڕ بکە ئەڵێن باسی تەبەقەی هەواکە کەچی بیری چووە کاکە لە هەر تەبەقێک یەک دوو پێغەمەرەی دانیشتووە یخۆ لە ناو تەبەقی هەواکە کە خەڵک لە هەوا چێدە دەرەوە بۆم پێغەمەرانیان نەبین یا ئەمە هەر ناکرێ ئەمان هەر نابێ تەبەقی ئاسمانەکانە بێ زۆر لەوە بەرزتر بێ و زۆر لەوە دوورتر بێ کە ئێمە قسەی لەسەرەکەین جا چاو ماچەکەم وابزانم من تەنها چارێکێکم پێچوو لە باسکردنی ئەم معجیزەیە نازانم وەکو پێم وتی معجیزا بێ پێش وەخت خەڵک ئاگادار کەیتەوە چونکە تۆ معجیزایان بۆەکەی معجیزا بێ بەروبوومی هەبێ کە خەڵکێکی کافر مسلمانکەی لە کاتێکە کۆمەڵە مسلمان وازیان لە محەممەد هێنا لەسەر ئەم معجیزەیە کە پێیان ڕاست نەبوو کە محەممەد ئەم معجیزەی کردبێت تەیدم کردی وتم کاکیان تەواوە یعنی هیچ کەس کافر بوون جار دووبارەت کردو کە محەممەد بۆ فەڕێکی دێنەوە بەسەر مەکە مەدینە چاو ماچەکەم ئەوە من لێبوومەوە و کاتەکەی تر بۆ خۆ دانیشە چەند قسەکەی من گوێم گرتو یەکەمیان بنسبەتی ئیسرا و معراجەوە بۆی جەنابیشتووە و خەڵکە بەڕێزت بزانێ وحدە سەڵات وەسەلام عەلا مردانێ ئێمە لە سەرەتای باسەکە کردمانەوە وتمان پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام معجیزەیەک بووە معجیزەیەکیان بۆ ثەباتی دڵی کافران دیشیان بۆ ئیسباتی بکەلای خۆی تەعالەوە هاتووە بۆ ئیسباتی دڵی مومنانە ئەوی تریشیان ئیعجازە کە بەردەوامی لەگەڵیان دێتەوە لە قورئانە کە قورئانەکەی لە بەردەستی ئێمە ماوەتەوە بنسبة إسراء والمعراج وأخوان متعدد القرآن إيمانية إنسان كيش أو يتبراس لسن معجزي في غنبران عليه الصلاة والسلام في رواية بقواها وخدسة وخلق قدسة وإيماني نبي صدى سفير كاك أخوانا ناسير مش كان بمادي بيديك منيش بوخوم أجل بمادي بيد الأخوة بالتأكيد نأجم بأخوة من أبيت إبننا وأم كونا مهول أنا وأم كونا كولا وخوتي وليش خالق أم كونية أبيت أوشو من بناسير مادي بيديك كوادا همو فايدة سبكان لا بس حتى أتون سقراط وهمو فايدة سبكان بس إخوان كردوا بس إخوان كردوا كلمات أخواني اعتمادي ولا بحس إخوان بين بعض شو كده تجارب طبعا بارحة يا موضوع بس كان كثير بدي بعض طلاب لو كنا راح نحكي آزار وأشجاع یەک تۆزەگەردەم و دوور خەیتەوە کاک ماکوان چونکە سەوتەکە بەباشی ناگا هیوادارم بەباشی دەنگەکە و بگاتە خەڵکی لە لای منیشەوە خەت زۆر مەزبوطە لە لای من هیچ کەسێک یعنی هیچ مشکلێکی نییە خەڵک لای من مەزبوطە و ناچێتم زۆر باشە هەنێ جار کە نزیکە بیتەوە لە تەلەفۆنەکە پێم وایە ئەو سەوتە وای لێ زۆر سپاس دەستە خۆش بێ تشريف بابو إسلام على أشغال الصلاة الثانية خذ نفسي وخذ أكاديمية هذه شاطولية كما مشي ذيك الريق أو ده شاطولي بس في أوقات كثير وطبعا خروج كبر وأسمان كذلك في غنبري خو عليه الصلاة والسلام في أرواد أسمان خذ بس كثير ما أدي لك على تعلم ياكم بالنسبة به وكنتم بس ما كمان كده ما هندي كانوا صينيا كانوا قاني تريش ومضي بلغيان محمد
إثباتي كومل معجزة في أمر الناس عليه الصلاة والسلام لبيت أمشت عليه قابل بني كاتك في غنبري خو عليه الصلاة والسلام كيف كبر بو إسلام معبر بيجايا أشيت كعب لكعبو بقول إن أشيت بو يوتي أقصى بوي كأظن عبد الملك بن مروان دروسي كدوا مرات يعني مروان تازيك يوتي أقصى لسلمي حضرتي آدم ودروس كلاوة وسليمان سلامي خوي ليبي من أخي تاصل كردوتوا براس سلمي في أخي نازارة كتكيفي بردوت عليه جويني أو بوا ومزقوت كان ما وديوارة كان هو أو شيء عايش براقي في صوتك باش نییە کاک ماکوان خەتەکە و دیارە خەتەکە و خراپە صوت لا هیچ کەسێک بۆی نەنووسیوم 1500 کەس لەگەڵ مایە ئێستا یەک کەس نەینووسیوم دەنگت خراپە هەموو ئەڵێ دەنگت هەیە دەنگت باشە بەس جارجار ئاوا لە 2-3 سانیایە دەنگەکە خراپە بێ شتێک ناکەم کەسی من لە دوورەوە وەستاوم خۆمەکەم و تەلەفۆنەکە کراوەتەوە پێم مەبڕە بۆی ئیسفادە بکەمەوە لە کاتێکە زۆر باشە لە پاشاندا پێغەمبەری نازدار بە جێگایەک بۆ قوڵفەی کە باسێکە کە پێ قوڵفی وەراق یعنی قوڵفی مەترکە جێگایەک ئەگرین لەو جێگایە کە لەوێ ئەوان بەمان شێوە بە هەیکەلی ئەزان بۆ من ئەمانە مەطلب نییە ئەمانە هەمووی باسمان کرد لەڕووی عەقلیەوە بە دووش ئیسفاتی ئەتوانین ئەبێت ئیسفاتێکمان پێ بێت وەکو کاک فاتح خۆی باسی کرد ئایا ئەمە ڕوویاوە لە ڕووی عەقلیەوە عەقڵ ئەیگرێ یا نایگرێ ئێمە لە سەرەتاوە کاک فاتح عەیەنینەوە کە خۆی باسی کاک فاتح ئەگەر بیرتان بێ وتی دڵی محەممەدیان دەرهێناوە لە تاسێک شۆردویانە نەک دڵی دەرهێناوە سینەیان بۆ شۆرد لە تاسێکی ئاڵتونیە سینەی محەممەدیان پاک کردەوە وەڵی دەمت خۆش بێ ئیشێکی زۆر باش ئەم سیستمەی کە ئێمە هەناستی بکەین لە ئێستایە و ئەوس بەرزبوونەوە نابێت ئەم محەممەدە چ پێویستی بۆ بڵستنیان بۆی توانێ بێنە دیارە ئەو سیستمەی کە ئێمە هەناستی بکەین لەسەر ئەم زەویدا ئەو سیستمە نییە کە محەممەد پێڕوویاوە ئەمە جارێ بەڵگەی دووەم لە حەدیثێک هاتووە بۆی دوای ڕەخنە بدێ نەگرنەوە بڵێت ماکوان حەدیثی ضعیف بێنێت بەڵێ حەدیثەکە بە ضعیفی هاتووە حاکمی نیسابۆریایە حەدیثەکە ضعیفە يعني باسي دي وكل هيك كسرت حديث اصلي نيه بس قبولي ده والله ما استدلالي بيقول يشتغل مع باس بس شاوه يعني ما اخوه عليه الصلاه والسلام فاهمين يا ما كاتب كلقل جبريل ببوراق روشتين باسمان روشتين اسمان اشتكم مني وكو بحري صوت الله هو عشان ده بجبريل مد ام بحر الصوت زجلي الله هوايه محمد اجل بيت ام بحر انا الزبيب کاک ماکوان قسە بکە من گوێم لێتە هەرچەند لە لای لایڤەکە ڕۆم جگەرەیەکە کێشم بەڵام زۆر دڵنیا بکە ئاگام لێتە باشە حديثك وكو عازم كذا حديثك ضعيفة هاتوها طلب شيء أم حديثتنا مهم كاتب في غمري خواب جبريل فرمي أم بحر الصوزة شيء لأسمانا أيمن المؤمنين الله أقربيته أم بحر نبي زري أستين يستا يعني زريها من شيء يعني طرق ما فيه قبل شوية طبعا برزان يستا طبقي أوزون أشكرا بوا أقربيته أو طبقي أوزون نبي الكون في خلافة جلية نبي مستخدمي هذه كان زري أستين محمد أمين لكوزاني كأمشتا بمشي ويعني إثبات وجود أخو محمد هذا التواصل صار إستاذ باسك لي هم يصدق المزرعة وتعيش صديق رابط المزرعة محمد عليه الصلاة والسلام يمكن بس طبقي وصلني طبقي أظن جنسية لبني الصورة لشوي بحراية ما بلقيك إستاذ شغل موجود بايكس جريم ما كان يعني سكين تناوح بسكا أصلي أي بلامس ضعيف وضعيف في شان كذوب هذا كتير مكذوبي ما يصدقون كيف يقولون هناك وجودي ده عشان هناك وتعريفين كاتك في غنبري خو عليه الصلاة والسلام الروح الأول قاعدوا داخل شيء وينه لقلب داخل الشرابة كان جوب قاعد فات احنا دورو شغالين شيء شو بيك بعثمان لا قبلته باشا كاتك في غنبري خو عليه الصلاة والسلام شيء وينه لقلب وشرابك في طاقة كهرباء جبريل في الله محمد في طاقة هذه في طاقة يعني إسلامي بطواوتها البجار شيء أصل بداية ولكيش تكي تكلونا به چونك أم شديرة يكسر شاويه كقواني حيوانك هي تاني إخواته وزوج بديشية بلان الشعاب بأصل تكيه الكيسة چونك
اصلي شرابك خمرين راوة بوغن كراو واي او انجا كراو اصلي خوي حاطط انجا كراو امتي محمد في طبيعتي باك يعني كطبيعي باك يعني مو شتيكي اسلامتي شتيكي تايبتي خوي هي ومدلولاتي تايبتي خوي في غمري نازل عليه الصلاه والسلام في طبيعتي باك يعني ما هو يجرون به فالتالي كيفاش طبعا جابر عبد الملك بن مروان ما هو يا محمد لك وشيني يوزي خبرات محمد القرآن أفرمي يكبر الليل ويكبر النهار إثبات وجودي وربيتي سيدي أكا أول هيك كسي ما نقدر لو جي قايش أخوي متقبل أو يعني الدكتور ميكي بوي كاتب لي نقري كفاي قبل أفرمي أرز مانو فرش راخص بو منك هو كفر راخرا هنا بوي زميل شبيه كوربيان وخوي قبل باسي كدو القرآن بالتاريخ زميل كداخرا وبو مني إنسان داخرا وكتابة برامبر من بلان كباسي زميل أكيد باس بيسبي أكيدون الشيوخ كوربيا بس ويقولون القرآن وكان الجار أبرزان ويا كي خنا جورك هو عشان بالنسبة أول شيء كبير خو عليه الصلاة والسلام برز ليرا أمام مستقبل شو كإستاج واي أن الشاين نصلي كي توصلها لسرعة قوة هي إنسان تقدر توبه حد يستاهل وتلاوة ثانية ضروري بقوة المال باشا طبعا مسألة معجزة أكيد يبغوا إيماندار من عثمان بخواها ولكن صدق وقع الحمام كاتا قابض ومن وهكذا بقياس عقلي إما يكن يصوي يعني روش يعني شو يعني طبعا بخواها متعاد أو قياس أنانية أقول واحد يعني شو يعني كين وكاد يعني كين طبعا مو كاد نية أو إما ينام ما بعرف في مصيبة بقى كاتك يا غبي خو عليه الصلاة والسلام كان مو بشواي كفوي ثاني بروشاك فاتح ويخلق ديننا بلان بو اوي اساتي ايماني قد چونك بلغي معجزيه بو ايمي ايمان دار بو ايمي تزاني ايه محمد برواب ايمان اللي كان ما بينيوا يستقصداني ما كانوا ملايين وما كان قناعات عليه بيغمبري خو عليه الصلاه والسلام من برومان بيني او حديثك وتعيب يعني بس اللوجيك ممكن حديثي طابت مايا كإثبات وجودي أو أكاك في غمري بشوفه أصلا ويبقى تنبضم يستا لستدي إشتيكا نصرا وتوا في غمري خباك أشيبه أسمان كريت كاك يحتاج قبل العالم سيدي أبغى علمية قديما شاد يوم ليه تبغى كاتب في غمري خواك أقريت ولا أسمان موسى باسك من أباسك اللي بيا أبا درداء الله أي أبا من بركات لأسمان كومل أو رنجانه هي جديني لسرته يستا محمد دكويزاني أو رنجانه لأسمانه هي تسليه وجوديني يستا علمي مراكزي بحوثي ناسا وفضائي على الروسي يردوه ككومل الرنج لأسمانه لسد دويانينا محمد أقضي شوك أبدا الله في غنبركات ومضى الواني بني ومضى الرنج بني امر كان لسه تبيه وجودي عن نبوه اما اثبات وجودي في غمري اخواته ومعجزه كيف كي مقنعات ما اگر یک دقیقه بيتي یک دقیقه يسيمو والله يعني انا كمان برزان باسكا وسلام تايت وي بزنيك برزان او حديثيش كاسب كدو خرب ومن التوقعات بيكم بس الملك عليه الصلاه والسلام تشريفي بدو اسراء ومعراج وهو همتان بيبينا الملك عليه الصلاه والسلام هاتي توكل فتح يوم لم بوعد مش او اسراء ومعراج مش إسراء معراجك واحد تكلم بكرية صحيحة كيانية نبتة مثلا أو بقصنا إخنا جورك وكباستي ألوان عليك جنوسي دار مو برزانا دينك تجور وبوتان وبيني رمبو أي ملحدة كان يشبعون جربي ببوره هات مو دست خوش به فرمو بردوام ده بري بوي دوباره نکم و هیچ منو تو هر دفعه کم زور باشه هر بردوام ده بالا
كاك فتحي برز حرس كذي في غنبري خو عليه الصلاة والسلام كجوا أسمان لأسمان الرنج بني هات وتي أبو درداء في غنبري كل الرنج بني وبلغم تجورة كذا وكذا جناب الحديث كوا أفهمه ومباحث علمية ناسا وهمو مباحث يعني الدنيا استاتي أولا دوزي يعني زي ملايين جاكا سيد أسمان كان ولا بنجي دوزي وتطور كان الدنيا استجد أسمانات محمد ما يكون زاني ديار محمد كاتك معجزة إيجاد يكون بجي يلا بو إلما صديق إسراء ومعراج هذا لو كلمة بلقى السكان بلقى أخبار كان أخيرا الروح بقى وكيف بو إلما أشكرا بس نوش إيمو يعني بس في التاريخ بس إيمو ده أشتغل بقى كحواري بين خوف يا غنبري خواري يا غنبري خواري صلى الله عليه وسلم هاي كتو نقدر بس نجيش نتابع يا غنبري خواري مين نقدر نجيب والله باشی گوێم لێتە تەلەفۆنەکەم لە داوای شەحنەکە التحيات لله الصلوات والطيبات مباركات ومبارك به ولا شايستي توبي اخوان تعال تفهموني السلام عليك ايها النبي ورحمه الله وبركاته ايام الاتيات الاخرين وهمو مو بنشيد انتو اسمان ونشيد توحيد اخوان متعال ايام اشهد ان لا اله الا الله واشهد ان محمدا عبده ورسوله کەواتە ئەم معجزەیە بۆ خەڵک نەبووە بۆ بەس تەنها بۆ مسلمانان معجزەیە مسلمانان بۆ چونکە هەروەکو خۆشت فەرمووت کەشم کردی بۆی لەناو مسلمانانە ئیمانیان ثابت ببێ شەک لەناو مسلمانانە ئیمانیان ثابت نەبوو مرتد بۆ ئەوەی امتیاز لەناو پیسانە حتى پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا باسیشەکە بۆ حتى أبو بكر الله أبو بكر توبي غمبر كان هذا باسي إسرائيل باسي إسرائيل توبي غمبر باسي معراج ناجح تري دحين أبو بكر أبو محمد تشوف محقبة عاصم يعني صديق شنو ئەرێ ئاو هایی داینێم یەک دەقەت خوا کاک ماکوان بەڵام زانمە ماوەستی ئاوایش ناوەستی کێشەکەوەیە بەلەمەکە ئەرێ ئاوا هەڵۆ جێڕاو نییە خۆت ڕاستمەکەم هەڵۆ جێڕاو نییە ئاوە نا بە برادران ئەڵێم بە برادران لێرە زیاتر کرد لەسەر مەسەلەی ئیعجازی لەسەر مەسەلەی معجزەی ئیسرا و معراج هەرزم کردی بەحسی علمی بۆ ئامادەکردی لەسەری الله بۆ ئاشکرد بۆ ئێمە ئیماندارە خۆتە خوارەوە بۆ ئێمە ئاوی قەناعەتمان پێشی و بەلە خصوص چاوەڕی خۆمانە هەیە بەڵێ خەڵکێک لە مسڵمانان پێغەمبەری خۆیان بەدرۆست ئێمە قەناعەتە خەڵکێک نابیش مان لەبەر ئەوەی ئیلاقی هەیە بە ئیمانی پێمەوە لێرە ئەنجا سەری منە پرسیارێتی بەڵێ إجازة ما يشاء فاتح فەرموو هذا ولا محمد عليه الصلاة والسلام وجاء محمد وأنقذني أيديني شخصية حرب ناجي وستساني حرب تصيح وايا بەڵێ المعلقات السبعة يمكن كساني أو صلي معلقات السبعة أو كساني كان أو ندب هو المقضي على واسي كعبين معلق سەوتەکە خراپە کاک ماکوان تەلەفۆنەکەم باشە ئەوەی سەر شەحنم لێەوە نا لەسەر ئەو تەلەفۆنە نییە کە ئەوە جایە ئەو تەلەفۆنەی کە ئێستا تۆ قسەی تیاکەی تا ئێسەش لە ساڵ هەفتای تایە محمد مشي قصوى على النايم ويعمل ريب الأغيو من أمر كان لجناب ذنبه أما أغيش ودي محمد مشي قصوى على مني لا على بقى قصوى قصوى ما بيستوى قصوى قالوا أجستير به مسكينة معنية طبعا سوق قصوى هنا ولا القرآن اللي تبعن قصوى طبعا يعني رقص يعني
بتناو إما عجيب حجاب ما نبتوه طبعا حجاب ما نبتوه زمان عربي قورآن پڕە لە زمانەکانی کە هەردوو چاوەکە خۆ ئەگەر بتەوێت زمانەکانی کە بێن هەرچەند ئەڵێ قورئانمان بە زمانێکی عەرەبی سادە هێناوە بەڵام پڕە لە زمانەکانی کە هذا نقصانيان كل وزيان زمان زماني عربي نیه هو فصيحة وزيان طبعا صوتك بالقاعدة صوتك بالقاعدة أو كساني كمعلق سبعيا عن ولا أو كتزانا ما تريد بلاغة ولوي جوان كاتبة بكيكايرو قاسدة جوانا أبيني وهي هضوات في بكعبة بعدين من أطلق يبوي لبوتا يا بشكا كان يبوي بكارين ناوي أو صاعدة صوت صاعدة اللي بدأ جولتين بلاغ كان عرب يعني أقصد ريشي يعني ريشي عربيني خط يجري ولك يبقى جناب ضمي أو يعني وريشي هو أي جولتين ما تقولي صاعدة وتكتب وتي أقصد زور فينا بتشين فينا أنا طبعا فيش تكتب بعض المكان ماشي فيها مركاتي من المكتب بعد فيش تكتب بعد ثلاثة کاک ماکوان هەردوو چاوەکەم تۆ چیرۆک بۆ منە ژێڕیتەوە ئاتەوێ پرسیاری چیرۆک لە من بکەی من چی شتێکم لە گیرفانی خۆمەوە وت یەک شتم پێ بڵێ ئەم شتە لە گیرفانی خۆتەوە وت فەرموو بەردەوام بە كان هنا مولاي محمد يغم بيطبع قوس يكون الصاعدين نقطة ثانية نقطة يستفيق على أرقام وفي دانشة ما بيسان دانشتو جاري كده في غنبري إخوة عليه الصلاة والسلام عن جد وميكون ريش أو دي قوس ثانية قبلها قوس ثانية عليه الصلاة والسلام جاري كده في غنبري إخوة أربع عن جد ويتبرد يحتابنا وفي دانشة نزل بلى معروفة كيف هذا يا محمد كيف هذا يا قصورة العرب إن هذا لشيء عجاب تقيمني وتعبدني أنا رجل كبار في سن أبيك وجدك ليش يا أبو كم بقول لي بردوام بە بەردەوام بە بەباشی تێگەم بەردەوام بە أمام معجزتك أمام أنت أبنائي عربي ثاني فصيح شلون إثبات القرآن كذب هەزاریی هەردوو چاوەکەم شت زۆر وتراوە بۆ نمونە وەکو پێم وتی هەزارەها شت وتراوە کە کابرایەک هات بۆ لای محەممەد و وتی ئەمە لە شعر ناچێ و ئەمە هین نییە و ئەم بابەتانە زۆرە ئەم بابەتانە بابەتی ئیسلامیە بەڕاستی زۆر جار وتراوە و بەڵگە بۆ ئێمە کات ئێمە قساکەین قسە لەسەر چیەکەین قسە لەسەر حەدیث و قورئانەکەین ئەمانە ئەو ئاەتە لەکوێیە زەحمەت نەبێ وتی لە قورئان هاتووە ئەو ئاەتە کامەیە وتم ناوی سوورەت و ئاەتەکەم پێ بڵێ چاو ماچەکەم من شتی وەهام نەبیستووە آخر منیش بۆیە داوای ئاەتەکە و داوای سوورەتەکە و ئاەتەکە لێ یەکەم تەنها مەبەستمەوە بوو هەر ناوی سوورەتەکە و ئاەتەکەم پێ بڵێ زۆر سپاسەکەم سوورەتی چی؟
ماوی بەڵێ لەگەڵ ما ماوی ئازا ئاگام لێ هیچێکی کە پەیوەندی پێوەکە وتم بەس ناوی سوورەتەکە و ئاەتەکەم پێ بڵێ بەڕاستی نەهاتەو کاتە ئاەتی پێنجم گوێ لێ بوو بەس سوورەتەکەم گوێ لێ نەبوو سوورەتی سات ئاەتی پێنج دەست خۆش زۆر سپاس واتە لە تەفسیری ئەو ئاەتەیە باسی ئەوی نەکراوە کاک ماکوان کێشەیەک هەیە کاک ماکوان کێشەی تەلەفۆنەکە هەیە بەڕاستی تەلەفۆنەکە ئەوەیە تەلەفۆنەکە بەباشی ئەوە نییە بەباشی دەنگەکە ناگە هازای چی باوەڕ بکە وشەیەک تەگا شەش وشە ناگە زۆر چاکچینە ناوی دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو چاوپێکەوتنەی کە کردمان ئەو دیبەیتەی کە کردمان بە هیوام برادرانی سفادیان لێ کردبێتین وازانم کات زۆر درەنگە و مناڵەکانی منیش خەوتون بەڕاستی تر نامەوێت لەوە زیاتر بێزاریان کەم و وازانم نزیکەی 2 ساعت و نیوە من و تۆ لایڤین و ئەگەر بفەرمووی زۆر بە خۆشحاڵیەوە من و تۆ دیبەیتی کەمانە بێ و لەسەر بابەتی کە قساکەین بە هیوام شتێکمان گەیان بێ بە خەڵکی بە هیوام شتێکمان ڕوون کردبێتەوە بۆ خەڵکی و لە بابەتی داهاتووشا زۆر بە خۆشحاڵیەوە من و تۆ بەردەوامە بین ئەگەر تۆ بفەرمووی منیش زۆر بە خۆشحاڵیەوە وەرەگرم لە خزمەتە سەوتەکە و زۆر خراپە کاک ماکوانە جینان لەگەڵشتا ئەمامەوە مشکلە نییە مناڵەکان تازە ئیمڕۆ هەر بەڕاستی ئیمڕۆ ئەوەم کردن بەڵام بەڕاستی سەوتەکە خراپە نازانم برادرانی خۆ هیچ پێڵێن باوەڕکە لێرەوە سەوتەکە باش نییە تا وشەیەکەگا 4 وشە بڕێ بیڵێرەوە بۆچی ئەبوو جەهل ناونراوە بە ئەبوو جەهل ئەوە پرسیارەکەتە ها زۆر باشە بۆ ئەبوو بەکر ناونراوە ئەبوو بەکری سدیق ئەوە لە لای تۆ وایە بۆ موسەیلەمەی کەزاب ناونراوە موسەیلەمەی درۆزن ئەوە توای مسلمانی واڵەیە جینا لە ڕاستیە شتەکەەوە نییە ئەگەر بچیت بۆ نمونە لەسەر موسەیلەمە بخوێنیتەوە موسەیلەمە کەسێکی زیرەک بووە خەڵک گوێی لێگرتووە خەڵکی لەگەڵا بووە خەڵکێکی زۆر باوەڕیان پێی بووە خەڵکێکی زۆر ئەوە تەنانەت جمهورێکی زۆریشیە بوو بەس تەنها شمشێری نەبوو بەڵێ ئەبوو جەهلیش ئەگەر ئەبوو جەهل بە هینی ئێوە ئەبوو جەهل بێ خۆی لە ڕاستیە ئەزانی ناوەکەی ناویان ناوەچی ناویان ناوە ئەبوو حەکەم بە کەم تەمەنترین چووە ناو پیرانی قوڕەیشەوە یعنی قبول کرا بە پیرانی قوڕەیش کە کەم تەمەنترین مرۆڤ بوو تەنها لەبەر زیرەکی و عاقڵی زۆر باشە ئەرێ سەوتی منیش وەهایە لە لای تۆ لە دیارە خەتەکەی تۆیە زۆر دڵنیا بوو
هەر بەڕاستی دەنگ باش نییە هیوادارم خۆشی دوایی سیر بکەیت چونکە برادرانیش لێرە ئەرێ دەنگی باشە نازانم دەنگی یا لە لای منەوە باش نییە یا لە لایەوە بە دەنگی بەباشیەت سەوتەکە زۆر باش بوو تازە وای لێ هات لا خزمەتە کاک ماکوانجان باوەڕ بکە یەک شت لێ تێناگەم شوێنێکە کراوەتە دەرەوە ماڵی وێران کراوە خەڵکی گەر کەسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو یا ئەو دینتەکەین یاخود ئەو بەسینەوە یا نەفی دقیقا ئاەتەکەیە ساڵەکە کەشفکا بۆ پێغەمبەر بەڵام پێش بووی ئاەتەکە گوێ لە ئەبوگرن نەسلیەیە کە ئێڕانیانی نازارم میدوا ئەڵێ چی يقول أبو جهل احفظوا أصواتكم كي لا يسمعوا كي لا يسمعوا رب المحمد
کاک ماکوان بە قوربانی چاوم تۆ نەشرا خوێنیتەوە نەک پرسیان لە من بکەیت تۆ باشە من چیرۆکی پێغەمبەرانم هەمووی باس کردووە نازانم تۆ ئاگاداری یاننا ئەمەیان لە مەکە باسی کردووە یا لە مەدینە باسی کردووە یا لە هەر جێگایەک باسی کردووە ئێمە ئەزانین بێسەرەوبەرەی قورئان چۆنە سوورەتەکە مەکیە ئاەتی مەدەنی تایە باوەڕ بەمە هەیە سوورەتی مەدەنیە ئاەتی مەکی تایە ئەمە ناکاتە ئەوەی باسی معجیزە بکەی ئەمە معجیزەی قورئانە ئەمە بێسەرەوبەرەی قورئانە بەڕاستی شەلم کوێرم ناپارێزم دانراوە تەنانەت هەر سوورەتەکانیش ناڕێکی سوورەتدانانی سوورەتەکانیش لە قورئانە زۆر بە ڕوونی دیارە بۆیە نا ئەمانە معجیزە نییە ئێمە ئەزانین تۆ هەر ئەڵێ ئەبوو جەهل ئەی بۆ پێڵێن ئەبوو حەکەم ئەی بۆ پێیان ناویان نا ئەبوو حەکەم دڵنیابە ئەبوو حەکەم ئەگەر باوەڕی بە پێغەمبەرایەتی محەممەد و باوەڕی بە قورئانەکەی هەبوایە کە قسەی خوایە زۆر دڵنیابە لەوە زۆر لەوە دڵنیابە کە باوەڕی هێنا بەڵام ئەمانەی کە باسەکرێ ئیتر تۆ بتێونەتەوێ مێژووی پێش ئیسلام هەمووی لە ناو براوە مێژووی ئەم کەسانە هەمووی لە ناو براوە ئەو کتێبانەی کە باسی ئەم کەسانەیە کا پێشتر هەمووی لە ناو براوە هەمووی ئیسلام لە ناوی برد تۆ ئەمانە ڕاستیەکن کە حاشا هەڵنەگرن دوای ئەوە ئیسلام هات خۆی نووسێتەوە طبعاً ڕقی لە کێیە ڕقی لە ئەبوو حەکەمە یەت ناوێنێ ئەبوو جەهل و کۆمەڵێشتیشی بۆ دروستەکە و ئەشڵێ بۆ نمونە بڕوای بە محەممەد هەبووە یا بڕوای بە قورئان هەبووە یا بڕوای بەوە بووە ئەمانە ناکاتە قاڵبی باوەڕ ئەگەر ئەبوو جەهل سەریکە ئەگەر ئەبوو جەهلیش بمایە لە فەتحی مەکەیە دڵنیا بە وەکو ئەبوو سفیانەویش مسلمانە بوو مسلمانبوونی ئەبوو سفیان لەسەر بنەمای باوەڕ نەبوو مسلمانبوونی مەکیەکان لەسەر بنەمای باوەڕ نەبوو لەسەر بنەمای ترس بوو لەسەر بنەمای ئەوە بوو کە ئەگەر بێت و باوەڕیان بە محەممەد باشە بۆ نمونە سوورەتی کافرون الله قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم لكم دينكم ولي دين أي شي لها ولا فتح مكايات شي لها بو أم سورة دوري نما باشا بو نهاتوا بلا دي مشكلة نية بتبرستن بو خدام بتبرستن بۆ نهاتەوە بۆ نمونە بە جوولەکە و مەسیحی بۆ پێی نەوتن فەرمو دینی خۆتانە پەرستن دینی خۆتان پەرستن یا یەت ئەیا بەسەر ئەمە تو ئەگەر باسێمانە بکەی من ئەزانم بێسەرەوبەرەی قورئان چۆنە من ئەزانم قورئان چۆن کۆکراوەتەوە من ئەزانم قورئان چی لێکراوە یعنی شەلم کوێرم ناپارێزم تەنانەت تۆ لەوانەیە باوەڕ بە من نەبێ بەڵام باوەڕ و قەناعەتێ هەبێ کۆمەڵێ ئاەت شەهید کراون شەهید ئەزانی چۆن یەک دقە با بۆ ڕوونکەمەوە لە حربی ڕەدەیە کۆمەڵێ موسڵمان کوژران کە ئەو کاتە قورئان لە سینەکان هەبوو جا ناڵێ لە مێشکا بوو هەروواڵێ ئەڵێ قورئان ئاەتەکانی قورئان لە سینەیە بوون کاتێک کەسەکان کوژران ئاەتەکەشی لەگەڵا کوژرە أنا في أوائل هالشيء كتير سوتين راوة لكن خلاص بدأني يعني في أول مسلمين كسر تاك تاك خوي مسلمين كسر يعني غير يبغوا خوي توابل هنية يا هو تاني بقى نا کتێبی من نییە هەردوو چاوەکەم ئەمە واقعەکە ڕاستەقینەیەکە کە تۆش ئەگەر بێت و خۆت لە ڕاستیەکە لا نەیەی زۆر بەڕوونی ئەمە زانیت کە بەڵێ کتێبەکانیان هەموویان سووتان ئەوەی کە هێشتیان ئەوتیان ئێمە قورئانمان هەیە حەدیسی 100 ساڵ دوای مردنی محەممەد نووسرایەوە لە فڵانی کوڕی فڵانەوە ئیتر جاری ئاڵێن ئەم حەدیسە ئەمە لە کەسێکەوە گێڕاوەتەوە درۆزن بۆ باوەڕی پێ ناکرێت ئەم حەدیسە مەرفوعە ئەم حەدیسە نازانم زەعیفە ئەم حەدیسە سەحیحە ئەم حەدیسە یعنی تۆ هاتووی ئەوە بۆ نمونە هەر لە باسی ئێمە باسی دوو معجیزەمان کرد لە زۆر سەرچاوا بۆ نمونە مفەسیرەکانی ئیسلام ئەڵێن بۆ نمونە مانگ شەق نەبوو مانگ شەق نەبووە و لە داهاتوە شەقە بێت
کۆمەڵێ مسلمان لە معجزەی ئیسرا و میعراجە وازیان لە محەممەد هێنا بەڵێ پرسیان لە هینەکەن وتی وەرە کاکە وتیان بە ئەبوبەکر وتیان وەرە بزانە ساحبەکە وەڵێ چی وتی ئەڵێ چی وتی ئەڵێ ئیمشەو چوون بۆ فەڵەستین وتی ئەگەر محەممەد وت بێ من باوەڕم پێ یعنی ئەم کابرایە کابراایەکی ئەشەدوو بووە نەک لە ڕووی ئێستا تۆ بۆ نمونە هەر چیەک لە قورئانە هاتبێت تۆ ناتوانانی ڕەدیکەیتەوە یەکسەر وەکو ئەبوبەکر وای ئەڵێ باوەڕم پێیەتی بەڵام بۆ کەسێکی وەکو من ناتوانم باوەڕی پێ بکەم کاک ماکوان بیڵێرەوە سەوتەکە زۆر خراپە بەڕاستی بەتەئکید لە فەتحی مەکە کاکە گوێ بگرە فەتحی مەکە سەیریکە با من یەک بەڵگە بەمێ تکایە یەک دەقە لە دەقەیەک زیاتر بوو حەقی قسە هەبێ لە فەتحی مەکەیە سەیریکە محەممەد 13 ساڵ لە ناو خۆیانە بە زمانی خۆیان بە کەلتوری خۆیان بە کەس و کاری خۆی لەگەڵیانە وتیەوە باوەڕیان پێ نەکرد لە مەدینە 8 ساڵیش لە مەدینە بە هەمان شێوە وتیەوە باوەڕیان پێ نەکرد بەڵام لە فەتحی مەکەیان لە یەک چەقەنا هەر هەموو مەکە موسڵمانە بێ تۆ ئەمە ناوەنەی چی تۆ ئەمە ناوەنەی باوەڕ یا ناوەنەی شەق نانە مەبەستم زۆرە کاتێک ئاڵێم شەق بەڕاستی مەبەستم زۆرە مەبەستم سوکایەتی نییە باوەڕیان پێ نەکرد تەنانەت ئەزانی چی تەنانەت بە محەممەد یان وتیان کاکە تۆ سوکایەتی بە خواکانی ئێمەکەی کاک ماکوان بەڕاستی دەنگەکە خراپە هیوادارم هەر لە لای من خراپێ لە لای برادرانیش وەها نەبێت چونکە بەڕاستی سەوت زۆر خراپە کەلیمەکان ناگاتە لای من باسی بکەم زانانی بۆ سەر باسەکە کەفاتی حتوانێت بۆ هیوادارم دەنگی منیش لە لای ئەوە نەبێت چونکە لە لای من ئەڵێ ئەکسلاند یعنی باشترینە سەوتم باشترینە لە خەتەکەم بەس دیارە لەوانەیە خەتەکەی تۆ باش نەبێ بەڕاستی چونکە ئەوە برادرانی شایەتن هیوادارم مسلمانان لێرەوە لە پەیجی دەنگەکانەوە ئاگایان لێبێ کە بەڕاستی سەوتەکە وشەکان ناگات قەیناکە خۆ مسلمانمان لەگەڵایە هەردوو چاوەکە مثل لە پەیجی دەنگەکانەوە مسلمانمان لەگەڵایە سەوتەکە هەموو کاتێک وها نییە جارجار ئەی بڕێ بەڕاستی تێناگەم کاڵێکی
هنا وحيكرينه في الإطلاق يا أبو حيري لقلابه لكن في شيء الله يجيب ربط كان طبعا وقلنا يعني هذا القرآن خصوصا في لا يخدم الله سبحانه وتعالى بدون دي ما يبرز عن ينزل من طوابق من ضمن كان فتح على يد من طوابق ما هي باشا هي باشا خاتم الثانية ودولام ذا من طوابق برضه لأنه دلائل الطوابق هيك مش كتير كان يكون إلى طوابق فحال نجح بالنسبة لأبو جهل يجاوب تدابط إلى جوري محمد الأسلام وجهل سنة بيغمبر أولا من فضل ما كثيرا وإجتماعنا مقابل يريد تبدأ القرآن لمحمد لقد وليد كريم بالله بعد أن تبقى نفس الولد يعني خوشة حلاوتي خلاص مشكلة أبو أيوه من ناس برواي في أنا في الشام يغمبرين أو أيوه الذي مخصوص كان تعصصه کاک ماکوان بە قوربانی چاوبم بابەتی ئێمە معجیزە بوو نەک دانیشین باسی ئەبوو جەهل و ئەوانە بکەین معجیزەیەکم بۆ باسکە بۆ نمونە باسی ئەو معجیزانە بکردایە کاڵێم محەممەدنان نەبوو بیخوا بەردێ خستە سەرچکی بەڵام لە قاپی خورما دەسەکا بە قاپی خورما 3000 کەس تێ خورما خوات بۆ نمونە ئەڵێ لە بینی پەنجەکانی محەممەدەوە ئاو هاتۆتە دەرەوە لە چی پێڵێن لە سڵحی حودەیبیە لە لای داری ڕەزوان لەوێ بێ ئاوە بن ئاویان لێ بڕێ ئاویان پێنامێنێ محەممەد ئاو لە بینی پەنجەکانیەوە دەسەکا بە ئاوە دەسەکا بە تۆزێک ئاوە ئەم ئاوە 1500 کەس زیاتر ئاوی لێ خواتەوە بە خۆیان و بە حوشتر و بەوانەوە باسی ئێمە باسی معجیزە بوو نەک دانیشی باسی شخصێ بکەیت باسی شخصێک ئەم شخصە باوەڕی بە قورئان و بە محەممەد هەبوو بەڵام نابوو بە مسلمان ئەمە بەڕاستی ئەمە لادانە لە بابەت بۆ نمونە باسی یەکێک لە معجیزەکانی بکە باسی ئەو بکە لە شەڕی ئوحودا بۆ نمونە محەممەد کاچێتە سەر شاخی ئوحود دەسەکا بە لەرزین ئەلەرزێ محەممەد داری پیا چێشەی وەستێنێ بەڵام هەر لە شاخی ئوحودا هەر لەم ئوحودەیە 7 کەسیان لێ کوژن لە مسلمانەکان کە خۆشەویستترین کەسی محەممەدە کوژرێ حەمزەیە تەنانەت جگەرەکەی دەرەێنن بە کاڵیەی خۆن دوودانی محەممەد خۆی ئەشکێنن یعنی تۆ باسی ئەمانە بکە من لە کارەبانیم بەڕاستی تۆ دانیشتووی باسەکە هێنایە سەر باسی ئەبوو جەهل کاکە باسی ئەمە باسی ئەبوو جەهل نییە باسی ئەمە باسی معجیزەیە چی پێڵێن ئەمەش خستە ژێر شەحن ناوەستی بە هەر حاڵ تۆزێ خواریشە ببورن بەڵام چار نییە بیار ئاوا بەڵێ فەرم ئەم ئاوەی کە باسی کاماکەی باسی ئەو ئاواکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نانی 1000 کەس بەدەخوێت 1000 کەس ئەم حەدیسە ڕیوایەت دەکات ئەڵێ دینیە بۆ یەکێک نەهات بڵێ محەممەد تۆ درۆن کابرای مسلمان چۆنەڵێ هەیسە تۆ ئەتوانی بڵێ ئەم ئاەتە ڕاست نییە آخر گوێ بگرە هەردوو چاوەکەم لە شەڕی ئەحزاب لە غەزای ئەحزاب خۆ ئەمەی کە محەممەد کردوێتی بۆ کافری نەکردووە بۆ یەک کافری نەکردووە ئەمەی کە فولە خواردنێکە کاکە محەممەد دەعوەت کراوە بۆ خواردنێک بە تاق و تەنها دەعوەت کراوە محەممەد فووەکە بەناو ئەم قاپە خواردنەیە کە بۆی دروست کراوە 3000 کەس تێری لێ خۆ هێشتا خواردنەکە لە خۆی زیاتر ماوەتەوە باوەڕ بکە ئێستا سەوتەکە باش بووە ئەجینا لەو کاتەیە نییە سەوتەکە زۆ خراپ بوو خۆ کاکە برادرم لەگەڵایە کاکە مسلمانم لەگەڵایە لە پەیجەکەی هەردوو چاوەکەم جارە من هەر بە لە تەوقی سەرم حەزم لە درۆن نییە
كلا ومش إعجاز كلا باشي كمان إعجازي قبل ما نجي يستعمل الإسلام اليوم ولا سري أرواح ظلمنا أو آياتك إخوة يقول لك يا فرمي أولم يرى الذين كفروا إن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الملك كل شيء حي أفلا يؤمنون وسيرنا كالكاتك أرض أرسلنا ثانية هذا هو سبب الله مبمو أي بو أما ألين شيء گوره هەر زۆر بە ئاسانی وەڵام تێمەوە کاکە ئەرز و ئاسمانەکان ئەڵێ بە یەکەوە نووسا بوون لە یەکمان جیا کردەوە کاکە ئەگەر زانستی بچیتە ناو تەمەنی یونیڤەرسەوە کاکە ئەڵێ 13.7 ملیارد ساڵ پێش ئێستا باشە تەمەنی زەوی 5,000 ساڵە کاکە لە چی جیا کردەوە زەوی لە یازانی وەکو چی وایە کاک ماکوان وەکوەوە وایە بڵێ یەک دەنگ لمم لە یەک بیابان جیا کردەوە دەنکێ لم لە بیابانێک جاکرێتەوە گیانەکەم نانا بەتەکید تۆوت ملحیدەکان چی ئەڵێن بۆ ئەم ئاەتە منوتم چاوەکە ماری سەجات تێمەوە بەڵێ لەگەڵ ئەبوو مەجموعەی سەحابە ڕدانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەڵێ لە قیامەتە قڕنەوە ئەفەرمێ هەنێکتان وەندە بە سرعەت ئەفەڕنەوە كل سرعتك تتكلم وسطيهم فرق كل أسامي يتخطط الزميل بخير بيتو کاک ماکوان سەوتەکە بەڕاستی نازانم سەوتەکە هەنێ جار زۆر باشە هەنێ جار زۆر خراپە ئەوەی کە تێگەیشتم باسی ئەوە کرد چۆن محەممەد زانی وا بە سەریعیە ڕۆن لەسەر لە ڕۆژی قیامەتە چاو ماچەکەم زۆر سپاس دەکەم تەلەفۆنەکە داخەرە و تەلەفۆنم بۆ بکەرەوە بەڕاستی سەوتەکە سەرەتا زۆر باش بوو ئێستا زۆر خراپ بووە برادرانی شایەتن لە ئەوانی شاگەیان لێ کاک ماکوان فەرموو دەنگە هەر زۆر مەزبووتە ئێستا ئەشکەوتە بڵێ کاک فاتحی بەڕێز یەک حەدیثت بۆ باسەکەم تۆ تەفسیرێکم بۆ بکە ئەگەر محەممەد ئەمەی دەکوێنزانی باشە زۆر سپاس باسی شتێکەکە باسی قیامەتە عێراقی نیە بەسەر زانستەوە بەڵام ئەڵێ هەنێک کەس بەسەر پردی سیڕاتە ئەپارێتەوە ئەڵەی بەرقەوە ئەڵێ هەولە بروسکەی ئەوەندە بەسەری ئەوە ئەبوو هورێرە پرسیاری لێکە ئەڵێ ئەی ئەم قووەتی بەرقە چۆنە ئەڵێ چۆن بەرق لە ئاسمانەوە واتە هەورە تریشقە لە ئاسمانەوە دێتە خوارەوە و لە زەویشەوە ئەچێتەوە بۆ ئاسمان ئێمە بیستمانە هەر هەورە تریشقە لە ئاسمانەوە دێتە خوارەوە وایە کاک فاتح بەڵێ محمەلە دایک و باوکێت بەڵام پێغەمبەری خوا قسەیەکەکە ئەڵێ چۆن لە ئەرزیشەوە هەورە بروسکەکە گەڕێتەوە بۆ ئاسمان وایە نازانم ناو حەدیسەم نەدیوە تایسەوە حەدیسە نەبینیوە حەدیسی هەورە بروسکەکەیە ئەبێ زەحمەت کاک زانە سەری مجتەمەعاتی ئەدینەکان بۆ کاک فاتح خودی خۆشی بنێرن و بیخەنە ژوورەکەی ئەوانیش و بەحسە ئیلمیەکەش بخەنە ژوورەکەەوە کە ناسا باسی لێوە کردووە هەمووی 10 ساڵە بۆ 15 ساڵە ئیسپاتی ئەوە کراوە کە چۆن لە ئاسمانەوە سالبەکەیەت موجەبەکە لە ئەرزەوە ئەگەڕێتەوە بۆی بە کامێرەی ڤیدۆی دقیق یعنی لە حەدیسەکەیە هاتووە باسی سالم و موجبەکە باسی سالم و موجب ناکە باسی ئەوەکە هەورە تریشقە ئەیا لە عەرز و لە عەرزیشەوە ئەگەڕێتەوە ڕەحمە لە دایک و باوکە بۆ ئاسمان بەدەقیقی چۆن لە ئاسمانەوەیە داوا ئەگەڕێتەوە بۆ ئاسمانی
بله اسمانویت بله بله ولەگەڵ ئەوەیدا حەجێتا بەحسی ناسایی ئامادە کراوە هیوادار هەموو بەڕێزانە بیخانە ژوورەوە ئەمینە بەڕێزەکان لای کاکزانە سەلیمە و لە تووری ئینەکانیش دانراوە داری باشە کردومەتەوە بەڕێزان ئەو ئینە هەر بنێرم بۆ خودی کاکفاتێ خۆی ئەمڕۆژ باسی ئەومان کردوتمان ئەگەر هیدایەت هەبووە پێشتر هیدایەتی مسلمانان هەیە ئەو کاتێمەش دوعای خێرەکەن کە هیدایەتمان بە چۆن زانی کە لەسەر ئەرزەوە هەوڵەتیشما گەڕێتەوە بۆ ئاسمان من جارێ وەکو پێم وتی من بەڕاستی ئەو حەدیسەم نەبینیوە و ئەمەوێ بچمە ناوی و بەحسە عیلمیەکەشە خوێنمەوە دوای ئەوە من بەدرۆ بخەیتەوە دەرین و بەحسەکان خانە خزمەتی جەنابیش هیوادارم بەڕێزانە بخانە خزمەتی جەنابی و هینیکە من پرسیارێکی تر لە جەناب دەکەم دەڕووی مەڵگەی زانستی ئەعجازی قورئانەوە زۆر سپاس تقلی کێشی هەورمان بۆکە ئەڵێ هەور کێشی هەیە باشە باسی سەحابمان بۆکە باشە باسی ئەو ئاەتەمان بۆکە کە ئاەتە هەور کە چڕ ئەبێت و سەحابەکان کە چڕ ئەبنەوە کێشیان هەیە سەقلێکیان هەیە هەر بەس سەقل باسی کردووە بە کێشی قورس باسی کردووە جەناب دەزانی ئێستا بچووکترین هەور لە ئاسمانە 500,000 کیلۆگرامە یەکەمەوە زۆرە کاک فاتێ ئەتوانی بەدرۆ بۆ بڵێ وانە هەورێکی بچووک خۆی گەورە لە قورئانە باسی تەقلیەکە ئێستا عولەمایان و ناسا دۆزی هەورێکی بچووک لە ئاسمانە کێش قورسایی ناچووکەوە بە کێش حسابەکرێەوە تەبەخورە غازە لە شێوەی یعنی بوخارایە بە کێشی 500,000 کیلۆگرام حسابەکرێ لە شوێنێکدا 1 ملیۆن پوینت حسابی ئەم ڕوون کردەوەیانە من ئەم ڕوون کردەوەیانم لە حەدیسا بینیوە نە لە قورئانە بینیوە حەدیسێک هەیە لەسەر هەورە تریشقە زانی ئەڵێ چی ئەڵێ وتیان بە مەحەممەد وتیان ئەو هەورە تریشقەیە چییە وتی ئەوە مەلایکەتێکە گوێ بگرە ئەمە بۆ خوێنەوە ئەڵێ ئەوە مەلایکەتێکە بە قامچیەکەوە وەکو شوان ینی شوان نییە ها قامچیە هاوێ ئاژەڵەکەی کۆکاتەوە ئەڵێ هەورەکان کۆکاتەوە ئەو شریقەی کەیەت ئەوە قامچەکەی لە هەورەکەیەیە من ئەم حەدیسە و بیستوەتۆ دەبەجانی هەردووکمانەوە حەدیسە ئەوە ئەسڵی مۆزوعەکەیە لە یۆنانی کۆنا ئەمە لە یۆنانی کۆنا هاتۆ پیان وا بۆ خوایە گەی ناوی زیۆستە ئەم خوایە کاتێک کە توو ڕابێ بە قامچیر قامچتێک و یەت دەسەر هەورەکە ئەوە سێکێشێکیانە ئەم بەحسەی کە جەناب کاسێکەی کۆنا محەممەد عەلەیهی سڵات وسەلام کە هات هەورە تریشقە بۆ کردی ئەوە بەحسێکی علمی بۆ باسەکردنەوە باس لەوە بێنە شتێکی تر عەزیز جەناب بکەمەوە خوای گەورە باس ئەکات باسی قەومێک ئەکات فەرمێ کاتێک کە ئەچن بەرەو ئاسمان ئەم قەومە کاتێک کە بەرەو ئاسمانە چن ئەوە ئێمە خەریکە خوێر ئەبین واتە کە ئەڵێ قەوم مەسحوڕون یعنی ئاەتەکە ئەفەرمێ لە سوورەتی آياتي حجر سورة سيانطي ودارم بيخلي بردستي سورة حجر بعد تقول شبيك ماما وآياتك أشخر بردستي جانات سورة حجر آياتي سيانطا أما راد سورة حجر بيبدوز مو يعني جربو جنابة بدي يظن في طاقة بجاري كده بيته وشتكي باشر نا دڵنیابە ئەچمە ناو هەموو ئاەتەکان لە ڕەگەوە چونکە ئەوە سیفەتی منە کاتێکە چوومە ناو ئاەتێکەوە ئەمەوێ بدەم لە دەماری بنی بنەوەی باشە ويقولون القرآن فرمي لو فتحنا عليهم بابا من السماء فظنوا فيه يعرجون وتركاتك إما بالتركاية كان بوك لو أسمان خلق شنو عشان لقالوا إنما سكرت أبصارنا بل نحن قوم متحرون وهذا يعني أول كبرز أبنو برو أسمان شاوي الوايلات كبير أبن يقولون شون الله شاوي ما بەسی چی قەومێکە ئەتوانی ڕوونیکەیتەوە مە بەسی چی قەومێکە باسی قیامەتەکە باشە بەڵام گوێ بگرە لێرە مەبەستەکە چیە لێرە
کاک ماکوان یەک دەقە ببوورە کە ئەو وەستێنم تۆ باوەڕ بە ئاسمان چۆنیە دەرگای ینی دەرگای ئاسمان بکرێتەوە و دەرگایان بۆ بکاتەوە ینی تۆ ئاسمان بە تەبەقێکە زانی مادە بێت دەرگای پێوە بێ ئێوازە چی بێنم تۆ باسی ئەوەم بۆەکەی ئەڵێ ئەگەر دەرگایەکیان بۆ بکاتەوە لە ئاسمانەوە یعنی تۆ ئاسمان بە چێ زانی ئاسمان بە مادە زانی تەبەقە ئاسمان تەبەقە و مادەشی تیا ئەلۆ ڕۆژگار خلافی هەیە و دەرگای تایبەتی هەیە هیچ کەسێک ناتوانێت ئەو دەرگا تایبەتیانە بێنە بچێ بۆ ئاسمان ئەمە عیلم ئیسباتی کردووە علم لەکوێوە ئیسباتی کردو علم باسی ئەوەکە کە ئاسمان دەرگای هەیە وەکو چۆن باسمان کرد لە پێشتر جوبرائیل لێدا تەق چێە باشە ئەمە ئەمریکا بۆ لە کازاخستان و هەڵیا بۆچی لە جێگای خۆیەوە یعنی بۆ ئەو دەرگایە ڕوا یعنی ئەوە یەک دقە کاک ماکوان تکایە ئەو وەستێنم تکایە ببوورە یعنی ئەمریکا کاتێک کە ساروخەکانە نێرێ ئەوانیش وەکو جوبرائیل لە دەرگایان بۆکەنەوە بەڵام بۆی بزانی هەموو ئاسمان ئێمە باسی ئەو دەرگایانەکە نەردوو چاوەکەم ئیتر لە پێش ئەوەوە دەرگا لەکوایە نازانم ینی دەرگایەک هەیە بەس دەرگا ئەبێ بڵێ ڕێڕەوێک هەیە بۆ نمونە تەنها لەو ڕێڕەوە توانێ بڕوە نەک دەرگا ئەم ڕێڕەوە چەند ڕێڕەوێکی هەیە ئاسمان یەکێک لەوانە لە ئیسرائیلەوەیە لە قودسەوەیە یەکێکی تریان لەوانە لە کازاخستانەوەیە سەدەی ئەوروپا کە ئاشن لە فەڕەنسا و خەڵکی زۆر دەچێت بۆ ئەرجەنتین لە شوێنێکی تایبەتی هەیە لەو جێگایانەوە نەبێت لەو خلافە جەویانەوە نەبێت کە ڕێگایان هەیە بەرەو ئاسمان بچن خی گەورە لەژە فەرمێ کە ئێمە دەرگاکانیان بۆ ئەەکەینەوە بۆی شوێنەکانە بیزانن چونکە خی گەورە لە سوڕەتی ئەمەش بەحسێکی علمی بەحتەکە قورئان ئیسفادەی لێ کردووە و معجزەیەکی زۆر گەورەیەکی لە سوودی لێ ئەبینین لە سوڕەتی ڕەحمانە ئەفەرمێ ولا تنفذون إلا بسلطان آياتكم في الكتاب كافرمين سبحان الله لسورة الرحمن هر سورة هر سيريكا هر تنها أوان بيه بله ناوي سورة كم بيه بله لقل جماري آياتك وخواهي قالوا القرآن لسورة الرحمن أفرمين يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات فانفذوا ولا تنفذون إلا بسلطان أو سلطانا وأو وسيليك خواهي قالوا باسيلي وكا أو درقاني وأو درقانيش على كل بحثكم دبير مبرو وأو درقاني خوش الاعتراف بيك من بيم خوش بضينية شو كوي إثبات علمي ومعتقدات هاي غلطة بيك من بضينية بس بو من اعتيادية كورا غلطة بمني كنيسة أقل بلهم آسمان درقانية غلطة بيك أقل تو قناعات دغابية من ضيام منيش غلطة بيك أما قال بضي ضروي علمي تو أزانم تو آسايا غلطة بيك بلهم لراسيا زانست گاڵتە بەواکە بڵێ ئاسمان دەرگای تایە و کاتێکە ئەچنە سەرەوە بۆ نمونە دەرگان بۆکرێتەوە یان شتی وان نییە شتی وا هەر ئازانیی هەر شەرمە باسکردنی من هەر لە ڕوم نایە باسیکە باشام قسەی بەشێڵین ئەو وەختێکی اتفاق بێ ئایا من جاهیلم یا تۆ جاهیلیت و ڕەفیقەکانیش دوای بۆ باسەکەنەوە کە ئەم شتە لە ڕووی زانست و عیلم و ئیسبات کراوە کە ئاسمان دەرگای تایە لەو دەرگایانەوە نەبێ هیچ ساڕۆخێک ناتوانێت بچێت بۆ ئاسمان ئەرێ هاوڕێیان گوێتان لێیە ئەڵێ عیلم سەیریکە کاک ماکوان تکایە ئەمە زۆر لەسەر دەکەوێت ئەڵێ عیلم سەلمان دوێتی کە ئاسمان دەرگای تایە باشە دە ئێمە چاوەڕێ و دەرگایانی نازانم من بەیانی ئەگەڕێم بەناو وەکو هینی لێ هاو وەکو مەسەلەی یاجوج و ماجوجی لێ هاوتیان کاکە ناسەش سەری لێ تێک چووە بە دوای ئەم پلێتەیە ئاگەڕێ زانم پلێتە لەکوایە و ئەم یاجوج و ماجوجە لەکوێ خوان شاردێتەوە بەڕاستی ئەمەش وەکو ئەو وایە هەردوو چاوەکەم دەرگای چی و ئاسمانی چی و یعنی زانست باسی ئەوە بکە کە بەڵێ ئاسمانەکان دەرگای تایە و دەرگاکانیان بۆ وەکرێتەوە زۆر ڕاستە من وەکو پێم وتی من و تۆ قساکەین بۆ ئەو خەڵکەیەکەین نە تۆ بۆ ئەوەیت کە من مسلمانکەین نە منیش بۆ ئەوم کە تۆ کافرکە زۆر ڕاستە بە تەکید بە دڵنیاییەوە ئەو خەڵکە بڕیارەیە منیش هەموو وینێکم لەسەر ئەو خەڵکەیەکە کە بڕیار بە نەک من و تۆ بڕیار بین ئایا تۆ چی وتووە ئایا تۆ چەند علمیانە قسە کردووە یا من چەند بۆ نمونە ڕەشۆکی قسەم کردووە بزگانی کە دامە ناو لەسەر بڕەکانی ئاسمان دەرگای تایە لەو دەرگایانە بێ کەس ناتوانێت
کاک ماکوان تکایە مەیخە قاڵبی هینەوە مەیخە قاڵبی گاڵتەوە بەڵام تکایە پێمان بڵێ ئەو مادانە چین ئەو دەرگانە لە چی مادەیەک دروستکراون ئایا دەرگای تەختەن ئایا دەرگای کۆنکریتن ئایا چی مادەیەکە بۆ نمونە دەرگانە بەوابێت چێکای فەتحیکردنەوەیە کە لەو خلافانەوە نەبێت نییە بچیتە سەروی طبقەی ئۆزۆنەوە و ئەو جێگایانەیش بۆی جەنابەت بزانی هەر کاتێکا چیتە ئەو جێگایە لە سەر ئەو طبقەی ئۆزۆنەوە فیشک ئەشکێتەوە ئەوە ئیسباتی علمیە جاوە نەدێش ئاەکەت بۆ تەواو کە تۆ خۆت عەقڵت بەمە ناشکێ نازانی بۆ کارەکەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نایزانی پێشتەکانە گەڵتە پێت چونکە ئاشی سەری تۆ گاڵتەم لێ نایە بەڕاستی گاڵتەم لێ نایە تۆ ئەڵەی علمیەن تۆ ئێستا باسی ئەوە کردوتە علم سەلمان دوێتی کە بەڵێ ئەو دەرگانە هەیە منیش پێم وتی علمیەن پێم بڵێ زەحمەت نەبێ ئەو دەرگانە تەختەن کۆنکریتن چین یعنی چۆنی ئەکرێنەوە بەلای ڕاستە ئێستا بۆ نمونە لە بەریتانیا کاکە دەرگا بە عەکسی هەموو عالەمەوە کرێتەوە ئەم دەرگانەی ئەوێ چۆنی ئەکرێتەوە ئەوەم تەنها ئەوە نەمداوە کرد پێدەڵە مەزارێکی باپیرە پیاوێکی بەڕێز پیاوێکی خۆشمەشرب پیاوێکی بەڕێز خواعافی هەموو جارێگەیان هەما ڕۆحی شاد بێ ئەگەر زەوی بسۆڕایەت ڕۆژێکەمان بینی گۆیشە بێتە بۆ لای گڵۆزەردە گڵۆزەردە چێتە جێگای گۆیشە هەچی سێری تۆژێکم بۆ قسەی ئەم باپیرە نانا هەردوو چاوەکەمەوە ئەوە بێ موسڵمان بێ باوەڕی بەوە بێت ئەوە عالمێکی ئیسلامیە زانیێڵە چی کاک ماکوان کورە دەبا ئەمەش بۆ بگەڕمەوە ئەڵێ چی ئەگەر زەوی بسوڕێتەوە چونکە خوا ئەڵێ کاتێکە بەیتی مەعموور بەرە بێتەوە ڕێکەیە بەسەر کەعبەیە ئەگەر زەوی بسوڕێتەوە لەوانەیە بۆ نمونە کەعبە لە جێگایەکی کە بێ کاتێکە بەیتی مەعموورەکەوێتە خوارەوە ئەجاتۆ ئەمە بەڕاستی ئەمە بیرهێنامەوە هەردوو چاوەکەم ئێمە وەکو وتم ئێمە کەسێکی لۆژیکین و بە لۆژیکی بیرەکەینەوە لۆژیکی ئەچینە ناو مەسەلەکانەوە یعنی داوای بۆ نمونە بەڵگەیەسە تۆ بەڵگەی زانستیێنیتەوە بۆ ئەم دەرگایە بەڵام لە عینی کاتە من پێتەڵێم دەرگاکە چییە ئیتر تۆ وا هەستەکەی کە من بێڕێزی بکەم بێڕێزی نەکردووە من بەطبیعی شوارم گرتووە ناڵم خلافی جوی داپۆشەی طبقەی ئۆزۆن لەم طبقەی ئۆزۆنە بەوابەی تایە دەرگای تایە ئینسان لێ بەرز ئەبێتەوە کون وایە بەرز ئەبێتەوە ناوماناوە بەوابە خۆ بەعقلایەوە نییە کە دەرگایەکە تەقەی دەبێت و جەڕەس دەبێت بۆ بکاتەوە کاڵەی بوابەی وازەیە تایە هەڕوەت هەرا ئەلمیم خۆ بەجێوەی بۆ خەڵک هەردوو چاوەکەم ئێمە ئەوەشمان هەیە خۆ من لە معجزەی ئیسرا و میعراجا بۆم باس کردی کاتێک کە دەرگا داخراوە بۆ نمونە بە جوبرەیل لە دەرگایە هەر بەم شێوەیە تاق لە دەرگایە یعنی دەرگاکە بۆ ناکرێتەوە ئەڵێ کێیە ئەڵێ جوبرەیل ئەڵێ کێو لەگەڵە ئەڵێ مەحەممەد ئەڵێ بان کراوە ئەڵێ بەڵێ ئەو سا دەرگاکەی بۆەکەنەوە کەواتە لێرە ئێمە لە دینەکەیە ئەوەمان هەیە کە بڵێ دەرگایە و دەرگاکەش مادەیە چونکە لێی ئەدا ڕقە دەرگایە و ئەبێ دەرگای بۆ بکاتەوە ئەو سا تەنانەت جوبرەئیلیش ئەتوانێت بچێتە ژوورەوە جارێ پێشە مشتێک ئەم قسەی کە توێکی لە حەدیسی پێغەمبەری هاتووە تەقیان نابێت دەرگا قسەی گیرفانی خۆتەوە خەڵکیش خەڵقی پێدەکەن خەڵک پێی نووسیبی فاتح تەق من هەڕوو ناکرد ئاساییە کاکە پێم بڵێن فاتح تاق پێم بڵێن فاتح فتق هەرچیەک پێتان خۆش ئەوەم پێ بڵێن بەڵام من کاری من لۆژیکە ئەگەر بێت و تاق لە دینەکەی ئێوەیان نەهاتبوو کاکە وعد بێ من وعدم یایتێ کە واز لە دینەیەنە باشە واز لە نووسین لەسەر دینەیە نا واز لە نووسین لەسەر دینە هێنم لێدانی تیانێ لە دەرگا بە من کاتێ ئەزانچی تکاو لێەکەم شتەکان ئەزانچی شتەکان ئەتەوێت بە شێوەیەکی کە کاکە لە دەرگایە ئەرێ لە لای خۆمان کە لە دەرگای دەرگاڵێ چی ئەڵێ تاقیتر من بۆیە ئەوواڵم ئەژینا خۆ من ڕێک مەبەسمەوە نییە لە حەدیسەکەی هاتووە تاق دیەکەی ئەمە شتێکی مناڵانەیە تۆ بەباشی لە من تێگەی بەڵام ئەتەوێت بەڕاستی لە شتەکەی من لابەی ئەتەوێت خۆ لابەی چونکە کاتێکە لە دەرگایە ئەی دەرگا کە لە دەرگایە ئەگەر بێدەم بێکەواتە کێ گوێی لێتی مەبەستم ئەوە نەبوو ئینسان کاتێکەکەوێتە قسەی جددیکردن و قسەی جددی ئەکە ئێمە یاری مناڵان ناکەین نا بەتەکید من قسەی جددیەکەم کاک ماکوان کە من هاتم لە دەرگای ئێوەمە
تۆ چۆن ئاگادارە بیتەوە ئەگەر دەرگاکە دەنگی نەیە تۆ بەچی ئاگادارە بیتەوە من پەشیمان نەبوومەتەوە هەردوو چاوەکەم ئێسش ئەیڵێمەوە کاک ماکوان کاک ماکوان جۆ لێمە کاک ماکوان کاک ماکوان گیان کاک ماکوان هەردوو چاوەکەم یەک تەنها یەک بۆشاین بەرێ یەک بۆشای تۆ باشە یەک بۆشاین بەرێ یەک بۆشای یەک بۆشاین بەرێت یەک بۆشای باشە چاو ماچەکەم زۆر سپاس تکایە بە این بەوانە وەری مەگرە چونکە جاری وا هەیەکە قساکەی ئێستا من کەیەم لە دەرگای ئێوە دەم ئایا سەوتێک دەرناچێت لەو دەرگایەکە تۆ ئاگادار کاتەوە من ئێستا کە بڵێم تەقتەق ئەمە چی بێڕێزیەکە کەواتە ئەبێت تێ بگەی لە مەنسەبی من مەبەستم چییە کاتێکاڵێم لە دەرگایە کەواتە لەو دیوە خەڵکێک جواب بێتەوە دیارە دەرگاکەش تەنکە ئەنا خزمەتان نا ئاسایە لەگەڵ منیش بێ ئاسایی ڕێزەکانە بێ زەحمەت بەڵکەکان دابنێن باریکەنەوە تەباریکەنەوە بێتاقەت مەبنەوە خەڵک ببینێ ئیسفادەی لێ بکات باشی گیانی من جای مەسەر پرسیارێکی کاک فاتح پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام ئاەتێکە فەرمێن دەسبۆتی تەقایە فەرمێن ئینسان کاتێک کە خۆی گەورە هیدایەتی بە سینەی فراوانە زۆر فراوانە بێت پاشە لەگەر کەسێکیش بێوێت هیدایەت وەردەگرێت سینەی تەسک هەبێتەوە باشە وەکو وایە بەرەو ئاسمان بەرز بێتەوە كأنما يصعد في السماء سيني تسقبته بيكوشين ويستعمل مسباتي ويكردو كات إنسان بدبر أسمان برز أبيت وسيني أكوشين شون محمد زاني لأسمان بدبر هوانا من الإنسان بروسينة عند کاک ماکوان جیان زۆر لەوانەیە زۆر بە نەوعێ ئەم ئاەتە وەرگرت بێ ئەم ئاەتە باسیەوە ناکە خەڵک بفڕێ بۆ ئاسمان و بیری لەوە کردبێتەوە ڕۆژێ لە ڕۆژان خەڵک ئەچێتە سەرەوە بیری لەوە کردوێتەوە بۆ نمونە تەیرێک کە لەگەڵ باڵی والەیەکە بەرەو سەرەوە ڕوا دڵنیا باروەکو وایە کە مرۆڤێک بە هەورازێکا سەرکەوێ چۆن هەناسەی کورتە بێ ئەم مەبەستی ئەوەیە مەبەستی لەوە نییە کە مرۆڤ ڕۆژێ لە ڕۆژان ئەچێتە سەرەوە باسی هەوراز ناکەن دەرگەکە دیارە إلى تأويل بومكر خواهي فرمي لقرآن يصعد في السماء صعد يعني بس بدون مصعد وهاتوا يصعد في السماء كما زبطوا برو الأسمان یعنی کەواتە تۆ مەبەست ئەوەیە قورئان زانیوێتی کە ڕۆژێ لە ڕۆژان خەڵک بەرزە بێتەوە هەناسەی کورتە بێ بەتاکید يعني لەسەر ئەوەی کە ئینسان بەرزە بێتەوە بە ئاسمان کیلومترێک وردە ئینسان سینەی بەرەو تەقات بێتەوە سینەی وەرکی ضعیفە بێتەوە خۆمەش ئیسپاتی بینی محەممەد زانی باشە هەمێشیان واز دەبێت باشە کابرا بچێتە سەرەوە یەک دقە کابرا بچێت بۆ سەرەوە بە ئۆکسجینەوە ئەڕوات بە ئۆکسجینەوە ئەڕوات دیارەکە تۆ قیناعێک ببەسی هەناسە و تۆزێک ئەوەترە یا بە هەورازێکا سەرکەوی یعنی وا لێکی یاوەتەوە چۆن ئەڵێ سەرکەوی بۆ سەرەوە چۆن هەناسە بڕچێ و پێکەوێ بەڵام زۆر لەوە دڵنیا بە کە باسیەوە ناکە مرۆڤ فڕی بێت بۆ نمونە بە ئاسمانە چاو ماچەکەم سوپاس دەکەم ئەگەر بێ محەممەد چۆن زانی هەستی لە پێستایە خۆی گەورە لە قورئانە فەرمێ هەر کاتێک ئەزیەتیان هین و ئازاریان هین و لە جەهەنەما سەر دەنوێ پێستێکی تریان دڵنیام محەممەد چەند جارێ دەستی سوتاوە دڵنیام چەند جارێ بۆ نمونە پێستی سوتاوە یا ئاگرێک بەر پێستی کەوتووە کە ئازارەکەی چەند ناخۆشە زۆر شتێکی زۆر ئاسایی ئەوەکەی کەی یعنی شتێکە کە بڵێ ئەمە معجیزەیە لەبەرەوەی محەممەد کاک ماکوان ئێستا تۆ پێستەکە بسووتێنن ئازاری دنیا چێژی بەڵام ئەگەر خەڵکێک لەو سەردەما عاقڵ نەبوو بێت خەڵاڵێکی پێ نەدرا بێت بۆ ناڵێ گۆشت بۆ ناڵێ ئێسمان بۆ ناڵێ دەمار بۆ بیسادەڵی پێست دەقیق بەنەینەکە بۆ پێست بەکارێنێت
هەردوو چاوەکەم هەزارەها خەڵک پێسی سوتاوە لەو کاتەیە پێسی سوتاوە بەر ئاگر کەوتووە و ئازارەکەشیان بینیوە کە چەند سەخت بووە چۆن لە گۆشتەوە نییە یعنی ئازارەکە بەس لە پێستەوەیە نا ئازارەکە لە گۆشتەوە ئازارەکەی زیاترە جارێ ئەگەر با لە ئێسقان ئەگەر شتێک با لە ئێسقان ئازاری لە پێستیش و لە گۆشتیش سەختترە باشە زۆر خۆشحاڵم بۆی من پرسیارێکی تر لە جەناب دەکەم لە ڕووی معجیزەوە بەڵێ کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ ئەبوبەکری سیدیق بەیەکەوە تەشریفیان بردو مەدینە ڕێگا جەناب دەزانی کە دەربەدەریان کرد خەڵک لە وڵاتێکی خۆی خستێت دەرەوە لەسەرەوەی کە داوای ئەوەیە کە لەنا ئەو خەڵک خۆی خوا پێغەمبەری خوا شتی عەقلانیشی داوە ئەوەی مەمان مشکلە نییە بەجێگەڵی بۆ زەمان بەڵام لە ڕێگایە پیاوێکی بە نزیک بۆ ناوی سوراقی کوڕی مالیک سوراقی کوڕی مالیک شتیاناوە بە پێغەمبەری خوا لەگەڵ ئەبوبەکر ئاشکەس بگیرێت کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سوراقە بێ نزیکە بێتەوە نامێ قسەکە زۆر درێژکەم پرسیارەکە لە جەنابەت ئەوەیە وتی سوراقە مەمگرە کاتێک کە با ئێمە بڕۆین جێگەکەمان کەشف مەکە وعدت ئێمێ دوو بازڵەکەی تیترا بۆ جەنابەت بۆ تۆ باشە بیستوتە ئەمە چاکم بیستووە بەڵێ دایک و باوکەکە مسلمان بەڵام پرسیارەکەم ئەمەیە کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام حەقیقەتی ئەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەکەیان هێنا بۆ عومەریش هاواری کردوتی سوڕات هات ئەوانەیە محەممەد لەکوێ زانی کە کیسرا ئەکەوێتە بەردە محەممەد چۆن زانی کیسرا ئەکەوێتە بەردەستی ئەو کابرایە ئەزانم ئەو کاتەیەکە لەگەڵ ئەبوبەکرا لە ئاشکەوتەکەی هێنە دەرەوە سوراقیان بینێ و ترسیەوەیان هەیە تەنانەت دەڵێن با بیکوژین با سوراق بکوژین نا خۆی لە ڕاستیە گوێ بگرە لە ڕاستیە محەممەد و ئەبوبەکر ئەتوانن سوراق بکوژن چونکە سوراق بەتەنهایە نا یەک دقە ئەڵێ زانی چی ئەڵێ بە سوراق ئیتر قسەیەکە و کردوویەتی قسەیەکە و ئەیکا جاری وا هەیە مەسەلەیەک هەیە ئەڵێ قسەیەکە لەوانەیە قسەکەی تۆزێک نەوعێک بێت بەڵام بە سوراقی وتی ناوکوژین گوێ بگرە وتی ناوکوژین بەڵام بە هیچ کەسێک مەڵێ کە ئێمە لێرەوە ڕۆیشتوین یعنی پێغەمبەری خوا بە سوراقەی فەرموو ناتکوژین بەڵام بە کەس مەڵێ کە لێرەوە ئەڕۆین بەڵێ ئەگەر تۆ ئیسپاتی ئەم قسەی خۆتی کرد لە هەر جێگایەکە بە وعدی ئەزار ئەم کەسەی کە لەگەڵمانە ئێستا یەک لە ئێستاوە تا قیامەت خەڵکینە ئێوە بەکارفاتێکی پارە بکەنەوە ئەگەر ئەم قسەی هێنا کە پێغەمبەری خوا بەکر بە سوراقانت بێ ناوکوژین لێرە و بڕۆ کەشفمان مەکە ئەڵڵا من لە ژیانمە نێمە ناو فەیسبوک نەئەنووسکەم نەڕۆژێ لە ڕۆژان ناوی خۆم دەنێمە و ماکمان لەسەر فەیسبووکە ئێوە شاهید باشە زۆر باشە زۆر سپاس گوێ بگرە باشە بابا ئەخر نەهێشتەواویکەم کاکە نەهێشتەواویکە نە پەشیمان نابمەوە لە چی پەشیمان بمەوە سەیریکە ئەم کابرایە بەتەنهایە ئەبوبەکر و عومەر هێن چی پیاڵن ئەبوبەکر و محەممەد دوانن بە سوراق ئەڵێن کەشفمان مەکە تێگەی کەشفمان مەکە تەنانەت هەنێ ئەوە شێیاتێ چی پیاڵێن هەنێ بەڵێن وشتی شێیاتێ ئەویش ئەڵێ باشە کەشفتان ناکەم ئیتر لێرەوە محەممەد و ئەبوبەکر ئەڕۆن محەممەد و ئەبوبەکر یانەگەشتم ئەڵێ محەممەد و ئەبوبەکر ئەیانتوانی ئەو بکوژن پیان تەنانەت ئەبوبەکر ئەڵێ بابی کوژین
باشە زۆر بە باشی گوێی لێگرم هەردوو چاوەکەم زۆر بە باشی گوێی لێگرم ئەوێشەڵێ نا دڵنیابن من لە هیچ جێگایەک باسی ناکەم و ئەوانە و محەممەدی ژانێ بەڵێ نوشتی هاتێ ئەی باشە ئەمە یەک دقە ئەمە چی پەیوەندی بە معجیزەوە هەبوو بەتاکید إثباتي أو قسيما أو كثير طلب كغنبري خو عليه الصلاة والسلام ذكرت كانت الأخات مشكلة كزواج وتيناقي يعني مشكلة طبعا وتيجيشتنا هذه كغنبري خو عليه الصلاة والسلام فهمت مسوراك مش بس نعلم مش الله يكشف مع مكة لو كاتاك الله يكشف مع مكة واحد من المدياري دو أظن كيسرا يعني بيمان أيا بوي كتوتي كيسرا أخذ شيء بس يقولوا أظن كان يشوف سبب زمان كيساش يا رسول الله بيغنبري خو وفاتي كده وتكيف أمسي إنساني طبيعي نايكا وكاتك إشكا أصل كان يعني هنا عمري كل خطأ ودي سورة هذيك هي بابا أصل كان يبمن أما إثباتي دلالي نبوتي في غنبري نازدار عليه الصلاة والسلام خلقي معقل وخلقي كما تتعلم بيه وشمن بيه لمتيك من كوتا برسالتك مقاعدتك من بلوي إستا كانوا تمتلك وتعيفي من بلوي كان درنga دائما بەڕاستی لای منیش درەمە لای منیشەوە سەعات ئێمەوە سەعات و ئێمە سێ سەعات و نیوە لە خەتین لا خزمەتم کاتێک پێغەمبەری خوا جەناب دەزانی ئەمە هێرێ بۆ هەموو سەرکردەکانی دنیا یەکێک لەوانە بۆ مقەوقیسە یەکێک لەوانە بۆ کیسرایە یەکێک لەوانە بۆ هێرەقەدا یەکێکیان لەوانە بۆ هەوزەیە زۆرن هەشت نامەیە ئێستا لە سەدەی ئەوانی بیری نامەیان باسەکەم ئێجازێکی زۆر گەورەی تایە کە بۆی بیزانی خەڵکی وڵاتی یەمەن تەنها بۆ ئێجازە مسلمان نبود داخل والله بس مش مسلمان أول إعجازك يسموه باسك أمام بو تفسير كبير زي ما كاتك في غمري خلنا ما أنا أبوك إسلام هذا أسلم تسليم أو تام مسلمان أبي طبعا في شرط عظيم الفرس وعظيم الفرس وهو قريب أبو باسك في غمري وعظيم يرب وعظيم الفرس وكيسلام مسلمان أجل مسلمان ما بدوائي بل نفلتي فلاحين كبير نفلتي أو كسانا كبير كشتو قالك زورة كما بين النعمة في غنبري خو يعني أسيدي أما مناكي يعني كيه من هم واحد عشان تسمعها إيش أما نعمة يبغون يعني يبغى ولا مسلمان بقى مش مسدين كي كسيك يعني يبغى لا ساماني كوي بارزاني فارسي كسكبي دوتي يمنا عشان أو محمد أبو بين أبو يجاري جدا اشتواء نلا توديوش أو نه عربيش بكشوا كيسة كان مودا بس مسلمي سيدا كان يتوكس أميرا وي محمد بقول بين الكويس كانت كاشن ولا في غنبري خو عليه الصلاة ومعنا كجمادي كما رشا صالي ششني في غنبرادي في غنبرينا الزار عليه الصلاة والسلام دقيق بدايا وكاد كاين ولا في غنبري محمد إما لا كيسرا ولا من نعمية كدور كيسرا ولا صالح وتم لك صالح ششن بس كدوا صالح وتم صالح عامل وفوتا كتب أم نعمية نعمل كيسرا تقربوا نعمة كتي ترابوا أبيت بيت ولا وإذا بيت عقوبات باتوا لو عليك يشوفوا شيء محمد جل باشا من يمو ولا تعال أشيء تشوفه أجابته وجن ثانية كبيرة شيء جن دقيقة كبيرة شيء أجابته ساعة زمان يعني معناه كان معناه ساعات يستمع أجابته على برر فاكي يوي محمد عليه الصلاة والسلام كما يقول قال كما نسيت الله محمد ما الله ونعم يكتب سوى يستجيب ينعجو بشر جاء يستعمل فاكي يمي كش فاكي إسرائيل هرجي شكل نسأل ولا بربي بقى ئەتوانی کورتیکەیتەوە کورتی کارەوە بزەبت پرسیارەکەم لێ بکە چونکە من ئەم چیرۆکانم هەمووی ئەم چیرۆکانم هەمووی بینیوە ببورن ئەینێرێ بۆ فارس لەوێ ئەیدڕێ ئەینێرێ بۆ چی پێڵێن بۆ ڕۆم بۆ هەرقلێ نێرێ هەرقل کەسەکانە ئەکاتە سژنەوە ئەنێرێ بۆ ئەمەی ڕۆم لەوێ هەنێ دیاریشتی بۆ نێرێتەوە من ئەمانە هەموو ێزانم هەردوو چاوەکەم تەنها پرسیارەکە بکە پرسیارەکەم ئەوەیە محەممەد کاتێک خواکەی من خواکەی ئێوەی کوژ لە جەمادی یەکەمە لەو ڕۆژەیە لەو سەعاتەیە چۆن ئەزانێت کە شێلوەی کوڕی ئەنەوشیروان باڵی خۆی بژێت ئەزانی چۆنە کاک ماکوان
ئەزانین چۆنە کاک ماکوان لە مێژووی ئیسلامە هەزارەها شت دوای مەحەممەد دروست کراوە هەزارەها شتیان بۆ دروست کردووە تەنانەت هەر پێم وتی کۆمەڵە شت بۆ مەحەممەد دروست کراوە ئەسڵی هەر نییە ئەم قسەی کە من بۆت باسەکەم محەممەد نەیگێڕاوە سامانی کوڕی بازانی فارسی ئەیگێڕێتەوە کە مەلیکی یەمەنە کە محەممەد وتوێتی باوکێ کوژێ ئەخر سەوتەکە کاک ماکوان نازانم زۆر سەیرە سەوتەکە بەڕاستیەی بڕێ باشە گیانی من بۆ قسەکانمان زۆر باش شەو شاد بە قوربان هیوادارم هەر شتێکمان کرد بێ دڵی کەسمان نێشان بێت چونکە ئێمە لێرە نین بۆ دڵیێشاننی کەس و هیوادارم توانی بێتمان کۆمەڵێ ڕوونکردنەوە بخەینە بەردەستان چی من و چی کاک ماکوان ئێمە لێرەین و دێنەوە لاتان دێنەوە خزمەتان بۆ بابەتی تر بۆ ڕوونکردنەوەی تر هیوادارم توانی بێتمان لە ئاستی ئەو کاتەیە بین کە بە ئێمەتان بەخشی چاوتان ماچەکەم و شەوتان شاد لەی شەو شاد